ئێستا خەریکی چاکردنیم هیوادارم دووبارە هاوڕێیان کۆببنەوە بەداخەوانێ ڕیپۆرتم لەسەرە باڵا ڕیپۆرتم لەسەرە چکە کەسانێکی زۆر لە لای منە هەیە بەڵام کێشە نییە من هەر بەردەوامە بم لەسەر لایڤەکە کێشە نییە بەڵام ئێوە دووبارە بەخێر بێنەوانێ من ئازیزانی من دەنگی من باشە بۆ ئێوە زۆر باش ێستا من گۆرانەیە کە خەمەوە سەری هەتاوەکو یەنەوانێ بەداخەوە ڕیپۆرتی زۆر لەسەرە ئیتر ئەمە ئێمەین بڵێن چی هیوادارم دووبارە بڵاوی کەنەوانێ بۆی بتوانین گفتوگۆی لەسەر بکەین بەڕاستی من زۆر حەز ئەەکەم بە زانینی بیرروبۆچوونی ئێوەش کامێرەم هەیە بەڕێزان بزانین دەنگەکە چۆنە دیارە دەنگەکە ڕیپۆرتی لەسەرە بۆیە نەبوو چکە من کێشەی دەنگی منتان نەبوو عزیزانم هیوادارم هاوڕێیانمان دووبارە بێننەوە سەر لایف و شێری لایڤەکە بکەن بڵاویکەنەوە بۆ ئەوەی ئەوانەی ویسیان بەشدار بن دووبارە بەشدار بن من خۆم تەنها بەس چەند پرسیارێک ئاراستی ئێوە ئەەکەم حەز ئەەکەم بە شێوەیەکی زۆر کورت خۆم بەشدارم لە دوانمە لە وشەکانمە زۆرترین ڕێ ئەیەم بە ئێوە کە بدوێن لەسەر بابەتەکە بەخێر هاتنەوە دووبارە بەداخەوە ڕیپۆرتی لەسەر بوو من ئەمە یەکەم لایڤە بیکەمەوە لەم پێجێ خۆمەوانێ ڕیپۆرتی زۆری لەسەر بوو بابەت کولتوری خۆت کولتوری کەسێک کە لە وڵاتی دووهەمایە جا ئەوروپا بێ ئوسترالیا بێ ئەمریکا بێ هەرچ وڵاتێکی تر بێ من دەستپێکی بەرنامەکەم دەستپێ کرد پێم وایە زۆرینەی هاوڕێیان گوێیان لێ بوو چۆن بوو و چی بوو با گۆرانەکە تەواو بێ و برادەران دووبارە کۆ ببنەوە بەسەر چاوەرتانەگرم بەخێر هاتن هەر هەمووتان خۆشمەوێت هەر شەو بەکۆ
خوشم زانی خوشم زانی که تو نزانی تو زانی خوشم زانی بو نشینم چترنالم پیم توی خو چترنالم پیم توی خو چترنالم پیم توی خو ئای بەخێر بێنەوە دووبارە هاوڕێیان من حەزم کرد وێنەیەکی سروشتی کوردستان بێ بەداخەوە بۆ بەم وێنەیە هونەرمەندی گەورە خالید ڕەشید استەمەنی خەمە سەر وێنەیەک و ئەیوەستێدم زۆر باشە هاوڕێیانی من یاخوا بەخێر بێنەوە سەرچاو یاخوا تۆزێ تعلیقیشێن ئێستا من حەزەکەم وەرتان بگرم جاکێ یەکەم کەس کامێرەی ناردووە من ئەوە وەرەگرم هیوادارم دەنگم باش بێ گەر باش نەبێ یەکسەر ئەوەش چاکەکەین دوباره سلااو الو دەنگی من نازم جۆم لە دەنگیەوە نەماوە گوێتانە دەنگمانیەوە ئەو شەشەمە کوێرانە بۆ ئاکەن ئێستا جۆم لە دەنگکە ئێستا دەنگات ئێستا بەڵێ تۆ لەم نەتەوە منیش لەم لە تۆ زۆر باش سڵاوت لێبێ هاوڕێی عەزیز خێراتی تاماچەکەم عەزیزن ڕێز و خۆشویستیمەوەی بۆم و هاوبیران ئەتەوێ بەرنامەکە دووبارە بکەمەوە یاوە خۆت تێگەیشتووی بە شێوەیەکی گشتی ئاگادارم و دەست خۆش بەدار جوانە ئاگادار بوو بەس خەریب و فێسەکەم سوو تێن بەڕاستی من هەنێشتم هەچیدا ئەو فێسەکان سوو بۆیە لایڤەکەش بوو بە لایڤەکە قەتە بوو شاشەکە سپی بوو لای من بەڵێ ئەو شەشەمە کوێرانە هیچ جوابێکیان پێ نییە هیچ شتێکیان پێ ناکرێت تەنها ڕیپۆرتمانەکەن ڕاستە بەڵێ تربێتی مزگەوتەکەیانە هەن مزگەوت شەر دەبێت لە مزگەوتە چی فێرە تربێتی فێرە بن سۆر بەداخەوە بڵێن چی دەنگەکەت هەرچەند ئێستش زۆر ئاشکرا نییە بەڵام تێگەین لە یەکتری بەڵێ تاماچەکەم دووبارە مەسەلە بابەتەکە کولتورە خۆی کولتور بەڕاستی کورێکی زۆر جوانی هەیە ئەگە بێنسە ئەسلی کورد بەس بەداخەوە 1400 ساڵەکەی بە کولتورەکەش بە لێدا ژیر کراوە بەڵێ زۆر ڕاستە ئەسڵ و فەسلی خۆمان نازانین زۆر ڕاستە زۆر زۆر بەداخەوە دەوان کاتێک کە باسی کولتورەکەی بەڕاستی من دڵتەگا بم بەڕاستی بێتاقەتە بم کە وامە لێ هاتووە ئێمە کولتوری
کولتوری جابا شانەزی پێوەکەین بە کولتوری خۆ بەن لە کووردا کەی قسەی ناشیان بووە لە کووردا لە کولتوری کووردا کەی جنێوان هەیە زۆر ڕاستە منیش هاوڕاتم من چەند دەقێکی قورئانیشم لەلایە بەڵام ئەمشەو باس لەوە ناکەین هیوادارم وەکووتم من زۆرترین وەخت ئێم بە ئێوە و زۆرترین کاتیش بە خۆم دائانم لە گفتوگۆکردنا تەنها پرسیارتان ئاراستەکەم و حەزەکەم زۆرترین ڕای ئێوە بزانم یاخود بیر و بۆچوونەکانی ئێوە بزانم و دوای ئێوەش لای خۆم هەمووی ئەنووسمەوانەیە بۆی بگەینە ئەو خاڵە جوانانە چییە کە تۆ بتوانی کولتوری خۆت بگونجێنی لەگەڵ کولتوری وڵاتی دووهەما بەبێ ئەوەی کولتوری خۆت لەکەدار بکەیت. عزیزم ئەگەر ئێمە کورد کە بەبێ ئەوەی کە خۆمان پێمان خۆش بێت بە ئیسلامی لەدایک بووین ئەگەر بە ئیسلام بە کولتوری ئیسلام داخلی ئەم وڵاتەوەرگارە بین باوەڕ بە کولتورەکەەوەی سەقەتەکەین. بەڵێ زۆر ڕاستە منیش هاوڕاتم لەوە لە کولتوری ئێمەیە بەداران شت کەڕێ پێدەیداوە وەکو کاڵە کولتوری ئێمە وەکو بڵێن من وەکو مسلمانێک قسەکەم کە بۆ ئێمە بە شەق کراوی بۆ مسلمان من لە هەموو جاماتەیری مسلمان نەکرد لە 9 ساڵیەوە من دژاتی ئیسلامەتیم کردو دژاتی شێکم تا سەرێسخان بەس من وەکو کولتور ئێمە کولتورێکی ئەوە ماوەگرتووە ئەوە شتێک ئیمکانی لێ ناکرێت. کولتوری ئیسلام لەگە کولتوری ئەوروپیا شتەکە زۆر جیاوازە چکە بۆ کولتوری ئیسلام سەرکوتکردنە نەبوونی ئازادیە نێرومەیە کولتوری ئەوروپیشدا ئەوەی کە حسابی بۆ دەکرێت مۆزۆ نێرومەیە یعنی نێرومێ وەکو یەک کارەکەن وەکو یەک حەقیان هەیە وەکو یەک لە هەموو شتێکا بەشدارن بۆیە کولتورەکە زۆر جیاوازە زۆر جیاوازە. لای ئیسلام باسی ئازادی بکەیت ئازادیە نەیتوان لای ئیسلام باس دەکرێت لای ئیسلام کاڵەی وشەی ئازادی بەکارێنی بە بەرڵایی بەکارێنێتەوە ئەوڵێ بەرەڵایە ئێتە تاوکەیتی ئازادی ئێتە ئەگەر ڕێز بۆ خوشکانە هەیە هەموو خوشکانەیە کە ئەگەر نازم چەند خوشیتیا هەمووتان بەڕێزن ئەگەر ئافرەتێک مێینەیەک باسی ئازادی بکات ئەڵێنەوە بەرەڵایە ئەوان وا بیری لەکەن و ئەوان بە حسابی خۆیان ئافرەتی باسی ئازادی کرد ڕۆشە. ڕاستە بەڕاستی منیش هاوڕاتم لەوەیە هەروەکو چۆن ئێمە چەند خانمێکین دەرکەوتین لە کۆڕی میدیاکان و ئەو کۆمەڵاتیانەوانە بەداخەوە کێشەیەکی زۆرمان بۆ دروستەوە بەڵام گرنگەوەیە کە تۆ نەڕوخیت بەڕاستی چکە ئەگەر ئەو کەسانی کێن لە ڕووی موسڵمانێکن لەوانەشە هەر نیانەوێت تۆ دەرکەویت ئەو کەسانە بێن چەندین بربەست بۆ تۆ دروست بکەن بەس ئایا بەڕای تۆ باشە ینی بیتە دواوە و بەردەوام نەبی ئەو ڕێگرانە بۆ ڕوخێنێ یاخود بەردەوام بی باشترە. ئەزای فەنازیزم کە منەکەن لە خەباتەکەم لە قسەکانم پشت بۆ یعنی بووم کەسێک بووم بە کەسێک لەوان بەڵێ زۆر ڕاستە بووم بە کەسێک لەوان کە من لەوە پەشیمە بووم من شتەی دیێوانەکەم و یەکێکم وەکووە بەڵێ زۆر ڕاستە و بەڕای منیش ئەگەر من وا بیر ئەەکەمەوانێ ئەگەر ئەو کللتورە تۆ گۆڕانکاریتیانەکەی کاوەکووتمان کولتوری کورد لە بنەچەوە لە بنەڕەتەوە کولتورێکی زۆر جوان بووە زۆر پاک بووە بەڵام بەداخەوانێ کولتوری عەرەبی کە کولتورێکی جنێودانە کولتوری دەستدرێژیە کولتوری سەربڕینە کولتورێکی ناشرینە کاریگەریەکی تەواوی هەبووە لەسەر کولتوری کورد. خۆی ئەزیزم کولتوری عەرەبی ڕاستە شتێکی ناشرین بووە بەس ئیسلام هاتووە دووەنکە ناشرینی کرۆ بەساخە
ئیسلام هاتووە هەندێک شتێکی قێزەوەی بۆ زیاد کردو. بەڵێ وەکو وتمان ئاینی هەج وڵاتێک ئەگەڕێتەوانێ بە پێی تند و تیژی و تونڕەوەکی ئەگەڕێتەوە بۆ کولتوری کۆنی ئەو وڵاتە. بەڵێ منیش لەوە هاوڕاتم کە ئەوەیە، بەڵام ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە بتوانین بیگۆڕین خانمان هاندین لەو کولتوری کە دەستوێتیەوە لەو چارچێوەیە گەشە بکەن، ئەی چۆن ئەو کولتوری خۆمان کە ئێمە وەکو کەسانی لە وڵاتانی دووهەما ئەژین چۆن بتوانین ئەو کەسانەی کە لە سەرەتاوەیەنە ئەم وڵاتەوانێ چۆن بتوانین بە زۆرترین کات یارمەتیان بێن و بتوانن خۆیان بگونجێنە لەگەڵ کولتوری ئەم وڵاتەیە یاخود وڵاتانی کە بۆی ئەچن. کاکە سامان ئەکو ببوورە خاتون چاو ماتۆ کاکە سامان بەڕاستی محەممەد نەیزانیوە توالێت چییە، ڕاستی دەست خۆشتەم خۆشتێکی زۆر جوان نووسیوە جاوەرە کەسێک نەیزانێت بە توالێت چیە جاوەرە کولتوری ئەبێت کولتورێکی هەبوو بێت. بەڵێ ئێجا ئیسلام کاتێک هاتوۆتە ئێرە وڵاتانی ئەوروپا زۆر حەزەکەم لەسەر ئێرە ئەوێ ئەم هاتوۆتە وڵاتەکەی ئەوان بڵێ ئیسلام وڵاتێکی ئەوروپی ئەوێ کولتوری وڵاتە ئەوروپیەکە بگوڕێت، ئیهانەیانەکەن سوکەتیان پێ ئەەکەن تالیقیان لێن کاکە خۆ کەس نادۆ بەدواتە. زۆر ڕاستە ئەو خاڵت زۆر باش بوو باست کرد هاوڕاتم زۆر خاڵێکی جوانە ئەوان هەوڵێن کولتوری ئەم وڵاتە کە کولتوری ڕەسەنی خۆیانە بیگۆڕن. بەدەست ماچکردن لە وڵاتەکەی ماوەتەوە کەڵا و باچەکە دەست ماچەکات کە وەریگرن کە بتوانێت ئامەیەک وەرگێ لە وڵاتیا بژی کە چی سوکاتی و ئیهانەی کولتورەکان ئەکات. بەڵێ لە کاتێکا کولتوری ئەمان زۆر زۆر شتێکی جوانە، کولتوری ئەمان کولتورێکی ئینسانیە، کولتورێکە پێکەوەژیانە بێت جیاوازی ڕەگەس. بەڵێ بەبێ ئەوەی کە هیچ جیاوازی لە ڕەشپێست زۆر جوانە لە ڕێگەی پێستە بە هیچ شێوەیەک جیاوازی ناکات. لە هەمان کاتا کە ئیسلام بڕۆ لە وڵاتێکی ئیسلامیە کەسێکی ئەوروپیە چێتەوێ لە دوورەوە ئیشارەتی بۆکەن بە نەو ئەکسێریەکەن. بەڵێ بابەتەکە زۆر یعنی ئەوە گەشت هەڵەگرێتەوە بابەتە. ئەی ئێمە چی بکەین کە هیوادارم هاوڕێیان بڵاوی بکەنەوە چکە لایوی پێشوو کە پچرا بەداخەوە ڕیپۆرتی لەسەر بوو زۆر جوان بڵاو کرایەوە و کەسانێکی زۆر لە ناوە بوون. هیوادارم دووبارە هاوڕێیان ئاگادارکەنەوانە بۆی بابەتەکە من کاتتان پێ ئێم کە لەسەری بدوین. ئێمە هەنگ شوێنە ئەگەر بمانێ شتێک بکەین چاک بێت بۆ نمونە ئیسلام کێتە ئێرە کێتە وڵاتێکی ئەوروپی ئەگەر کچەکەی هاوڕێی هەبێت ئەڵێ نابێت نەگونجاوە، یان ئەگەر کوڕەکەی هاوڕێکی کچی هەبێت ئەوە شتێکی ئاساییە بەلایەوە. بەڵێ زۆر جوانە کە ئەمە لە کولتوری خۆمانە نایبینین. من کە ئەم وڵاتەم هەڵبژاردووە ئەبێت چاوەڕێی ئەوە بکەم ئەگەر کچم هەبێت کچەکەم ڕۆژ ڕۆژان وەکو کچێکی ئەڵمان یا وەکو کچێکی ئەوروپی بڵێ ئەوە فلانە کەس هاوڕێمە ئەبێت قبولی بکەم. ئەگەر شتێکی وام پێ قبول ناکرێت ئەبێ وڵاتە بەجێ بێڵم. زۆر ڕاستە زۆر ڕاستە منیش هاوڕاتم تۆ کە نەتوانی خۆت بگونجانی لەگەڵ کولتوری ئەو وڵاتەیە بەلایەنی کەمەوانێ خاڵە سەرەکیەکان و ئەو شتە سەرەتاییەکانی کە تۆ نەتەوێت بیگۆڕی بەڕاستی بۆچی ماویتەتەوە لەو وڵاتەیە یاخود بۆچی کولتوری ئەو وڵاتە ئەتەوێت تۆ بیخەیتە سەر کولتور یاخود ڕێبازی تۆ. من ئەگەر ڕێم پێبێ شتێکت بۆ باسکەم ئەگەر ئاگادار بن خانمە گۆرانی بێژی لوبنانی نانسی ئاجرام 2 هەفتە لەو پێش لە وڵاتی سوید لە شاری گۆتنبۆرگ یعنی یۆتبۆری بە زمانی سویدی
شەو ئاهەنگێکی گەڕە لە ئاهەنگێ ئەو ڕۆژەیە بوو کە فیستیڤاڵی پرایدەکان بوو پرایدەکانوانی کە هاوجنس بازن هاوڕەگەز بازن هۆمۆسێکسوێل هەمووی ئەگرێتەوانێ کە ئاڵایەکی تایبەت بە خۆیان هەیە ئاڵایەکی ڕەنگاوڕەنگیان هەیە کە لە هەوڕەنگ پێکاتوە لەم ڕۆژەیە لەبەرەوەی ئەم خانمە لەسەر شانۆ دەرکەوێت و بتوانێ گۆرانی بڵێ بۆی کاریگەری نەبێ لەسەر ژیانی یاخود لەسەر دەوڵەتە ئیسلامی کە هاتووە ئەو ئاڵایانەیان لە زۆربەی شوێنەکانە داگرتە بوو جا من ئەمەم زۆر پێناشین بە چکە کولتوری ئەو وڵاتە گۆڕا بۆ کولتوری یاخود یاسای ئەو خانمەی کە گۆرانی وتووە لە کاتێکا کە ئەوە ساڵانە ئەو فستیڤالە جوانە لە وڵاتی سویدا بەڕێوە ئەبرێ و چەند بە چەندی نەها کەس ئەگەر ئاگادار بی وەزیرەکانیان بگرە پاشاکەیان من خۆم جارێک بەشدار بووم بینیمە چەندێک بە گەورەیە لە زۆربەی وڵاتەکانی تریشەوەیان لە ئەمریکاوەیان زۆر بە شێوەیەکی گەورە و جوانێکن یعنی ئەمە بۆ تۆڕەوایە لەبەر ئەم خانمە گۆرانی بێژە لەبەرەوەی باگراوندی عەرەبە و ئیسلامە بتوانیت تۆ ئەو کولتورە بگۆڕی ئاڵای ئەو کەسانە بگۆڕی کە باوەڕیان بەو شتەیە ئەزێتن ئەزیزم خۆی کولتوری عەرەبی یعنی کولتوری دیکتاتۆری بەڵێ زۆر جوانەیانی دیکتاتۆری زۆر ڕاستە کە بۆ ئەو شتێک لە مەسەح خۆی نەبێت بە هیچ شێوەیەک تێجی ناکات بە هەموو شێوەیەک بەرپەرچێتەوە بۆ نمونە من یەک نمونەی بەسیطم هەیە لەسەر باشە ئێستا من وەکو جنسی نێرینەم بەڕێزت جنسی مێینەیت هەیە لە هەردوو کێتی لای خۆن پێڵە نێرەموت نێرەموتێک لە وڵاتێکی ئیسلامیە کەس بێت من چەندها ڤیدۆم لەلایە کەسێکی پێەکەن باشە خۆ ئەو کابرا ئەو کەسە خۆی دروست نەکردووە خۆ من نەکردووە بۆ دروست نەکردووە زۆر ڕاستە ئێوە باوەتەن بە ئەڵڵاکەتان هەیە خۆ ئەو سەبابە دروستی کردووە بگورە و قسەیە بوو کە زۆر بەگەشتی کە من دووسێ بینی بەڕاستی ڕێم پێ بە هاوڕێ یەکەوە یەک بۆ شای بچووکم پێ بە بابەتەکە هەر ئەوانەی کە باسیەکەین پەیوەندی بە کولتورەوە هەیە وەکو وتم کولتوری ئەو وڵاتیان گۆڕی ئاڵای ئەو وڵاتیان دابەزان یانی بڵێن ئاڵای ئەو هاوڕەگەز بازانین کە باوەڕیان پێیە ینی گۆڕیان دایان گرت لەو ڕۆژەی لەبەرەوەی کە ناسی ئاجرم گۆرانی وت لەو ڕۆژەیە ویستم ئەوە بڵێم کە ئەوەی ئێوەیە لە لایڤەکەی منە ئازادە چی دەربڕی لەبارەی دیانەتەکە تۆ شتی بڵێ یان نا بەڵام بۆ کەسی دووهەمنا بەرامبەرنا لە هاوبیران یاخود ئەوانەی کە موسڵمانانن حەزم بۆ شێوازی جنێوانە نییە دوور لە جنێو ئەوەی جنێوبات پێم وایە بلۆکیەکەم بخۆم و دوای ئەوەش چیمیز بیڵم ئەوانەی کە موسڵمانیشن بە هەمان شێوە ئازادن بەپێی یاسای خۆیان بەڵام بەبێ ئەوەی شتی ناشرین بڵێن ئەتوانن بیر و بۆچینی خۆیان دەربڕن دڵنیا بە ئەوەی کە قسەی ناشیا وەڵێت کردەوە تەنها ئیسلامەکەیەکی نەبات دڵنیا بە تا ئێستا تەحەدا ئەکەم یەک ئەتایستێک یەک بێدینێک یەک وشەی غەڵەتی بەرامبەر بە کەسێک کردبێت بەڵێ ببوورە کاکرەسبار برادەرێک لێرەیە ئەڵێ پێم وایە گەنجێکی مناڵێکی مسلمانە ئەڵێ بۆ بەکانی ژنان ئێرە بەڕێزان من خانمێکم خانم کردومەت حەزێکم پێم خۆشە کە خانمان بەشدار بن چکە خانمانی ئێمە سەرکوت کراون خانمانی ئێمە مافیان نییە قسە بکەن خانمانی ئێمە مافیان نییە بیر و بۆچوونی خۆیان دەربڕن و لەم لایوی منیشا زۆر خۆشحاڵم کە زۆربەی خانمانە بینم تێ بەڵێ فەرموو بەردەوام بە دوو خولەکی تریش بۆ تۆ برادرانی تر لەسەر خەتم زۆر لە کاتم کردنجاوی بوو دەکەم شتیکە زۆر هەیە بەس باوەڕ بێت ئەومە بێتاقەتی کردم یاری هەنێشتە بینی لەو تەمەن بابەتەکە کە بجۆ لە بابەتەکە بوو بەڕاستی بێتاقەتی کردم وتم هەنێش تەرجیکە بابەتی
ومن اللي هاتوا ك نكبتكي ما لوايا كقشمان أبين أزانية مثلا جهة نبيل أو نكبتكي رح حساب إسلام بوكت أو مشلك بەڕێز من بابەتەکەس بە شێوەیەکی زۆر کەم باسی ئیسلامم تیاکرد من هاتووم باسی کولتورم کردووە و کاریگەری ئیسلام بەڵام هیچ شتێکی جارێ ناشرینم بەرامبەر بە ئیسلام نەوتۆ بەڵام بۆ ریپۆرت کرا لەبەرەوەی زۆر باش بڵاو کرایەوە بۆ ریپۆرتیان کرد باوەڕ بێ بەخاشی کوردستان بەو ئاڵایە کە دوێنێ ئەو گەوادە مەلاکەکان پێرە بەسی پێرە بکە هانەیە ماڵایەکە بەو ئاڵایە فێسبووکی منیان بە پرۆگرامێکە ڕانبەوە لە کاتی لایڤەکەیە بەڵێ ئێستا زۆر خۆشحاڵ بووم بۆ بەشداری بوونت وشەکانت گەیشت جێی ڕێز و خۆشەویستی هیوادارم کاتێکی خۆش بەرداوام زۆر باشە زۆر باش کاتێکی خۆش بۆ تۆ کاتێکی خۆت کاتێکی خۆش سەرچاو ئێستا من یەکێک لە هاوڕێیانی تر وەرئەگرم شاهۆ گەشبین بەڕێزم من ئێستا کامێرە بۆ تۆ ئەنێرم فەرموو سڵاوتان لێ بێم کاتتان باش سڵاو لە توی ئازیزیش بەخێراتی سەرچاوە من و تۆ کەمە بەریەکەوتنمان هەیە لەم لایڤانە ئاساییە هیچ کەس ڕاوبۆچوونی وەکو یەک نییە باش ئەوەش پێم وایە ئیسفادەی دەکەین تۆ جارێ من تووشی هەندێک شت کردووە لە لایڤێکی مازانم مانجێ لەمە و پێشە بوو تۆ دووسێ قاتونی تر هاتن بە وەسفی خەڵکی ئەوروپا و خەڵکی کوردستان تەواو پێلەقە کرد منیش لەسەر ئەوە ئێستا نەخێر ببوورە ئەگەر بێتەوە بەڕی بیرت ئێمە باسی کوردی خۆمان نەکردووە ئێمە من هەرگیز کوردێکی خۆمم نەشکاندووە لە بەرامبەر ئەوروپیەکە بەڵام بەڕێزم لەگەڵ تۆیە حەز ئەەکەم ئەو کێشانەی ئەو کەمە کورتیانەی کە هەمانە لە ناوخۆمانە باسی کەین بەڵام لەگەڵ لەلای ئەوروپیەک هەرگیز من کوردێک بۆ ئەوروپیەک ناشکێنم هەرگیز ئەگەر بیری بێ لایڤەکە ماوە سەریکی بکەرەوە من و تۆ مناقەشی ئەوەمان کرد کە ئێوەتان ئەوروپی وایە و درۆ ناکا و خیانەت ناکا و مەسەلەن ڕەش ناکەن ئەمە ناکەن جان لەسەر ئەمە من حەزم کرد زانیاریەکە بەمێ من تووشی زۆر حەزیەت بووم لەبەرەوە مقابلەی چەندین سویدیم کردووە طبعا بە فیلم یعنی ڕێپۆرتاژێکە کەم خەریکیم هێشتا تەواو نەبووە طبعا هەر لەسەر ئەو قسانەیە هەتا بڵێم ئەو کەلتورەی ئەوروپا بەو شێوەیە نییە ئێوە لی تێگەشتون بەڵێ من ئێستش پێت ئەڵێم کولتورێکی جوانیان هەیە بۆچی کولتورێکی جوانیان هەیە لەبەرەوەی مافی یەکسانی مرۆڤ لەلایەن جێبەجێ ئەکرێ بڵێ تو نەڵێ ڕای تۆ لەگەڵ ڕای منە لەوانەیە هەندێک جیاواز من لە واقعەوە ئەڕوانم تۆش لە بیر و بۆچوونی خۆتەوە ئەوە هەر چۆنێکە بۆ نمونە با من یەک نمونە بەمێ ئێستا ئەو برادەرەی پێش من طبعا دانیش باسی کەلتوری ئازادیم بۆکە ئەزانی یەکشت زۆر گرنگە کە مرۆڤ خۆی هەستی پێ ناکە ئەوش ئەوەیە پێش هەموو شتێک هەموو مرۆڤێکە بێ لە خۆیەوە دەست پێ بکە تێگەی ینی من تا ئەو حەدە ئازادم مافی ئازادی تۆ پێشێل نەکەم ئەگەر مافی ئازادی تۆم پێشێل کرد کەواتە منیش سەقەتم کەواتە منیش کەلتورێکی سەقەتم هەیە بە کەلتورێکی سەقەت ئاچم تێگەی ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان بینیت من مثلا بە دیندارێ بە بێدینێ بە مەسیحێ بە یەهودێ بە هەر مرۆڤێکی سەرەبارزە ئەگەر بینیت غەڵەتێکم کرد بەرامبەری جنێوێکی نەشیاومیە سوکایەتێکم بە ئاینەکەی بە دینەکەی بە قورئانەکەی بە ئینجیلەکەی بە تەوراتەکەی بە مانگاکەی بە خۆرەکەی کرد کەواتە من کەسێکم ئاستی سەقافیم لە سفرە
ئەوە ڕاستیەکە ناشارێتەوەی تر هەر مرۆڤێکە من مرۆڤ بە مرۆڤە بینم پێویستم بەوە نییە ئەمە چ دینێکی هەیە ئەوە چ دینێکی هەیە لەبەرەوە هەر کاتێ من هجوومم کردە سەر هەر کەسێک بە هەر بیانویەک بێ ئەوە من ئاستی سەقافیم سفرە ئەمە جارێ لە ڕووی ئازادیەوە ئەو برادرە بۆ نمونە یەکسەر هاتو ئەڵێ بەس مەسەلەن من علاقەی من هیچ دیفاع لە کەس ناکەم بەڵام ئەڵێ ئەو گروپە تەنها جنێوەیان کەچی خۆی هەڵە لایڤەکە 5-6 جنێویان بۆ فرەیە تێگەی حاڵەتێکی جوان نییە من لە هیچ لایڤەکە پێم خۆش نییە خەڵک جنێو با لەبەرەوە ئەگەر کوردێ جنێو با جەرگی من بەڕاستی وەکو چەخۆی دیارە نوایە بڕۆ ئەوانەی کە ئەڵێن فلان کە جنێو فرۆشە کەچی خۆشی جنێوەیە ئەمە کەلتوری سەقەتە ئەزانی بەڕێزم گەر بۆشاییەکەم پێبێ ئەزانی چییە من حەز ئەەکەم تۆ وەکو خۆت بدوێی حەز ئەەکەم بیر و بۆچوونی تۆ بزانم حەز ناکەم لەسەر بیر و باوچوونەکانی ئەو برێچکە وەکو من وتم ئەمەوێ خاڵە مشتەرەکەکانمان هاوبەشەکانمان و بۆچی ئەتەوێ نا بۆچی من مەبەستم کولتورەکەیە نەک مەبەستم ڕای ئەو بەڕێزی پێشوو من بوو ئێوە ئەتوانن خۆتان لە دوای لایڤەکەی منەوانێ ڕای خۆتان گۆڕنەوانێ بەڵام من تەنها ئەمەوێ ڕای تۆ بزانم ڕای جیاوازی تۆ بزانم ڕای جیاوازی ئەویش بزانم بەڵام حەز ناکەم وەکووتم لەسەر قسەکانی ئەو بدوێی بەڕێزم دوای ئەوەش یەک شتە پێ بڵێم بەڕاستی زۆر ڕاستە کولتور و هەرچ دینێک بێ لە چوارچێوەی خۆتا بێ و دەستدرێژی نەکەی بەڵام بەداخەوە ئەم شتە جوانە لە دینی ئیسلامە بەدی ناکەین کە هەموو دینێکی ڕەفس کردوتەوانێ ئەوە ڕای تۆیە لەوانەیە ڕای جوولەکەیەک جیاواز بێت لە تۆ کە لەوانەیە ڕای مەسیحێک جیاواز بێت لە تۆ لەوانەیە ڕای گاپەرستێک جیاواز بێت لە تۆ ئاخر یەک پرسیارت لێ بکەم یەک پرسیارت لێ بکەم حەزەکەم زۆر بەڕاشکەوانە جوابم بیتەوە تۆ لە وڵاتی سویدا ئەژی منیش لە وڵاتی سویدا ئەژیم ڕۆژێک بینیوتە سویدیەک لە غەیری ڕاسیستەکان باسەکەین ئەنسوورەکان شتێکی ناشرین یاخود لە تۆ بکوژن یا لە ئیسلامێک بکوژن بینیوتە کە ئەوان دینەکەیان دینی مەسیحە شوشوخان با من ژێک پرسیار لە تۆ بکەم ئێستا من وەڵامی پرسیارەکەت بە تەشی دەیەمەوە بەڵامی بەس ئاخر بەڕێزم من پرسیارم لە تۆ کردکە من پێشکەشکەری بەرنامەکەم من نازانم تۆ تا چ حەدێک کەلتوری سویدی خوێندوێتەوە بۆ نمە کەلتوری ئەوروپی بە تایبەتی و کەلتوری ئەوروپی بەگشتی و کەلتوری سویدی بە تایبەتی تۆ ئەزانی چەند ساڵ لەمە و پێش سوید هەنگاوی نابەرە و ئەو ئازادیەی کە ئێستا هەیەە بەچی خۆ لە کەلتوری ئەمانە و لە کەلتوری ئەمانە لە کەلتوری ئەمە خراپتر بووە بەڵێ منیش لە لایڤەکانە باسی ئەمەم کردو زۆر ئاشکراشم لەو کەلتوری سویدی ئەگەر خوێند بێتەوە ئەزانی ژنیان تێنانەت بۆیان نەبوو ماڵەکەیان بەجێبێڵ ینی خانووەکە تێگەی ئەمانی ژنیان کوشتووە ئەمانیش بەڵام ئەوە یاسایە ئەمە کەلتور نییە ئێوە شتەکان تێکەڵەکەن بە یارمەتی با من تۆزە شی بکەمەوە دوایش ئەتوانی بەیانی دوو بەیانی و سێبانی و تەمەنی درێژ بێ کات زۆرە بۆ خوێندنەوەی ئەو شتانە من هەمووی خوێندێتەوە وەکو خۆم کە زۆر چەندین ساڵە لە وڵاتە ئەژیم ئەگەر بڵێن نەشم خوێند بێتەوە هاوکار و برادری سویدیم زۆرە ینی هەر کاتێک کە مناڵ بووم زۆر بە تەمەنی مناڵەتیم تێکەڵاوی ئەو کولتورە بووم زۆر بە شێوەیەکی باش خۆم گونجان لەگەڵ کولتورەکانە جا مەبەستم چییە زۆر بەمان لێرە کەلتور و یاسا تێکەڵەکەین ینی بۆ نمونە ئەم کەلتوری ڕەگەزبازی و یان هاو ڕەگەزخواز و ئەوانە ئێمە هەمومان نەزانین ینی ئەمە یاسایە ئەمە کەلتور نییە ینی بۆچی ئێمە دانیشی خۆمان هەڵەقەڵەتێن ئەڵێن ئەمە کەلتورە خۆت لە ساڵی چەنەوە بێ زەحمەت سوید مەسەن کە ئیتر پاشای وڵاتانە لە مافی ئازادی و مافی ئەو ژنان و مافی مناڵ و مافی هاوڕەگەز خوازان و ئەوانە ینی لە ساڵی چەنەوە ئەمە ڕێگەم ببوورە ڕێگەم ئەگەر ڕێگەم پێبێ لە ڕووی مافتانەوە سوید یەکەمین وڵاتە کە لە زۆربەی وڵاتەکانی تر نووسراوە من لەسەر ئەوە
تەنانەت تایتلێکم بڵاو کردەوانەیە کە بوو بە یەکەمین وڵات لەسەر ژمێری زۆربەی وڵاتەکانی توی سوید بوو بە یەکەمین وڵات ئەگەر ئاگاداربی. دووهەمین شتیش هێشتا بەپێی ئێمە ئەگەر بڵێن تۆڵی بەپێی یاسا نامە یاسانیە بەڕای من کولتورە چکە هێشتا ئەو شتە جوانانەی کە ئەیانەیە بڵێن لە ڕووی ڕەگەزبازیەوە ئەوانەی کە تەمەنیان 89 ساڵە زۆر بۆیان سەختە قبوڵیکەن ینی هێشتا ماوە. بەڵام من پرسیارەکەی من ئەوەیە بۆچی ئێمەی کورد بەخێر هاتن بەخێراتی بڕوە بۆچی ئێمەی کورد کە لە بناغەیە ئەو کولتورێکی عەرەبە چەسپیەوە بەسەرمانە ئەگەر لە ئەوڵی بابەتەکە و جەولێ بوو بێ لە لاوێن ئەوڵەکە کە بچرا بەڵێ من وتم ئەو کولتورە جنێوی ئەوان تەسیری تێکردو. ئەگەر تۆ لە کاتێکە کە لە سواری پاسێکە بی یاخود قیتارێک ئەبی لە وڵاتی سویدا هەست دەکەی کاتێک کە سۆماڵیەک یاخود عەرەبێک لە تەنیشتەوەی بە چ دەنگێکی بەرز قسە ئەکەن یعنی چۆن چواردەور هەراسانەکەن کەواتە ئەمە هەڵگری کولتورەکەی خۆیانن بەڕێزم. ئەزانی چی ئەو بەدەنگ بەرز قسەکردنەوەوانە ئێمە هەمومان نەزانین ینی عەرەب بە ناوبانگە ینی من زۆر جار کولتورەکەیانە بەڵێ وتومە بە برادران وتومە هەر کەسێک زانیدا بە دەنگی بەرز قسەکە ینی دەمەتر ئەو لای خۆی ژۆی لێیە ئەوە بزانە عەرەبەیتە پێویست ناکا پرسیاری لێ بکەی شوێنەی ئەوە شتێک نیە. بەڵام تۆ ئەگەر بتەوێ و نەتەوێ ئێمەی کورد لە باشوور کللتوری بۆ نمونە عەرەب تەسیراتی خۆی کردووە کللتوری تورک بەڵێ کللتوری تورک لەسەر باکوور ینی و ڕۆژەڵاتیش بە هەماشەوە و سووریا وتر عەرەبە فەرق ناکە ینی ئەمانە بۆ خۆیان. بەڵام من لە هەمان حاڵەتشا پێم وایە باشوور لە سێپارچەکەی تر زۆر باشترە ینی بەو شێوەی کە لەسەر سێپارچەکەی تر تەسیریان کردووە لەسەر باشوور تەسیری نەکردووە. بەڵام یەک حاڵەتی تریشەیە ئەوەش بزانین بۆ نمونە لە ڕۆژهەڵات ڕۆشن فکرترن. بۆچی هۆکارەکەی ئەوەیە فارس بۆ خۆی ڕۆشن فکرن کەلتورێکی زۆر جوانیانەیە تەماشاکەی بەو هەموو ئیسلامەتیەوە ئەوان لە ناخی خۆیانەوە کەلتورەکەی خۆیان لەبەرەوەی لە بناڕەتەوە شاهانە بوون و ئێستش ئەو شاهانەیە ئەپەرستن کە ئەو کولتورە دەسەڵاتی کۆماری ئیسلامی زاڵ بۆ بەسەریە ئەم وڵاتە ڕێی ئەگرێ. بەڵام بۆچی ئێمەی کورد بەردەوام ڕۆژ بە ڕۆژ ئەم کولتورە یاخود ئەمەی کە عەرەب تەسیری تێکردوین نەک لە شوێنی خۆماناوەستاوین بگرێ ئەڕۆین بەرەو دواشەوە بۆچی من پرسیار لە تۆ ئەەکەم بۆچی نەتوانین بیگۆڕین. ئێستا ئێمە بۆ خۆمان وەڵامی چەند شتێکمانایەوە ینی ڕێگری لە کەلتورە ئەکرێ بەڵام کەلتورەکە هەر ئەبێ زاڵ بێ. تەماشاکەی ئەوە فارسە چەندین ساڵە ئیسلام حکومیەکان لە 79 هەتا ئێستا ئەو ئیسلامەی کە هەندێ برادران مەسەڵەن ئاوها بەهینی سەیرەکەن کاکە دین هەرگیز ناتوانێت ڕێ لە کەلتور بکرێت. بۆ نمونە با من یەک نمونەی بەسیتی بۆ بێنم لەوانەیە چەند برادری کتابی وڵای بە باشی من بناس. من بۆ خۆم ینی من پێم وایە لە باشوور ئازادی هەیەەوە خەڵکەکان خۆیانن سج نەکەن ئەوە خۆیانن کەلتورەکەی خۆیان سەقەتەکەن ئەوە مرۆڤەکان خۆیانن. بۆ نمونە من نادام من بەبیرم نایە من سێ خوشکم هەیە هەر سێ خوشکەکەم ئیشەکەن هیچ کاتێکیش پێما عیبە نەبوو کەسیش پێی نەوتوین عیبە و کەسیش نەهاتووە بە عیدێکمان بڵێ عیبە تێگەی ینی نەمبیستووە. شتێکی سادت بۆ باسەکەم ئافرەتی لای ئێمە شەودرەنگ ناتوانێت بچێتە دەرەوە و ئەم کولتورە چەندین ساڵ دەست هاتووە. هۆکارەکەی چییە؟ بۆچی ئافرەتێک ناتوانێت یاخود خانمێیان کچێک بتوانێت بڕاتە دەرەوە بە ئازادی لە نیوەی شەوە؟ بۆچی بەڕێزم ئەتوانی وەڵامی بیتەوە؟ ئەوە ئەتوانی لە شارێکەوە بۆ شارێکی تر بگۆڕێ لە لادەیەکەوە بۆ لادەیەکی تر بگۆڕێ. بەڵام بەعام ینی شەوان لێرەش مەسەڵەن هەموو کەسێک ژینی ئەوە ناکە جورئەتی ئەوە ناکە بۆ خۆمان نەزانین ینی تەماشاکە ئەوە بۆ نمونە چەند بوو مانگونیە دوومان لەمەوە پێش بوو ینی کچان لە ئێرۆبرۆ هەر نەیانەوێرا ینی هاواریان لە ئێستا ناوێرن شەوانە بن بۆ ینی اختصاب بکران تێگەی ینی چەندین ئەگەر بزانین چێ ئەوانە ئەەکە ئەگەر بزانین چێ ئیکە
حەز ئەەکەم باسیکەی حەز ئەەکەم ڕاشکەوانە باسیکەی چێ باش ئێستا من شتێک بە تۆڵم من ناتوانم بڵێم ئەوە شەرقیەکانن واکن من قەت ناتوانم لەبەرەوە من مرۆڤێکم بە پێی بەڵگە قساکەم ینی من کاتێک بۆ نمونە کاتێک کە ئەو تەقینە و شتانە کرا لە نەرویج ئەو 92 نەفرە کوژراوانە هەموو میدیاکان یەکسەر هاواری ڕسمی مەلاکرێکاریان بۆ نمونە لە تەلەڤیزیۆنەکانەوەدانە یەکیان لە تەلەڤیزیۆنی کەناڵفیرای سوید تێگەی وچان احتیمالی هەیە ئەو بێ تێگەی بەڵام کە دەرچوو کەسێکی مەسیحیە و هیچ پەیوەندی بە ئیسلام و نەم شەرقەوە هەیە و نە هیچ بەڵام ئەگەرم کەسە نەدۆزرایەتەوە دڵنیا بوو مێسە خاتوونی وەکو تۆ بە ڕێزی ئەو دیارە شەرقیە یعنی مشکلەکەی ئەمە لێرایە زانجی سویدەکەش غەڵەتەکارەڵێن شەرقیە تێگە ئێستا بۆ نمونە ئەو سیارە سووتان و ئەوانە بوو کاتی خۆی لە تێنستاوە دەسی پێکرد و چوو بۆ بەڵام تۆ دڵنیایی لەوەی ئەوەی ئەم هەفتەی پێشوو لە یوتیوبۆری کرا تۆ دڵنیایی لە ڤێخۆ یوتیوبۆری ئەوانە شەرقی بوون بەڵێ دڵنیام من دڵنیانیم بەڵێ لە ڕۆژنامەیە هاو لە تەلەڤیزۆنە لەیف کە پرۆفسۆرێکی زۆر باشی پۆلیسە خێفی پۆلیسە کە زۆر شارەزای کە زۆر لە هاتووە باسی ئەوەی کرد من دامناوە دۆکومنتەکەی کە لە گومۆرۆ ناوتێتی بەڕێز دوو خولەکی تریش بۆ تۆ ئەنجا من کەسانی تری زۆر چاوەڕێن لەسەر جا من هیچی ترم نییە بیڵێم ئەوە نەبێ ئەڵێم خۆزگە ئێمەی کورد بە تۆشەوە بە منیشەوە هەموو ئەوانشی گوێیان لێمانەوە بە هەوا هەموو ئەوانشی لە ئەوروپا و لە ئەوانە هەر کەسی ئازادی لای خۆی و دەست پێ بکە ئازادی کەسەکانی تر پێشێل نەکا بە دین بیر و بە باوەڕەوە بەڵام ئازادی لە کاتێکە ئەو دینە کە دەستدرێژی نەکا بۆ سەر تۆ ئەو دینە کە لە کاتێکە ئەو دینە ئەو کەسانی کە هەڵگری ئەو دینن ئەو ڕێبازان سوکایەتی بە ئاڵاکەی تۆ نەکا ئەوە شخصی کەسەکەیە نەخێر ئەو ئەڵێ بە پێی دین بەڕێزم لەسەر ئەوە نادوێن ئەگەر گوێت لێ بوو بێ وتی بە پێی قورئان بۆت نییە جاشەیەکی زۆر باش بۆ تۆ من وەکو پێت وتی من بەڕاستی نامەوێ مناقەشەی دینی لەگەڵ هیچ کەسێکا بکەم لەگەڵ مەسیحانە لەگەڵ ئیسلامیان ئەوە هەر کەسی و پەیوەندی بەخۆیەوە هەیە بەڵام هیوادارم هەر شتێکی خراپیش ئەکرێن نەڵێن ئەوە شەرقیە یان ئەوە کووردە تێگەی بەڕاستی من پێم ناخۆشە لەبەرەوە من پێم وانییە کورد ئەوەندە ناشرین بێ ئەگەر خۆمان ناشرینان نەکەی زۆر سپاس و شەوێکی شاد بۆ ڕێز و خۆشەویستیم بۆ شەو شاد بێ من بەڕێزێکی تر وەرەگرم ڕیڤان کەمال حەسەن لەگەڵمانە ماوی من تۆ وەرەگرم کامێرم بۆ تۆ نات ئەم کاتەوە باش ئەم کاتە تۆش باش نازم دەست خۆش بۆ لایڤەکە بەس نازانم بە پێوەرێ بە منەت و ئەڵێ مناڵە و نازانم چی بەرحاڵ باز لەوە بێنە تۆ لەبەرەوەی کە تۆ وتبوو بەکانی ژنانمە بەس کێ بوو من سوحبەتم لەگەڵ دوو هاوڕێ هەیە تەوەر و تاوەر لێرە نەکیچن مەبەستم پێ لەوان بوو لەگەڵ ئەم قسەمانە کرد بەبەستم پێ لە تۆ نەبوو ئەگەرنا من هاتوو مێرە من هاتووم قسە بکەم تۆ بە زۆر من نەهێناکەوە تا خۆم سێواش ناکەم بێ ڕێزی بە تۆ بکەم ئەو هاوڕێی تریش نازانم باسی کرد بە شێوەیەکی خراپ باسی کردم بەرحاڵ باواز لەوە بێنین کێشێنێ هەردوو ئەو خاتوونە شار لێرە هەردووشیان بێدینن زۆر هاوڕێش من حەزەکەی خۆشیان باشاری بەن لە کۆمنت مەوەستم ئەوان بوو بابەتەکە لەسەر خۆشەویستیم بۆیان هەیە زۆر سپاسەکەم بابەتەکە لەسەر کللتورەوەیە طبعا مسلمانم نامێ بچینە ناو ئاینەوە باشە هەرم دوو خاتوونە شایەتن ماوەیەکی زۆرش بێدین بووم باواز لەوە بێنین باس بەڵێ بەس پرسیارێکم ئەو کامێرەی بخەرە سەر خۆت نا پێویست بەوە ناکە کێشە نێوەزان من داوای بینینی تۆ ناکەم تۆش داوای بینینی من مەکە لەبەر ئەوەی وەکو بێدینێک سوکایەتی زۆر پێکراوە ڕسمەکانم بڵاو کراوەتەوانێ شتی ناشرینم پێکراوە ئەم کوژەن دەستدرێژی ئەکەنە سەر خێزانەکەم
کەسوکارم ناشرین ئەکرێ جا لەبەرەوە توی مسلمان لە چی ئەترسی ئەو کامێرە بخەرە سەر خۆت تواز لە کامێرەکە بێنە باشێک پێ بڵێم ئەو کامێرە بخەرە سەر خۆت باشە تواز لە کامێرەکە بێنە خۆ هیچی لێ ناکەم من داوای بینینی تۆم نەکردووە حاڵی بووی ئینجا بۆشە ڕوو نەکەمەوە ئینجا شتێکی تر تۆ لە ناوەڕاستی سویدا ئەڵێ من کێشەم لەسەرەوە کوژم شتیوان مەخولە بەڵێ ماقولە لەبەرەوەی زۆربەی ئەوانەی کە هەڵگری ڕێبازی داشن لە وڵاتانەی ئاژین تۆ ناڵی تاوا لێرە سەروەری بەڵێ ئازادیەکی تەواو هەیە بەڵام زۆر باشە کەواتە ترسن نەبێ وە لە خودی کوردستانیش وە لە خودی کوردستانیش هەمان ئەو دوو خایەت لە هەمان کوردستانیش هەر ئەو دوو خاتونە باشایە دێنەشیان ناسی من خوشکم هەیە بێدینە بەڵام بەڕێزم ئەو دوو خانم جۆگرا ئەو دوو ئەتوانی جەملە بگری ئەو دوو خانمە بە ناوی خوازیاری خۆیانەوە نین ناوی خوازیارە ناوی خۆیان نییە ئەو دوو خانمە گەربیان کرایە ئەو دوو خانمە گەر بکرایە نەترسانایە ئێستا خۆیان دەرەخست جا لەبەر ئەوە لەسەر ئەو شتە هاوڕات نیم و حەز ناکەم لەسەریشی بڕۆی وەرە سەر بابەتەکە باشە منەڵم خۆم خوشکم هەیە بێدینە ڕسمی خۆی داناوە فەیسبووکەکەیت بۆ نێرم ڕسمی خۆی داناوە لەو کوردستانەیە بەڕێزم ئاگاداریت هەیە خانمێکی ئازادی خواست کە پەرلەمانتارێکە لە وڵاتی هۆڵەندا دەست درێژی کرایە سەر لەبەرەوەی باسی ڕخنەی لەو دینەگرت ئاگاداری ئەوە هەیە دواتر بۆ نێرم با بڕۆینە سەر بابەتەکەی خۆمان بەڕێزم لەسەر لەڕووی دیانن ناوی خۆ بەڕاستمی خۆ ڕخنە لە ئیسلامەگرێ خوشکی خۆمە بێدی حەز ئەەکەم زۆر بەڕاشکاوانە پێت بڵم درۆ ئەەکەی تۆ ڕاست ناکەی ئەگە بۆم ناردت لایڤەکەی بڵێ ڕوم ڕەش بێ من درۆم کرد نەخێر ڕوم ناڵم ڕەش بێ چکە من ڕسمەکانی من تۆ بەم نەڵێ درۆت کرد ڕسمی خوشکمت بۆ نێرم فەیسبووکەکەیت بۆ نێرم بە ناو بە ڕسمی خۆی ڕخنە لە ئیسلامەگرێ لە ڕانیێشدا ئەنیشێ بۆتی ئەنێرم ئەگەر وابوو تۆ ئەڵێ من ڕوم ڕەش بێ درۆم کرد چونکە تۆ بەم نەوت درۆت کرد نەخێر هەرگیز من ناڵێم و ڕۆژ مناڵم ڕەش بێ لەبەرەوەی مناڵم شتەکەت بۆ ئەنێرم ئەگە شتەکەم بۆ نەناردی لەبەر ئەوەی ئێمە لەبەر خۆم مسلمانم پشگیری ئەەکەم ئەگەر ئازادا ئەژیم من مسلمانم پشگیری خوشکمەکەم بێدینە ناڵم هیچ کەسێک دەستی بۆ حاڵی بووی ئاها ینی تۆ بوویتە پاسەوانی ئەگەر مەلاکردەکار هاو و نیکاحی کرد و چەند شتی تری پێوت ئەو کاتاڵی چی بەڕێزم یاخود ئەو ماکوانەی کە لە نەرویجا بە ئاشکرا دوو خولەکی تریژ بۆ تۆ نەخێر چکە ناتوانانی تۆ ڕازیکەی بەوەی کە ئیسلامێک دەست تند و تیژ نییە و لە بابەت لادا جا لەبەرەوە بەڕێزم ئەزانی بۆچی لەبەرەوەی لە بابەتەکە لادا جا لەبەرەوە حەز ناکەم چکە تۆ باسی دوو خانمی تریشی کرد کە لێرەیە ئەو دوو خانمە ڕێز و خۆشەویستیم بۆیان هەیە ئەو دوو خانمە ناوێنن خۆیان دەرخەن ئەگەر وا بۆیە خۆیانیان دەرەخت جا کاتێکی خۆش شەوێکی خۆش بۆ تۆی بەڕێز هیوادارم لە لاوی داهاتوومە بەشداربی بەڵێ بیخەرە سەر خۆت بەڵێ ئەو زۆر باشە تۆ ناڵێ من موسڵمانم و من ئازادم بەڕێزم زۆر باشە حەز دەنگەکەت بڕێ بەڵام ئەگەر تۆ ئەتەوێ گفتوگۆ و دیالۆگ لەگەڵ منا بکەی من ئەڵێم ئەو کامێرەیە بخەرە سەر خۆت لەبەرەوە تۆ موسڵمانی ناترسی دەی فەرمە ئەو کامێرەیە بخەرە سەر خۆت ئەو کامێرەیە بخەرە سەر خۆت بەڕێز هیچ کەس بۆ ناوبانگ ئەم شتانە ناکات دەی شەوێکی خۆش بۆ تۆی بەڕێز ئەو کاتێکی زۆر خۆش ئەز ناکەم دایخەیتەوە بۆ سەر کامێرە
زۆر سپاس وایە هاوڕێ ئارام لەبەرەوەی کە خۆی بەرپەچی درۆکانی خۆیایەوە لەبەرەوەی من لە وڵاتێکی ئازادا ئەژیم زۆر بەڕاشکاوانە ئەتوانم بە کەسێک وەکو وتم ئەتوانم بە پاشاکەی سوید بڵم درۆ ئەەکەی جا لەبەرەوە زۆر بە ئاسانی بێویشم و درۆ ئەەکەی چکە خۆی بەرپەچی قسەکانی خۆیایەوە لە کاتێکا کە خۆی نەتوانێ دەرخە. ئێستا من بە ڕێزێکی تر وەرئەگرم. نیهاد غازی کامێرە بۆ تۆ هەنێرم ئەزیزم. مرحبا شوشوخانە گۆڵ سەرچاوم چۆنی خوشکم سەرچاوم بەڕێزم باشی ئەزیزم ئەزیزتری بە خێراتی سەرچاو ماش دەکەم زۆر سپاس بورە ئەمن توزێ لە زۆری بووم جێم لە بەرنامەکەی تووە لە ئەوە کە دەست پێ کرد تا ئێستا بەڵێ ئەوە تەوەرەکە لەسەر کونتورە ها وانە بەڵێ فەرموو کونتور کام کونتورە کوردەوە بەڵێ کوردایەتی خۆمان کونتوری ئێمە کە هەڵاتینە کولتورە تێکەڵەکەی خۆمان لەگەڵ کولتوری ئەم وڵاتی دووهەمەی کە تیاژین ببوورە بایەک پەیامی پێ بگەێنم تۆ ئەوەنە بەدڕۆژ بووی ئەوەنە ئینسانێکی نزم بووی لە دوای ئەوەی من لایڤەکەتم لە سەرداخستەوە وشەی ناشرین ئەنێری چکە پێغەمبەرەکەت نابڕێزم ئەوەی کە ئێستا پێشتۆ قسەی کرد پێغەمبەرەکەت ئازادی کردووە یعنی حەڵاڵی کردووە جنێوان جا لەبەرەوە من هیچ وشەیەکی ترم بۆ تۆ نییە فەرموو بەڕێزم بەردەوام بە ببوورە چون من جێم خۆ خۆی چم کردیا من ترساند ببوورە شوشوخان زۆر ڕاستەوە شوشوخان بنسبة كونتوري خۆمان بۆ بەحسکەم بشوەیە سادە سلەیمانی کونتوری تێکەڵ کراوە بە فارسی دهۆک و ئەو بەرانە کونتوری تێکەڵ بووە بە تورک هەر ئەوان ئەگەر تەماشا بکەی یان کوردی تورکیا کونتوری گەڵک تورک زۆر تێکەڵ بووە ئەوە کونتورەکەی خۆمانە کونتوری هەولێر بەسە هەولێر یەکەم یان تەماشاکەی نەجەف هەیە لە ئایبەغا سونەکان نەجەفیان هەیە لە هەولێر بۆ ئەو هەموو مزگەوتە و بۆ ئەو هەموو مەقلا و حەجابەی و بۆ ئەو هەموو کونتور نەمایە کونتور نییە لای خۆمان من نبینم کونتور کوردایەتی مایە ولی ئەو کونتورەکەمان زۆر سەقەتە کەس نییە کەس نییە لەسەر کونتور قسە بکات تەنها کەس ئەبینم بەرنامە هەیە بەرنامە ئەگەر متابعە بکەن بەرنامەی دکتۆر کەریم شەریفە ئەوە مامۆستای دەروونناسیە بەس ئەوە ئەبینم بەحسە کونتور کوردایەتیەکە کونتور کوردایەتی نەدیتیە کەس بەحسە کونتور کوردایەتی بکە کە ئێستفادە لێ بکەی بوو نمونە شوشوخان ئەمن 7 ساڵە بووم کوردستان نەدیتیە ئەگەر ئەو زمانە من ئەبینی ئەوە شانازی بە بابم ئەمر خوای کردیە ئەوە تەماشا ئەوە کونتورەکە سەقەتەکەی منە تەماشاکە ئەمر خوای کردێت ئەوها فیر بووینە ئەوە یان تەماشاکە ئەو زمانە کە فیر بوومە لە بابم فیر بوویمە منی فیر کرد ئەمن 7 ساڵ بووم ئەتوو لە دایک نەبووی ئەمە ساڵی 79 وڵاتی خۆم نەدیتیە ئەگەر هەسە تەماشاکە بە کوردی قسەیەکەم ئەو شانازیە ئەوە بە بابە خۆمەدەم ئەوە منی فیر کرد یان چەند زمان فیر بوویمە بابە منی فیر کرد یعنی من لە دەری وڵاتی بوومە نە زمانی خۆم هەبوو نە چیتەکە بوو تەماشام کە گەڕام بوو کوردستان دیتم کونتوری سەقەت کونتوری شەلەکوت هیچ کونتورمان نییە جنودان یعنی تەماشاکەم چۆم هاتم گوتم با بڕم وڵاتی خۆم کوردستان ئەوەندە تێنی بووم هاتمە کوردستان چوومە زانکۆ بەس باوە بەحسکەم جوان تەماشاکە مستەقەفتەرین طبقەی طالب جامعی ئەوانە لە کۆمەلگا بۆ طالب بۆ کەسێک خوێندەوارە زانکۆیە زۆر یعنی چاوی لەسەر ئەوانە ڕۆشتم لەوێ طەڵەبەکان جوندان قسەی ناشیرین تو طەڵەبەی جامعی شێوەی نان خواردنیان
شێوەی ناخواردن نەبوو ئەتەکێتیان زۆر شەرماوەکو عەرەب سەمونی ئەوها ئەگری بدەست ئەوها نانەخوا یان تەماشەکە ئەوە کونتور سەقەتەکەی کوردایەتیە تەماشاکەی لە قاعەی تفەکە لە عاردی نا کونتورمان نییە کونتور کورد کونتوری بابم کە منی گەورە کرد فەرقی هەبوو کە هاتم دیتم سوپرایز بوو ئەوان ئەمن زۆر ناڕم لەنەوە مۆزوعەکان ئەمە بشێوەیە سادە بەحسەکەم وەکو محەلی ئەوها بەحسەکەم کونتورمان سەقەتە هیچ کونتورمان نییە نابینم کونتور ئەو کەسانە کە تەماشاکەی ڕۆشنەدەری کونتور غەربیمان هینایە کونتور فارسی هاتیە کونتور عەرەبی کونتور تورکی هەر ئەوەندە کورد کونتوری سەقەت بووە هەر ئەوەندە باشە چاوت ماش دەکەم چاو هەر هەمووتان ماش دەکەم هەر ئەوەندە پێمەکری چۆن بە کوردی نەمخیندیە خۆزگان بە زمانەکانی تر بوو هەر زمانی بوو لە کوردەکە تۆزی من تۆزێ بە قۆڵە کوردی ئەڵێ دووکەڵ دەکات دووکەڵ گرنگ ئەوەیە من زۆر باش لە تۆ تێگەیشتم زۆر ئەزیزم خۆشحاڵم زۆر سپاس چاو ئەزیزمی بەڕێزان دووبارە هەمووتان بەخێر هاتنەوەی کە تازە هاتوون سەرچاو سەر ڕۆحی من هەمووتان خۆشەویستن بۆ بەڕێزانەی کە شتی ناشرینی شەڵەن جنێوی ناشرینەڵەن بەڵام من ئەمەوەیە کەمێ وە بیرتان بێنمەوانێ کولتوری کوردی کولتورێکی جوان بووە کولتوری جنێو فرۆشتن نییە بەڕێزم جنێوەکان ئەو جنێوانەی کە ئەیرێ قەحبە و حیز و بێ ئەخلاق و ئەوانە پرۆ بە دوازاچوونی بۆ بکە هەمووی وشەی عەرەبیە جا تکایە بەڕێزم بگەڕێرەوە بۆ کولتوری با و باپیرانە بگەڕێرەوە بۆ کولتورێک کە پێش کولتوری دەست درێژکاری دوورگەی عەرەبی بیابان بووە کە پێش دەستێوەردانی کولتوری فارس بووە کە پێش دەستێوەردانی کولتوری تورک بووە جا هیوادارم لەبەرەوەی کە من وشەی ناشرین ناڵم هیوادارم تۆش تۆزە بە خۆتا بچیتەوە و حەزیشەکەم هەر بمێنیتەوە گەریش جنێوی ناشرین شێ بمێنەرەوانەی گوێ بگرێ با وشێ فێربی تۆزە ئەدەب و ئەتەکێت فێربی ئێستا من بەڕێزێکی تر وەرەگرم بزانم کێ بەسەرەیە بەڕێزان بەڕاستی گەر ئاگادار بن بوو بە دوو لایف بەداخەوە لەبەرەوەی کە لایڤی ئەوەڵ ڕیپۆرتی لەسەر کرا و زۆر باریشیش بڵاو کرایەوانە هیوادارم ئەمەش بڵاو بکەنەوە چکە لەگەڵتانە ئەمێنمەوە بەڕێسمەندەی من کامێرم بۆ تۆ نات سڵاو شوشو خان سڵاو لە تۆش عەزیزم باز دەستت خۆش بێ بۆ ئەوەی کە وەرزگرتم ئەگەر ئاسایی بێ بتوانم منیش بۆ چوونی خۆم بڵێم لەسەر بابەتەکەت سپاس دەکەم کەمێک بوارم هەبێ باشە ئەیشان بەداخەوە من شتێک دەڵێم هەرچەند زۆرم پێ ناخۆشە کە شتێک هی خۆت نەبوو یعنی نیتە کەلتوری کوردی یعنی ئێستای کورد پێشووتر باز ناکەم یعنی لەو کاتەوە دەڵێم کە ئەو کەڵتا بیابانیە هاتووە کەلتورێکی جوانی هەبوو بەڕاستی ئێستاش ینی هەر لەو بەشەی کە ماوێتی جوانیەکانی ئەو کاتەیە دەنا ئەوەی کە ناشیرن و ئەوەیە هەر بە تەرجومەش ینی حرفەکان کە وشەکان دەگوترێن بزانە ئی کوردیان ئی عەرەبە باشە بە تەئکید هیچی کورد نییە باشە مەسەن تا ئێستاش بێڕەوشت ناگوترێ زۆر کەم ها لەو خەڵکانی کە زۆر کوردن ئەو وشە بەکار نەڵە بێ ئەخلاق ئەخلاق یعنی عەرەب باشە بمبورە هێندێک وشە زەرورە بیڵم دەنا بابەتەکەم ناتوان بڵێم حیز باز دەکرێت حیز دەڵێ حیز ڕۆژانە ئێمە وشانەمان پێوترێ زۆر ئاسایی بۆ تۆ بەلامەوە بەڵێ نا بمبورە جا لێرە کەلتوری سەقەت هەر بۆ خۆی بە تایبەتیە من ینی ڕووی دەمم لەو کەسانەیە کە هاتوونێ ناو ینی دەرەوە لەبەر دووسێ هۆکار ڕایان کردووە لەوێ باوەڕکە یەکەم هۆکاری ئەوەیە کە دەناو ئەو کەلتوریدا نەیانتوانیەوە بژێن
باشە بە تایبەتی کوڕان لەوێ باشە هەرچەندە ئاخیر مەحاوەلەیان کردو بە کەیفی خۆیان بتوانن بێن و لە کچ نزیک ببنەوە و نازانم چی و ئەو شەهوەت بازی کە فێری بوون بڵێن لە دینەوە فێری بوون بیکەن بۆیان نەکراوە لێوێش بۆیان نەکرا بۆ هەموو شتەی باشە بۆش ئێستاژەکە بەراوردیان کە ینی تەماشا دەکەی تیاندا هەیە زۆر بە خەستی ڕێزم هەیە بۆ هەموو ڕێگەزێکی مینە هەر نییە پەڕۆیەکی سوور ببینێ نیە سەری دەڵێسان سەیە خێرا ینی دەسوڕێ ینی مرۆڤی وا بێشەرم نەدیوانی لە کوورێ ئەو ئەرزەی باشە لەوەی کە تایبەت ینی ئەو کەڵتی بەسەردا زاڵە باشە مەبەستم هەر کورد نییە ها ئەمن ڕێزمێ ئەمە زۆر کوردم ئەمن وەکو کورد هەموو خۆش دەوێن بە ناشیرنەکانیشەوە بەڵام بەداخەوە ئەوانە ینی چۆن دەڵی دوو جار ناشیرنن یەکێکیان ئەوەیە کە دژین ئەوەی خۆیانن دووەم شیش ئەوەیە کە چۆن دەڵی نازان بە چه عەقڵێکەوە دیفاع لە ئەوەی دەکەن بەرگری لە کەڵتێکی دیکە دەکەن دەیکردوانە بە ئیخوان و کە ناژبێ بە ئیخوان نابێ بە ئیخوان باشە لێرەدا کە دەمگوت بۆ دووسێشت ینی هاتوون دەرکەوتون لە وڵاتی خۆیان دەچنەوە ڕەخنە دەگرن لەو کەڵتەی کە هەیە نازانم چۆن لێرە دیفاعی لێ دەکەن ئەوە زۆر بێ مێشکیە باوەڕکار تاکیشی کە ڕۆشتۆتەوە دەڕواتەوە دەڵێ ئەتۆ بووە تەسەڕوفات ینی بڵین هەڵسوکەوت دەکەی بووە دەکەی ئەوە زۆر ناشیرنە ئاوا نییە دەبێت ئەتۆ بە حیسابی خۆی ینی بڵێن ڕۆشنبیری بڵاو دەکاتەوە کەلتورێکی جوان بۆی باسی کەلتوری ئەوروپی دەکات بەڵام هێندێکیشی هەیە چۆن ئەوە نەکراوە ینی وا لە مێشکیدا خەز بۆتەوە لە ناو خودی ئەو بڵین ئازادیەدایە کەلتورەکەی ویش ئازادە بەڵام ئەو بێڕێزی بە کەلتوری دیکە دەکا باشە جا چێ خانم بێ خانم هەبوو ئەو کارێک کردووە ینی ڕێزم ئەوە نێداخوا هەر بڵێم ڕێگە زینێر ئەوەندە ئەوەیە خانمیش هەبوو ئەو کارێک کردووە زۆر ناشیرنە ئەمن ئەویش زەربی سفر دەکەم شتێکی جوانت گوت ئەتۆ ینی تەماشا دەکەی ئەو برادەی پێشووتر بە هەر حاڵ ناوی ناڵم بۆی باسی کەس نەکەم پرسیارت کرد وتی مینە ناتوانێت بە شەو بچێتە دەرەوە ئەتۆ لێرەدا هەڵەیەکی بچکۆلت کرد بە ڕۆژیش ناتوانێت بچێتە دەرەوە دێ منداڵێکی دا تەماشاکە ینی تەماشاکە بە ڕۆژ ڕێگەزی مینە لە دەزانی لەبەر چییە لەبەر ئەوەی ئەوەندە وەحشیە ینی وەحشی کراوە ڕێگەزی نێری ینی ڕۆژهەڵاتی ناوین بە تایبەتی کورد هەر زۆر بە سەقەتی وەریگرتووە چون کورد ئەوکەی وەرنەگرت تی نەگەیشتەوە جا زۆر ناخۆشە تۆ بە شتێک کەسێک تی نەگەی ینی لە شتێک نەگەی بیدەی وەکووە چەقۆیەکی ینی چەقۆکە داوەتە دەستی نازانانی چی پێ بکە لە وەرجی خەڵکی ڕۆ دەکا بەس ئەمن ئەلێرەدا دەمەوێت یەک دووشت هەیە بەڕاستی زۆر بە وردی ینی پەنجەی بخەمە سەرێ کە قسە دەکرێت ڕاست نییە کاکە ئەمن نەتوانم باسی دین بکەم بۆ ینی دینەکە ئەو کەلتوری بۆ تۆدا بزاندەوە دینەکە خوش کرد بە چۆن دەڵی ئەوە دەکا هەچی خراپە پێی دەکرێت نیکاح نازانم مۆتعە دەکرێت نیکاحی چێ دەکرێت سیغە دەکرێت شت دەکرێت کاکە گیان ئەوە خۆ نەهاتۆ کەسێک بێت بۆ تۆی ئەوە بکە ینی بڵێن کەلتوری خۆت بۆ تۆ ئەوە بکە ئەوە دینە بۆ تۆی داناوە باشە ئەتون دەڵی دینیە دینیە دی بۆچی بەدین خۆت ینی مارەکردن و ینی ئەو شتە دەکەین ئەو جاریش باشە بۆچی هەر هەمان دینەکە بەکاردین ێگە مارە نەکری زۆڵی ئەدی باشە بۆچی ناگەڕێەوە ئەوڵەکەی بۆ ناڵی کاک محەممەد ئەوی ژمارە نەکرابوو داک و باوی تێدەکەی بۆ بەو ناڵی زۆڵ کوردیمە ینی زۆر هەڵەیە کە دێت دیفاع دەکا بەرگری دەکا لەو کەڵتە عەرەبیە بۆچی وای پێ دەڵێم لەبەر ئەوەی باوەڕکە لە شەرمەزاری زیاتر هیچی دیکەی بۆ ناگەڕێتەوە دێت بە من دڵ کاکە تۆ بێحورمەتی دەکەی بێڕێزی دەکەی بە دینی من باشە دەڵێ بە دینی من باشە ئەوەندە بێمێشکە نازانێ ئەمن بۆ خۆم
باشە ئەوە بەسەرمدا سەپا بوو هەتاکو لی دەرباز بووم ئەو کاتای باشە ساڵەکانی هەشتا و شەژە من زۆر ڕێز و خۆشەویستیت هەیە لە لای من هیوادارم بە هیچ جۆرێک وشەی ناشیا و بەکار نەیەنی ناوشی نەشیەوە بکەنێنەوە ئامانجی ئێمە ڕۆشنکردنەوەی ئەوانە دادەشوش لە بلای خۆت یەکشت وەرگێ وشەی بڕوان پێ بکە زۆر کار دەکەم لەسەر ئەوەی یعنی حوسلێکی زۆر باششم هەبێ هەشم بووە نەرم کێشیش بە نەرمونیانی بە جوانی ئەمن نەهاتم خۆ بێڕەزیم نەکرد و بێڕەزی زین چۆنە بێم ناوی فلان کەس بێن موسواری سەری بم پێی بڵم ئەوانە بەڵام کاکە بێڕێزی نییە باسی دین کەمەوە بۆ بێڕێزیە تێیدایە ئەگەر نەمتوانی بەڵگەت بۆ بێنم هەم مافی خۆیەتی ئەمن لە خۆمەوە خۆ هەڵی تو پەڵید ناڵێم باوەڕکە لە خۆمەوە هیچ قسێک ناکەم باشە یعنی ئەنواع کاری قێزەون یەک دنیام لایە باشە چەندە بڵین تەجاوز ینی بە تەمەنی ئەجگار زۆرە دەست بۆ دەست درێژی دەکاتە سەر ڕێگەزی مێینە مەلایە هەر بە ڤیددیۆی گیراوە کە دای تەواو دەکا بڵین لە کچێکی لە کچێک یعنی نازانم ئەمن زۆرم پێسەیرە یعنی نایەن ئەوانە دڵ کاکەەوە بۆ خۆیەتی باشە ئەوە زۆر گەمژەیە ئەمن پەروەردەی خانوادێکم پاشە بڕوام کە ئەگەر تەسەڕفاتێکم ئەو خانوادە فێری کردوم کەتەلۆکەم خانەوادەکەمە بەڵام کەتەلۆکی موسڵمان ئیسلامە کاکە ئیسلامە ئەمن زۆر زم پێسەیرە کەتەلۆکەی تێیدایە بە کەیفی خۆی سواری هەموو جانەوەرێک بێت باشە بەڵام دەمەوێت کورتی شکەمەوە بۆ درێژی نەخەمەوە بەڕاستی چونکە ینی ئەوە نییە شتەکان تۆزێک لێک نزیکن بەڵام ئەوەندە ینی مەجای تێدا نەماوە ئەمن زۆرم پێسەری یەکێک دێت دیفاع دەکا یان دەیەوێ شتێکی جوان بە من بڵێ من هیچ نابینم باوەڕکە تەنیا لە ئەو کەسانی کە بە تایبەتی ئەو ینی یەکێک دێت خۆی نیشان نادا باشە جاهاشە لە ئەوروپاشە بڵێ تۆ ئەگەر دینەکەت هێندە جوانە ئەگەر هێندە شانازی پێوە دەکەیت کاکەوەرە با دینەکە شانازیت پێوە بکە بەڵام بۆ خۆی دەزانێ باشە چون ئەگەر بێت تو ئەبەو شێوەی من دەرکەوێ دنیا زۆر کەس هەن ینی تەواو لەبەرەوەی نەحاڵین لێ تێناگەن باشە دێن قسەی پێ دەڵێن ناهێوێ کەس قسەی پێ بڵێ نایهێوێ ببێ بەڕاستی پێ بڵێم سینگی بەرێتە پێشێ نەک بۆ خۆ دەرخستن ئەوانە من ڕێزم هەیە خۆ دەرخستن بەس سینگی خۆی بەرز پێشی بەرەو ڕووی چوار ڕخ نەبێتەوە یا ئەوەتانە سەری لە ڕێگەی هۆشیاری دابنێ باشە دەبێت خۆی پێ بەڕاستی زۆر کەم بێ هەر کەسێکی ماستاو دەکا یعنی شتە خاڵە گرنگەکان دەشارێتەوە باشە بە ئەمن فەلسفەیەکی خۆشم ینی بڵێم قەناعەتم پێ هەیە و کتومە دەڵێم باشە دڵم هەر کەسێک هەڵەیەک ببینێ و نێڵێ تاوانبارە هەر کەسێکیش هەست بکە چاکەیەکی لە دەست بێت و نەیکات تاوانبارە باشە ئیدی ئەو پێناسە کورتە بەڕاستی زۆر ینینە هەموو شتێکم بۆ دەردەخا ئەمە ناوام بیرکردێتەوە یعنی ماستا و کەم داخوا بڵم لە نازانم لە کوردستان و چوار کورد پێم دەڵێن کاگمەندە ئەتۆ دەی کاکە باسی ئەوەی ناکەی باسی ئەوەی ناکەی کاکە حەزب و سۆزی لەگەڵ بەڕاستی هیچ شتێک سەر ناگرێ هیچ شتێک سەر ناگرێت سوپاس دەکەم لە کۆتاییدا بابواری شەوێ بۆ بەشداربووان دەستت خۆش بێ بۆ وەرگرتنەوە هیوادارم ینی چۆن دەڵێ بێڕێزیم نەکرد بێ نەشم کردو پێما بێ شەوت خۆش و بەخێراتی دەستت خۆش بێ سپاسەکەم گوێگر دەبمدا زۆر سوپاسی کاتمەندەی بۆ بەشداربوونی بەڕێزان ڕێڤان ئەگەر شتێکی ناشرین و ناشیاوم بەرامبەر بە تۆوت بێ من هەر لە ئێرەوە داوای لێبوردنە لە یەکەم بەڕێزان من توانای ئەوم هەیە داوای لێبوردن لە تۆ بکەم بەڵام بەڕاستی تۆ 2 ملیۆن وشی ناشرینە بۆ من ناردۆتەوانێ گەرم من بکرێ بە تۆ بڵێم درۆەکەی یاخود بڵێم تۆ ڕازگۆنیت هیچ جیاوازیەکی نییە جا هیوادارم ئەگەر وێدینی ئەگەر موسڵمانی دانیشە گوێ بگرە حەزیشەکەی زیاتر بە دوێی لەگەڵما دوای بتوێ بەس حەزەکەم بەڕاستی کامێرە بخەیتە سەرخۆ لە بەرەوەی برای موسڵمانی ئێستا من حەزەکەم کامێرە بۆ
زیرێک ڕەواندزی بنارم کە لە سەرایە بەڕێزم هیوادارم بڵاوی بکەنەوە بەڕێزان ئەوانەی ئەڵێ کە بڵاو ناکرێتەوانێ لایوی پێشوو بڵاو کرایەوە زۆر باشش بڵاو کرایەوانێ هیوادارم چاکیکەن بڕۆنە دەرەوە بێنەوە ناوەبووی بتوانن بڵاویکەنەوە. شوشوخان شەوت باش. شەوی خۆت باش بەڕێزم بەخێر هاتی سەر چاوانم. خۆش بیسپاس سەرەتا سلااو ڕێزم هەیە بۆ هەموو ئەو خوشک و بدە ئەتاستانە حرمەت و ڕێزم قبول بفەرمونون. ئەی سەبارەت بە مەوزوعی کەلتور ئەوەی ڕاستی بیشوشەخان من ببوورە داوای زۆر زۆر لەبوردن لە یەکەم کە پچڕم ناو پچڕم کردی خانمەگیان بانەگیان زۆرم خۆشەوی بەڕێزم بەخێرهاتی سەرچاو تەلارخان بەخێرهاتی هەر هەمووتان بەخێرهاتن سەرچاو بابەت لەسەر کولتورە یاخی بەخێرهاتی بابەت لەسەر کولتورە ڤیانخان بەخێرهاتی کولتوری وڵاتی خۆت و لەگەڵ وڵاتی دووهەمە و نەشکاندنی کولتوری خۆت بۆ کولتوری دووهەم ئەوە بابەتە و حەزەکەم بەشداربووانیش بە پێناسەیەکی کورتی کولتور و نەریتی کوردی و کاریگەری کولتوری عرب لەسەری بابەت دەست پێ بکەن حەز ناکەم لە چوارچێوەی بابەت دەرچن تکایە بەڕێزان. بەڵێ شوشوخان سەرەتا سلااو ڕێزم هەیە بۆ جەنابەت بۆ هەموو ئەو خوشک و بدە ئەتاستانێکە لەسەر خەتن ڕێز و خدمەتم قبول بفەرمونون ئەوەی ڕاستی بێتن من دین بە سەرچاوەی جیاوازی کەلتورەکان ئەبینم شوشوخان بەڕاستی دین مەبستم هەر دینی ئیسلام نییە هەموو دینەکان بەڵام دینی ئیسلام بە تایبەت لە بەروی ئێمە بتوێنێت بەدۆقی ئێمە گرتووە خلالی 1438 ساڵە یعنی کەلتور و ئاداب و ئەخلاق و زمان و ئەتەکێتی قسەکردن و خۆڕەوشت و هەموو شتێکمان جیاواز بوو لەو کاتی خۆی کە بڵین بەر لەوەی ئەو دینە بەدۆقەمان بگرێت. ئێمەی کورد بەڕاستی کە شوشوخان ئێمەی کورد لەژێر کەلتوری عەرەبی بیابان تا ئێستا تەنها زەرمان کردووە هیچ خێر و منفعەتێکمان لێوە نەبینیوە ئەجا بگرێت بە کوشتن بە ئەنفال بە جینۆساید بە لێدان بە لاقەکردنی ئافرەتانمان بە سوکایەتی پێکردنمان بەوەی کە لەگەڵمان کراوە دوور لە گشت بە هەو پرەنسیپی ئەخلاقی ئەو کەلتورە بەسەر ئێمەدا سەپێنداوە بەعزێ جنێ و بەعزێ عەسەبیات بەعزێ ینی کردەوەی ناشرین هەموو لە بیابانی عەرەبەوە بۆ ئێمە هاتووە شوشوخان بۆیە من دین بە سەرچاوەی جیاوازی کەلتورەکان و ئەبینم ئێمە لەژێر ڕابردوویەکمان هەیە لەگەر ئەو ئاینە بەڕاستی کە بەسەرماندا سەپێنداوە شوشوخان ئەگەر سەیرەکەی جەنابەت کە ئامادەی ئیستعدادی ئەوە تێدای لای بکەیتەوە دەبێت شارەزای تەواویشت لە دینە هەبێ ئەگەر تەواویش متەکامل نەبی بای ئەوەی هەر شارەزات هەیە خوشکە شوشو ئێمە لەژێر سوورەتی تەواوم هەبوو ڕێزم بۆت بەڵام لە بەزمنیەوەی کە چەندین ساڵە لە وڵاتەیە ئەژیم و زۆر دوور کەوتمەوە لە زمانی عەرەبی و لە دیانەت زۆر شتم بیرچەقەوانە زۆر سپاسی بە ڕێزانی تر ئەەکەم لای لایڤەکان گوێ ئەگرم بیرەکەێتەوە فەرمووشەکانی خۆت بکەیەنە بەڵام من ئەمەوێ تۆ زۆر جوان پێناسەت کرد ئەمەوێ ئێستا پێم بڵێ ئێمە چی بکەین بۆی ئەو کولتورە کە کولتورێکی جوانی خۆمان بووە ناشرین کراوە لەڕێی کولتورێکی ترەوانێ چۆن بتوانین بیگۆڕین چۆن بتوانین بەرەو پێشی بخەین. نەما بەداخەوە داوای لێبوردنەکەم کامێرە نەما من نەمبڕی بەڕێزم کەسێکی تر وەرئەگرم بە ناوی سەرمەند ئەحمەد. السلام علیکم. چی ئازاد تۆش بەخێر هاتی سەر چاوەکانم بەخێر بێ سەر چاو بەڕێزم. باشی خوشکی بەڕێز. داوای لێبوردنەکەم حەز ئەەکەم ناوم بێنی یاخود بڵێ خانم چکە منی تۆ نابێنە خۆشک و برا بڵێ فەرموو. باشە بەڕێز شوشوخان باشی زۆر سپاس دەکەم من باشم هیوادارم تۆش باشی. بەڕێزی زۆر سپاس سڵاو ڕێزمەیە بۆ هەموو هاوڕێیان بە دوو پرسیار دەکەم تەنها پێم خۆشە تێم گەێن ینی خوانەخواسە لە ڕووی ئەوەیەوە نا ئێوارش نامەیەکم لەگەڵ گۆڕیەوە گەبزانی ها دوو مەسیجم بۆ ناربووی وتم تێم گەێنە ئەوزانی
باش بیرم نایە بەڕاستی ئەو نەم مەسج و شت بۆیە فریای هەمووتان ناکەم داوای لێبوردنەکەم چکە منی ژیانی ئاسایی خۆمم هەیە بەڕێزی دوو مەسجم بۆ ناروی بەڵام من تەنها دەمێت لەوە بگەم کللتور چ پەیوەندی بە دینەوە هەیە بە هیچ دینێکەوە ینی مربوط بە هیچ دینێکەوە بەدەوام تێبگەێنە من یەک بەرنامەی تایبەتی لەسەر ئەوە ئەکەمەوانێ کە کللتور دین کاریگەریەکی زۆری هەیە بەڵام لە چارچەوەی بابەت دەرنەچیتکایە من ئەمەوێ پێناسێکی کورتی کورتم بۆ بکەیت من مسلمانی بەڵێ کامێرێ خەرە سەر خۆتکە ڕێزم هەیە بۆ هەر نەفر وشەی نەشیاو نەگەل لە من لە ژیانمدا وشەی نەشیاو بەرامبەر بە هیچ کەسێک بەرامبەر بە گیاندارێک بەکارنامدا نەگە بەرامبەر بە مرۆڤ باشە من ڕێز و خۆشەویستیم بۆت هەیە بەس ئەو کامێرێ بخەرە سەرە حەزەکەم ڕوت ببینم من تەنها پرسیارەکەم ئەوەندە بوو دەی باشە منیش حەزەکەم بۆ بینم گەر برادەری موسڵمانی لە چی ترسی بڕواب کە ئاتایستەکان هیچ کەسێ ناکۆژن ڕزمنی ئێمە بەڕێزم وشەی نەشیاو لە داری من بیست غەڵەتێکم کرد نەخێر زۆر ڕێزت هەیە ئازیزم ڕێزم هەیە بۆ هەر هەموو نەفەرەکانی کە لە لایڤەکەیان من دەڵم تەنها ئەوەندە پێم گەێنە ئێوارش نامەیەکم بۆ ناردی وتم وەکو هاوبیرێک لەوانەیە قەنەعاتێک تۆ بیرڕای خۆت ئازادە لەوانەیە من بێ مەسە بیرڕایەکەی تۆش ئاڵیوی لە قسەکەی من نامەکەش دەوام بۆ نووسیوی ئێستاش هەمان شێوە پێ دەڵێمەوە دەڵێم من تێبگەێنە کللتور چم مەربوطە بە دینەوە بە کریسیانەوە بە زەردەشتیەوە بە موسڵمانەوە بە مەسیحیەوە بە ئەنواع دینەکانی کە تۆ دەڵێەوە بە جوولەکەەوە بە هەر کللتورێکی خۆیەوە هەیبێ بەڵام من ئەوەندەی بیستومە کللتور پەیوەندی بە عشایرەت و ڕەچەڵک و شار و ئێستا من لە بەریتانیا ئاژێم باشە من لە بەریتانیا ئاژێم خەڵکی سلێمانی و خەڵکی هەولێرم هەر شوێنێکم بەڵام سەدجار گوێم لێوە ئەرە کللتوری هەولێریان چۆنە یا خودت فڵان عشیرێتە چۆنە یا ئەوە چۆنە چ مەربوطە بۆ بەس ئەوەم تێبگەێنە زۆر بەڕێزی با لە کاتی هاوڕێیانش نەگرم سڵاومان هەیە من وتم ڕێز و خۆشەویستیم بۆت هەیە وتم بەرنامە لەسەر ئەوە دروست دەکەم بەرنامەیە جا بۆیە لە بەرنامی داهاتووە لەگەڵمان بە دڵنیاییەوە جابی خۆت وەرەگری پێم وایە من وڵات کاکەمەندەی بەڕێز کاکەمەندە زۆر ڕێز تایبەتی هەیە زۆر بە جوانی وشەکەی نووسیەوە بەس کاک ئەو بەڕێزت خوا یەک دەخەبابی ئەنمە کۆمنتەکە ڕاکێشمەوە بەڕێزمە من ڕێزبار ئەمن نە داعشم نە مسلمانێکی ڕاستەقینەم نە هاوبیرێکی زۆر ئازادم زۆر باشە هیوادارم من بتوانم باوەڕ بە تۆ باوەڕ بە تۆ بێنم کە بەس هیوادارم ئەو بەڕێزانە ڕێزبار ئەمن بە وشەی نەشیا و نەهاتومە نایەوە بە وشەی نەشایش پێم خۆش نێجاب دەیتەوە زۆر سپاس دەکەم بۆ بەشداربوونە خۆشەویستی من بەڕێزی زۆر ڕێزت هەیە شەوت شاد ئازیزم بە ئێستا بەڕێزێکی تر وەربگرین هاوڕێ عەلی بڕێزم بزانم تۆ مەلایەکی لەسەرە وەرت ئەگەرم ئەگەر برای موسڵمان بی بەڵام من شەرت و بڕیاری خۆم هەیە ئەبێ ئەگەر موسڵمان بی تۆ خۆت دەرخەی بەڕێزم کامێرا نێری دواییش برادەری موسڵمانی وەری ناگریت تکایە کات مەکوژە زیرەک دووبارە وشەی کۆتایی خۆت بنێرە لەبەرەوەی بەرنامەکە لە کاتی تۆیە خەتەکەت باش نەبوو پچڕا هیوادارم بەردەوام بی سپاس دەکەم ڕێڤانگیان هیوادارم لێم زویر نەبی نازانم لەوانەیە تۆ بزانی لەکوێ فێر بووم بەڵام ئەزانم کللتوری جوانی ئەم وڵاتە زۆر شتی فێر کردم بەڕێزم نازانم تۆ بۆچی وەرناگیرێ
داوای لەبوردنەکەین تۆشمان نەتوانی وەرگرین دووبارە ئەم پێم وایە موسڵمانێکی ئەزیزە وەری ئەگرمەوە ئەگەر کامێرە وەربگرێ کامێرەم ناردووە بەڕێزم یاخی ئەگەر نایبینم کامێرەت ناردبێ بەڵام من خۆم بۆت ئەنێرم کامێرە ئازیزم کامێرەت نییە من خۆم ئێستا بۆت ئەنێرم حەز ئەکەم خانمەکان ئێستا بەشدار بن وەڵام بەڕێزم من لایڤی خاص بۆ هیچ کەسێ ناکەمەوە ئەزیزم یاخی تۆش وەرنەگیرە چییە بۆ هیچ کامێک لە هاوڕێیان وەرناگیرە گەر بکرێ بە ئەرک نەبێ کامێرە بنێریتەوە ئەزیزم یاخی کامێرە بنێرەرەوە من هاوڕێیەکی ترم وەرەگرم بەڕێزان لایڤەکە حەزەکەم بڵاویکەنەوە بۆی برادران بیبینن بەڕاستی حەز ئەەکەم شیرین خان بەخێر هاتی سەرچاوانم ڕێزە لەسەر سەر و لەسەر چاوم خانمگەن هاوڕێ ئالان بەخێر هاتی سەرچاو ڕیڤان ئەتوانم ئەخیرێن کەس کۆتا کەس تۆ وەربگرمەوە کاتی خۆمم پێیاوی هاوڕێ کەیڤان ئەو کاتتان باش ئەو کاتە باش ڕاستی بە من ئێستا جارێکیان هاتم و لایڤەکە قەتەبی دوایی من پێم نەکرا پێمەوە نازانم بابەتەکە لەسەر چییە بورن ئەگەر بکرێ پێم بڵێ کولتوری ئێمە کولتوری کورد کە کاریگەری کولتوری عەرەب و وڵاتەکانی تری لەسەر بووە دوایش گونجاندنی یاخود بە بەراوردکردنی لەگەڵ کولتوری وڵاتی دووهەمە و نەشکاندنی کولتوری بنەڕەتی خۆت بۆ کولتوری وڵاتی دووهەمە دەست خۆش بابەتێکی جوانە ڕاستی کولتور بۆ خۆتان باشتر دەزانن کە وشەیەکی گەورەیە ینی زۆر شت دەچێتە ناو کەلتورەوە وەکو جلی ئێمە وەکو هەڵپەڕینی ئێمە وەکو زەماوەندمان وەکو تازیەمان حتا وەکو خواردنمان وەکو شێوازی میوانی چوونمان زۆر شتمان دەچێتە ناو کەلتورەوە کە توانین پێ بڵین کەلتور ئەوەی کە ئیسلام چ کاریگەرێکی هەبوو یا عەرەب چ کاریگەرێکی هەبوو ئێستا ئەوەی بەبیرم بێ ئاسانترین میسال پێڵاوە کە پێڵاو لە کەلتوری ئێمەدا نازان بۆ تەجوێن ئەوە خازی عەرەبە لە حاڵێکدا پێڵاو زۆرش گرانە نازان بۆ جنێەوە پێڵاوی باش زۆر گرانە بەس نازان بۆ جنێەوە ئەوە لە عەرەبەوە هاتووە و خوب شتێ لە نێو عەرەبدا لەگەڵ ڕێزمدا هەموو قەومێک حتا قەومێک کە وەحشیش بوو بێتن سێحەبی کەلتوری خۆیان بوون عەرەبیش کەلتوری خۆی هەبووە دوایی لەگەڵ کەلتوری ئیسلام تێکەڵ کراوە یعنی ئیسلام گۆڕیوێتی جا کەلتوریان چاک بۆ خراپ بۆ گۆڕیوێتی وە کوردیش ئەگەر بۆتە موسڵمان زۆر شتی وەرگرتۆ وە زۆر شتیشی جاری وایە دەبینی لە ناو عەرەب نەماوە ئێستا لە ناو کۆمەڵگای ئێمە ماوە وەوە زۆر سەیر و سەمەرەیە یعنی ئێمە جاری وایە ئەوەندە کەلتوری عەرەبی لامان گرینگە کە زۆر کەس لە هەولێر میسالن دەڵم زۆر مهم نیە لایم بەس میسالن بە دیشتاشەوە دەچێت نۆش دەکات ینی ئەوەندە لە لای پیرۆزە کە دەبێت زاندێ بە دیشتاشەوە بچێ تا ئەو ڕادێ ئەسەری داناوە
ئەوەی کە باسی ئەو بەشەی بکەم کە لەناو کۆمەڵگادا ڕاستیەکە ئەوەیە ئێمە زۆرشتی خۆمان ناتوانین بیگۆڕین کە دەچینە وڵاتێکە ینی بۆ کەوتووە تۆ لە تەمەنێک چوو بێتێ وڵاتەوە جا هەر وڵاتێک بێت ئەگەر لە تەمەنی 15 و 20 بۆ سەرێ ڕەنگە ڕەفتارمان بگۆڕدرێ بەڵام کەلتور ناگۆڕدرێ ئەگە وەکو حتا خواردنیش سەیریکەین ئەتۆ هەرچەندە مەسەلەن خواردنی ئەو وڵاتت پێخۆش بێ بەڵام ئەو خواردنی کە لە منداڵی ئەو خواردوتە لە وڵاتی خۆت پێت خۆشترە ئێمە کێشەیەکمان هەیە یەکێک لە گەورەترین کێشەکان ئەوەیە کە کاتێک کە تۆ دەبێ موسڵمان هەرچی بە ناوی کەلتورە نەک بە ناوی پێشکەوتن باسی پێشکەوتن ناکەم هەرچی بە ناوی کەلتورە دەبێ وەلاینی ئێمە زەماوندمان سیرکەن سەما و پێکەنینمان سیرکەن زۆر زۆر جوانە بەڵام هیچ کات لەگەڵ کەلتوری ئیسلام نایخێنێتەوە ئەو شتە لەگەڵ کەلتوری ئیسلام نایخێنێتەوە کە پیاوێک کە کچەکەی بە مێر دەدا لای ئەو هەر شەرمە ئەسڵم بچێ بۆ زەماوندیش هەر شەرمە حەفلەش بکە وەشتایەکی زۆر زۆر قێزەوەنی کە هاتوۆتە ناو کەلتورمانەوە وەگەر بمانەوێ باسی کە بێمەوە سەر و کەلتورە دوای دەستمۆ سەر لە ناڵم لەبەرەوەی لە هەر ئێستا من هاتمە ناو بابەتەکە یەکسەر هاتمە لایڤەوە ئێمە کە بمانەوێ باسی ئەو وڵاتانەی کە تێدا دەژین بیکەین ئەوە دەگەڕێتەوە سەر بنەماڵەکان کە بیانەوێ کەلتوری کوردی ڕاگرن یا ڕای نەگرن وەکو چۆن عەرەبێک یا موسڵمانێک دێ هەر کەلتوری ئیسلامی خۆی لێرە ڕادەگرێ و ئەو وڵاتەش مافی پێدەدا وە لەبەر ئەوەی قەوەتی نییە و دەسەڵاتی نییە ناتوانێت کەلتوری ئەو وڵاتەش بشێوێنێ بەڵام زۆری پێخۆشە بشێنێ بەس ناتوانێت بەڵام لەو لاش بە پێی یاسا وڵاتەکە ڕێزی لێ دەگرێت لە هەر شتێک کە هەیەی و هەر باوەڕ و هەر کەلتورەکەیەتی کەلتوری من بمانەوێت بۆ مەوزوع پاراستنی کەلتوری خۆمان بێ دەگەڕێتەوە سەر پەروەردەی خۆمان ینی من منداڵی خۆم چۆن پەروەردە دەکەم لە وڵاتێکی دەرەوە و ئەوە بەڵام ئەوە ڕاستیە ڕەنگە من بتوانم منداڵی خۆم پەروەردە بکەم ئەو شتانی لە کەلتوری مندایە و جوانە و باشە بەکاری بێنێ لە کەلتوری کوردیدا بەڵام منداڵی ئەو یا منداڵەکەی ئەو ئیدی تازە نامێنێ لەسەر و بابەتە و دەبێتە کەلتوری ئەو وڵاتە وەردەگرێت کە لێی دەژی لەبەر ئەوەی پەروەردە دەکرێت لە وڵاتە و ڕەنگە ئەوە لەلایەکدا کێشە بێ بۆ ئێمە نازانم لە داهاتوودا چون هەڵبەت ژمارەیەوانی وا لە درەوەی وڵاتیشنەوەندە زۆر نییە بڵێ کێشەیە بەس ئەوەیە ینی ئێستا ئەگە منداڵی منیش کوردێکی تەواو بێ و کەلتوری کوردایەتی ڕاگرێ بە تاکید منداڵەکەی ئەوی دی ڕای ناگرێت لەبەرەوەی دەبێتە منداڵێکی بریتیش یا دەبێتە منداڵێکی سویدی یا دەبێتە منداڵی هەر جێگایەکی دنیا بەڵام ئەوە لەسەر ئێمە وەستاوە کە ئەو شتە جوانانەی کە هەمانە شتە جوانەکان بە چوارچەوەی من ئەیڵێم جلی ئێمەیە خواردنی ئێمەیە دانسی ئێمەیە کە هەڵپەرکی ئێمەکە زمانە جوانەکەمانە فۆلکلۆرەکەمانە ئەمانە دەستا و دەست بۆ وەچەکان بمێننەوانێ یعنی بە پێی ئەو خێزانە کەوتووە کە ئەبێت تۆ ئەم شتە جوانانە فێرینەوەکەت بکەی ئەویش فێرینەوەی خۆی بکە گەرچی لە وڵاتەشە لەدایک بوو بێ یاخود مناڵی مناڵەکەی لێرە بێ زۆر سپاس دەکەم هاوڕێ کەیڤان ناڵم نابێ بەڵام زەحمەتە دەنانم کە تۆ نابێ دەبێ بە زەحمەتی زیاترە من شتێکی زۆر خۆشتان بۆ بجێڕمەوە من ئەو ڕۆژە خاتوونێک پەیوەندی بە منەوە کرد کوتی من خەڵکی ئێران بوو فارس بوو و هاوسەرەکەی بریتیش بوو کوتی ئیشێکی بە من بوو قسەی لەگەڵ من کرد کوتی ئەتۆ خەڵکیێکتم من کوردم ئەکتی بوێستە تاوە کوتی من 32 ساڵە یا 33 ساڵی زواجم کردووە و 33 ساڵە لەگەڵ مێردەکەم جلکی کوردیمان هەیە و 33 ساڵە ڕۆژناڕۆژێک موسیقای کوردی لێ دەدەین و لە ماڵی ڕەقس و سەمای کوردی فێربووین دەیکرد زۆر سپاس دەکەم هاوڕێ کەیڤان
من آخر قسم بڵێ و تا کۆتایی بێنم ئێمە شتێکمان هەیە کە 7,000 بۆ 8,000 ساڵ لەوە پێشە بۆ ئانی شارەزانین وەکو کەلتور کە بۆمان ماوەتەوە وە لە ئیسلامدا تەمەنی بۆتە 1400 ساڵ ئەویش کەلتوری ئیسلامیە و بەداخەوە ئەوە گەورەترین زەربەیە کە لە ئێمەی دەدا بۆ ژیانمان بۆ داهاتوومان و هیوادارم بە جێگایەوەی کە مسلمانێکی کورد بین کوردێکی کەلتور پەروەر بین و کاتێکی خۆش زۆر جانە کاتێکی خۆش بۆ شە جوانەکانە من هەمیشە چێژ ئەبینن فێر ئەبم لە وشەکانتەوە سپاس ڕێز و خۆشەویستیم بۆت زۆر سپاس مەمنونم کاتێکی خۆش شەوەتشە هاوڕەیەکی ئەزیز نووسیوێتی پرسیارێکی کردووە من حەزەکەم وەڵامی بەمەوانێ ئەگەر دەنگم باشە ئەڵێ تۆ تا چەند کولتوری کوردیت جێبەجێ کردووە بەڵێ من پێستە پێت ئەڵم بەزمنەوەی کە چەندین ساڵە دابراوم لە کولتوری خۆم بەڵام وەکوتم کولتوری خۆم کولتوری ئاشدا و ئاباومە هەرگیز نایگۆڕمەوە بۆ کولتورێکی زۆر پێشکەوت و خواست بەڵام لەو کولتورە شتی جوان وەرەگرم ئێستا من پێت ئەڵێم وەکوتم حەز ناکەم باسی خۆم کەم و بێمە سەر باسکردن و ستایشکردنی خۆم بەڵام کچێکی جوانم هەیە کچەکەم کوردیەکی جوان فێر بووە کە تەمەنی 10 ساڵە کچەکەم هەرچی گۆرانی بێژە فۆلکلۆرە کوردیەکانە ئەیزانێ چکە دایمەن من فێری ئەوم کردو کە گوێ لە گۆرانی کوردی بگرێ زۆر دەنگی کەمال محەممەدی پێخۆشە هەرچی گۆرانەکانی ناویت زەردیە ئەیزانێ و بۆت ئەڵێتەوانێ لە سەر و هەموو شێوانێ زۆری حەز بە خواردنی کوردیە زۆری حەز لە نسکێنێ زۆری حەز لە ساوەرە کەمەکە خواردنە کوردیەکانە زۆری حەز لە دۆڵمەیە یا پراخە زۆری پێش ئەوەش کە لەم وڵاتەیە لەدایک بووە زۆر کورتپەرستە گەر لێی بپرسی تۆ سویدیت یا کوردی ڕێک پێت ئەڵێ من کوردم زۆر بە شانازی شۆ جا ئیتر نازانم بەڕاستی چیتر ماوە من لەو کولتورەی خۆم فێری مناڵەکەم نەکردبێ بەڵێ ناوی زەردی گۆرانەکانی کوردیە من لە ئاهەنگەکەی بووم کە لە ستۆکۆڵما کردی زۆرجێ شانازی بوو بۆ بەڕاستی گەرچی بە زمانی فارسی قسەی کرد بەڵام ئامادە نەبوو گۆرانیەکی فارسی بڵێ بەڕێزم جا لە وشەکانی ناوی زەردیەوە کچەکەی من فێری وشەی کوردی ئەبێ بەخێر هاتیتەوە شاخەوان سەرچاوان بەڵێ ئێستا من کەسێکی تر وەرەگرم یاخی حەز ئەەکەم ئەگەر لێرە مابێتی من دووبارە کامێرە یا 3 بارە بۆتی ئەنێرمەوە حەز ئەەکەم وەکو خانمێک بەشدار بیتۆ یاخی کامێرم بۆ ناردی نازانم بەڕاستی خانمی دووبارە وەرت نەگرتەوە بەڕێزم لەگەڵمانە نەماوی وا دیارە بەسەر چاو وەرتەگرمەوە ڕیڤان بەڵام کەسی تر پێشتۆ هەیە بەڕێزم کەسی تر پێشتۆ هەیە کە داوای کامێرەی کردووە هاوڕە شاخەوان تەنها کێشەیە کە ئەوەیە بڕۆرە سەر پیجی کەسێک کە لایوی شێرەکەی منی کردووە لەسەر ئەکاونتی ئەو کەسە بچۆرە ناوە لەوێوە ئەتوانی بڵاوی بکەیتەوانێ ئای دیسانە ئیدریس ئەم گەنجانە نازانم بۆیان لێ هاتووە زیرە کڕەواندزی کامێرەت بۆ نێرم ئێستا هیوادارم ما بێتی لە گەڵما چکە ئەوەکەی تۆ بچڕە کێ ماوە لە
یاخی بچۆرە دەرەوە لەسەر پیجی یەکێکی تر کە لایڤەکەی بڵاو کردێتەوە وەرەوەناوانە پێم وایە ئەتوانم کامێرەت بۆ بنێرم چکە من ئەتوانم کامێرە بۆ تۆ بنێرم. من ناوی زەردیم تەنها بە نمونەیەک هێنایەوە بەڵام وەکووتم کەمال محەممەد کولتوری ئێمەیە گۆرانی بێژەکانی تریش حەسەن زیرەک ئیتر ئەوە خوای کولتوری کوردیە ئەو ئەوانەی تریش ماملەیە کە من خۆم حەزم لە دەنگی نییە نازانم بەڕاستی ناوی چۆ بۆ بێنم هەموو یەزانێ ئەویش جوابی نایە بەڕێز زیرەک دووبارە کامێرە بنێرەرەوە من بۆت ئەنێرم تۆ وەرناگیرەی کێشەتان چییە؟ شەوتان بەخێر هاتیتەوە دووبارە بمبەخشە داوای لێبوردن لە تۆ لە گژ گوێگرانەکەم شەحنی کامێراکەم کەم بووە بەسوتم هەروە چاکە قسەکانی خۆم تەواو کەم بۆیە بمبەخشن بە گەورەی خۆتان بەخشراوی خدمەت ڕێستان هەیە شوشوخان وەکو سەرەتا ئاماژەم پێی کردوتم دین سەرچاوی جیاوازی کەلتورەکانە من جیاوازی کەلتورەکان تەنها لە دینابینم بە تایبەتی دینی ئیسلام ئەنی بەڕاستی کوردی تۆشی شۆک کردووە کوردی تووشی دوێت بەدەری کردووە کوردی تووشی عەساب کردووە کوردی تووشی ئەنفار کردووە کوردی تووشی سەربڕین کردووە کوردی تووشی دەستبڕین کردووە کوردی تووشی بەد ئەخلاقی کردووە ئەوەی ئەیبینم من تەنها لەو دینە سەرچاوی گرتووە هەمووی هەر لە دینی ئیسلامەوە بووە ئێمەی کورد لە ژێر کەلتوری ئاینی ئیسلام هەتا ئێستا شوشوخان تەمەنا ئەەکەم یەک خێر و منفعەتمان بینی بی لەو دینە شتێکمان هەبێ بێ تازەگەر یەک شتێکی زانستی شتێکی ئەکادمی نەبووە ئوقتلو لەگەڵ ڕێزم ناوگەڵی ئافرەت یعنی سەیری مەزەمەی قورئان کە تەنها لەسەر دوو شتە زۆر ئەڵواتن زۆر باسی کوشتن ئەکا ئوقتلها بە 50 زاراوە باسی کوشتنەکە جگەلەوە لەگەڵ ڕێزم یعنی کە قسەکە لەوانەیە بێحورمەتی شتابی ئافرەت مافی ئافرەتی پێشل کرد و باسی ئەو دووشتانە زۆر دەکات ئێمە لەژێر سوورەتی فتح بەتەکید تۆ ماتۆ لایڤەکەیتەوە دەمەکانی تریش هەمان قسەم دووبارە کردەوە شادەزایەکی ئەو تۆتەیە شوشوخان ئێمە لەژێر سوورەتی فتحە بەجۆرەها شێوە قەتل و عام کراوین دوجار فەرمو سەیری کە کەسێکی وەکو ئۆردوگان بە ناوی مسلمان تەبعاً خۆشی حیزبێکی ئیسلامیە کە ئێستا باڵادەستە و سەرکۆماری تورکیایە هەستا لە 90,000 مزگەوتی سوورەتی فتحی بەکارهێنا بۆ قەتل و عامکردنی کوردەکانی عەفرین بەڕاستی ئەمە دوور بوو لە گشت بەها و پرەنسیپێکی ئەخلاقی عەفرینمان چی بەسەر هات طبعاً ئەوە لەڕێی ئیسلامەوەمان لێ هات ئەو قەتل و عامەمان کرا عومەری کوڕی خەتاب ئەو هەموو ئەنفالی کرد و ئەو هەموو کوردەی کوشتۆ ئەو هەموو کوردەی سەربڕیوە کە کورد ئەتوانن بڵێن بە زەبری شمشێری عەلی و عومەر بۆتە موسڵمان لە ترسان بووینەتە موسڵمان بەسەرماندا سەپێنراوە ئەو کەلتورە سەقاتە بیابانە ئەوانەی ئێستا عزیزی خۆشەویستی شوشوخان ئێستا سەیری کە ئەوانەی کە لە ئەو مسلمانانی کە خۆیان بە عیادی 24 ئەزانن لە ئەوروپا ئەژین زۆرم پێ سەیرە ئەوروپا بە منبعی بێ ئەخلاقی ناوزەند ئەکەن ئەوروپا بەڵایە بێ ئەخلاقی تیادایە و ئەوەی یعنی بە هەموو جۆدان لە جۆرەکان بە سوکاتی باسی ئەوروپاکان بەڵام ئەبینی لەوێ ملیان شۆک کرد و دانیشتون لێیان پاداوتەوە چەندەها گەورە تیرۆرسمانی ئێستا بۆ نمونە یەکی وەکو مەلاکرێکاری فەرمو لە نەریوش لەی دانیشتووە و کە باسی گەندەڵی ئەکرێ ئەرێ سەرکردەکانی هەرێم هەمووی گەندەڵن یەک دقە کارەبام لێ ناکوژێتەوە لە سوید لە نەرویج هەموو مافێکی ئینسانتیادا بەجەستەیە بەڵام لە هەمان کاتش ئەڵێ ئەوروپا جێی منبعی فعاشت بێ ئەخلاقی و نازانم چی و چییە لە سەرەتای لایڤەکە قسەیەکت کرد گوتت خاڵە باشەکانی و خاڵە خراپەکان سەبارەت بە کەلتورەکەمان ئێمە ئەوانەی بە تایبەتی ئێستا بنم جەنابەت لە سویدی زۆر برادرمان هەیە لە ئەوروپان طبعاً ئەوەی کە لێرە سەفەری ئەوەیەکات بە تایبەتی ئیسلامی تونڕەوەکان فێرە زۆر یاسا ئەبن
فێرە زۆر شتم ڕاستە هەندێکیان ئەقلیان نامتەکامە لە مێشکیان قوفڵ دەداوە لەوانی هەروەکو خۆی بمێننەوە بەڵام زۆریان فێر ئەبن بۆ نمونە خاڵە باشەکانی ئەم لەوەیە ئەبینمەوە لە ئەوروپا بۆت نییە داوای چوارژن و پێنجن بکەیت لە ئەوروپا بۆت نییە بڵێ ئافرەت ناقص عقلە چونکە ئەوەی بڵێ ئافرەت ناقص عقلە ناماقولی کردووە سەری دای لەبەر لە ئەوروپا بۆت نییە بڵێ دوو ئافرەت دەبێ بە شایەتێک بچن ئافرەت خۆی لە ڕزی پیاواندا ئەبێنێتەوە دوا بەرهەم شوشوخان دوا بەرهەمی مسلمانانت با بۆ باسکەم دوا بەرهەمی یعنی چۆن ئێستا دەین فلانکە هونەرمەند گۆرانی بێژە بەرهەمیە دوا بەرهەمی مسلمانانیش کە لە 2010 جێمان لێ بۆ ئەبینین پیاوێکە لە ئەڵمانیا وێنەکەی گیراوە ئەو ئینتقامی کە لە کوردستانە لەڕی ئەو کەلتوری بیابانی عەرەبان لە مێشکیا چەقیوە مێشکی قوفڵ دراوە لەوێ لەڕێی لایڤەکە هەڕەشەی کوشتن لە دکتۆر پشتیوانی بەڕێز و مامۆستا مەریوان هەڵەبجەی ئەکات زۆر بەداخەوە بڕوا بکە ئەم ڤایرۆسە خەریکە ڕوو لە ئەوروپا شکاتن شوشوخان ئەوە یعنی بەڕاستی شۆک ئەم گرێت زۆرم پێسەیرە یعنی کەسێک لێرە بچێتە ئەوروپا لەوێ هەموو مافێکی بۆ فەراهەم بکرێ مناڵەکانی موچەوە بگرن بۆ خۆیان هەرچی ئازادیەتیاندایە بەرجەستەیە هەرچی مەبەستیان بێ ئەیکەن و لەسەر ئەو هەڕەشە بکەن بڵێ ئێمە بۆ خۆم بینیم دەڵێ من هەر کاتێ بگەمە مەریوان هەڵەبجەی یان بگەم بە دکتۆر پشتیوان سەری لە لاشە جێ ئەکەمەوە سەیری ئەو ئەدەب و ئەخلاق و ئەتەکێتەکە طبعا لەڕێی ئەو ئاینە نە ئەتەکێتی قسەکردنیانەیە نە ئەتەکێتی سلووچیانەیە نە ئەتەکێتی دانیشتنیانیان لە ڕووی ئەوانە بەڕاستی زەرورە بچن کتابێکێ بە ناوی ئەتەکێت بخوێنەوە چونکە ئەتەکێت بریتێ لە هەستان لە دانیشتن لە ئەخلاق لە تربیەت لە ڕۆیشتن لە نان خواردن لە شۆفێری لێخوڕین لە جگەدە چێژان لە سلووچی قسەکردن بەرامبەر کەسی بەرامبەر زەرورە هەرچی مسلمانە بچی کتابێکی ئەتەکێت بخوێنێتەوە ئەمن لەو دڵنیا دەبم لەوانەیە تۆزە گۆڕانکاریان بەسەر مێشکا بێ ئافرەتمان هەیە لە کوردستان باوەڕ کە شوشوخان سواری پاس ئەبێ شەرمەکە بڵێ دابەزین هەیە کەلتورەکەمان چی لێ کردووە ئافرەت ناقص عەقڵە ئەبێ شەرم ئەکە بڵێ دابەزین هەیە لەناو پاسە باش ئێمە ئافرەت وای لێبێ ئەوەندە سوک و سەلیم بکرێت لەگەڵ ڕێزم لای من زۆر پیرۆزە ئافرەت چونکە ئێمە کە لە داوێنی ئافرەتە چاومان بە دڵنیا هەلێنەوە ئافرەتە ئێمەی دروست کردووە لای من نا بەڵام لای مسلمانان وایە ئافرەتدان ناتوانانی دابەزی باوەڕم پێ بکە دوو ڕۆژ بەد لە ئێستا دوو ڕۆژ سێ ڕۆژ بەد لە ئێستا دایکم برد بۆ عیادە نەخۆش بوو شوشوخان بە ئەوە مەسەلەیەکی بەسیط کە بەسەر خۆمە هاتووە طبعا کە بردم طبعا عیادەکانی ئێرە وەکو سوید نییە دکتۆر بدبینی و بۆ خۆی بێتە ماڵەت یان لە دواتا بنێری دەبێ بچی سەدە بگری مەلای ئێوارە بانجیدا بینیم هەمووی قەسپیان دەرێ ناو قەسپیان خات ئەمیش وتم بۆ چیەوە وتیان بە ڕۆژینە بۆ وتم ڕەمەزانە وتیان بۆ بابە جوولەکەی وتم بۆ کاک بەو جوولەکە مەدایە گیان ئافرەتێکی بەتەمەن بوو وتی تۆ نەتزانی وە لە قورئانە هاتووە دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژووبی زۆر پیرۆزە وتم دایە گیان چێ ئەو شتەی بە تۆ وتوە دووشەمان و پێنجشەمان پیرۆزە وتی بابا کاکە تۆ پێچێ زۆر مەلعون بی باوەڕم پێ بکە ئەوە قسەی بوو یعنی ئافرەتێک کە نەخوێندەوار بوو هیچی نەدەزانی دەیوت لە قورئانە هاتێ دووشەم و پێنجشەمان دەبێ بە ڕۆژوو بێ زۆر زۆر زەرورە بە ڕۆژوو بێ ئەم جوتم دایە گیان ئەوەی تۆ ئەری ئەوە لە کەلتوری عەرەبەوە بۆ مەناتوە ئەسڵەن ڕەمەزان هەر زەرور نییە بە ڕۆژوو بی وتی نا کاکە بڕۆ لام دامەنیشە باوەڕم پێ بکە چوار کورسی لە دوای من دانیشت وتی تۆ مەلعونی بۆتنیا لای ئێمە دابنیشی لەگەر ئەو پەڕی ڕێز و خۆشەویستیم بۆ تۆ شوشوخان هیوادارم نمونەی ئافرەتی وەک تۆمان زۆر بێ ئەگەر بتوانی یاخی تافگە وەرگری یاخی تافگە خزمی خۆمە یان دادەنیشتیمان وەرگری یاخۆن ئەگە بتوانی تەلار پەروەر بگری ئەوانە هەموو خزمی نزیکی منن حرمەت و ڕێزم هەیە بۆ هەمووتان چاوی یەکەیە کە خوشک بدە ئەتایستەکان ماچەکەم ئەو پەڕ و ڕێز و حرمەتم قبول بفەرمون لای منەوە شەوێکی شاد زۆر سپاس دەکەم عەزیزی سپاس بۆ شەجانەکانت زۆر سپاس بۆ یاخی دێرین خان بەخێر هاتی شەهلا خان بەخێر هاتی سەرچاوەکانی من هیوادارم خانمانیش بتوانن بەشدار بن ئەوانیش وشەی خۆیان بڵێن بیر و ڕای خۆیان دەربڕن ئازاد بن زۆر سپاس بۆ هاوڕێیەک یان یەکێکی ناو لایڤەکە نازانم بەڕاستی ناوەکەیم بینەمە وتی عەلی مەردانیش
ڕاستە ڕوحی شاد بێ گۆڕەکەی پڕ بێ لە نور من زۆر حەزم لە دەنگەتی یاخی خان من دیسان کامێرم بۆ ناردی بەڕێزم سەرچاو هاتی بەڕێزم ئەم بەڕاستی چێ وەربگرم نازان بۆچی کامێرەکان بڕۆنە دەرەوە وەرنەوە ناوەکو وتم لە ئەکاونتی کەسێکی ترۆ کە پێجێک کە ئەم لایڤی بڵاو کردوەوە لەوێەوە ئەتوانن بێنە ناوە دووبارە بێنەوە ژوورەوە ئەو کاتە پێم وایە کامێرەکەتان باشە بێ کەیتر ئێوێ ئێستا بڵێ ببوورە بهێنمە سەر لایڤ دووبارە سڵاو بەخێر هاتی تۆ زۆر سپاس چەند داعشێکی تایە دێرین خان لەسەر کولتوری دوو وڵاتی جیاواز تۆ بەزمی ئەوەی کە هاوسەرەکەش کولتورێکی تری هەیە ئەو دوو کولتورا بێتەوە بەڵێ فەرموو ببوورە من داوای دوو خوڵەک بکرد دڵیا بە دوو خوڵەکە زیات بەکارنیانم ئەو ڕیڤان ئەڵێ کولتور باشە ئەگەر تۆ داعش نیت تا سا جارێ لە جارە توتە بەیانیت باش ئەم کاتت باش ئێوارت باش لە سەلام عەلەیکوم زیاتر ئەگەر تۆمە گۆڕینی کولتور نەبێت ئەمە چییە؟ ئەی ئەم سەلام عەلەیکومە عەرەبیە من هەرگیز ناڵێم سەلام عەلەیکوم ببوورە من مەبەستم جەنابێ مەبەستم و داعشانەیە کە لایڤەکەیان کە پێشان ئەڵێ داعش پێیان ناخۆشە چکە خۆیان حەقەتی دینەکان نازان چییە نازان کە داعش ئەسڵی دینەکەیانە من بەس ئەو دووشتم هەبوو داوای لێ بودەکەم شەوێکی شاد کاتێکی خۆش کاتێکی خۆش بۆ تۆ بەس ئەو داعشانە دەرکەت کار لێ یەکەم چکە میان داعشن داعشش من ئەمەوێ ئەوانش سەیری پرۆفایلی هەمیانم کرد هەمیان دیارەکە چی سەیری پرۆفایلی ئیدریس ئەحمەدیشم کرد و بەڵێ بۆیە لایڤی ئەوڵ ئاڤار ئەحمەدیشم کرد و ئەو ڕێبار ئۆس پونکت جەلالیشم کرد و ئەم ڕێڤانەشم کرد هەمیان داعشن بڕۆسی پرۆفایلەکەیان بکە کاڵم داعش یعنی ئیسلام و داعشیش جیاوازێکی نییە کاتێکی خۆشە و شاد سەرچاو سپاس بۆ بەشداربوونت نەخێر من حەز ئەەکەم بمێنەوە لەگەڵمانە من ئەمەوێت فێر بن دووشە لە ئێمەوە فێر بن گەرچی من زۆر خۆم بە بچووکی ئێوە داانم کە من بتوانم بەڵام ئێوە لە منەوە فێر بن بەڵام داوای لێبورد ناکەم ئەگەر من واش بڵام هاتون ئەو کاتەی تۆ هەموو هاوڕێیان باش ئەم کاتەی تۆش باش بەڕێزم بەخێر هاتی سەرچاوی من زۆر سپاس خاتون شوشا خاتی شوشا بەڕاستی بابەتێکی جوانت هەڵبژاردووە دەستت خۆش بێ دەربارەی کەلتوری کوردی بەڕاستی کەلتوری کوردی کەلتورێکی شێواوە تا سەر ئێستان شێواوە چونکە تێکەڵ بە کەلتوری عەرەبی ئیسلامی بووە ئەمیش بۆ خۆی لەناو کەلتورە ڕەسەنی کوردیا جێی نابێتەوە بەڕاست ئێستا کۆمەڵە شتی جوانمان هەیە ئەمانە زۆر دوورن لە کەلتوری عەرەبی و ئیسلامیەوە ئەمانە هیچ پەیوەندی هەندێک شتی جوانمان هەیە تۆ ببینە ئێستا لەناو کەلتوری ئێمەیە لە بەڵێن لە کوردستانە خانمێک ئەگەر بە هەر شێوازێک جلێکی چاک و پۆشتەی کردوێتە بەر بەڵام ئەوان هەر بەڕووتی ئەیبینن بە مێشتێکی بەڕووتی ئەبینن بەڵام ئەبینی خاتوونێک بە ئاوازی خۆی بە کەیفی خۆی جلوبەرگێکی پۆشتووە لەم وڵاتە ئەوروپیانەیە زۆر ئازادانە ئەسوڕێتەوە و زۆر ببێت ترسانە ئەسوڕێتەوە چونکە ئێمە کەلتورەکەمان کەلتوری ئیسلامێ بە هیچ شێوەیەک
ئازاد نییە خانم خاتون هیچ ئازاد نییە لە کۆمەلگاکی ئێمەیە بەڕاستی ڕاستە زۆر ڕاستە لەگەڵتان لەوە دایک و نەنکی کام لە ئێمە بە ئارەزوی خۆی زەواجی کردووە بەڵام من یەک هەر لە پشتی پەردەوە مارە کراوە ڕاستە بەس من یەک شت حەزەکەم پێ بڵێم ئەمەوێت تێ بگەم چکە زۆر کات ئەمدا ئەنیشم ئەمەوێ لە ڕووی بیر و ڕوانگەی خۆمەوانێ لێی بڕوانم کاتێ ئێمە لە دایک ئەبین لە بەڕووتی لە دایک ئەبین و لە لاشەی دایکێکەوە ئەبین کە ڕووتە و لە کاتێکی شاکە ئەمرین هەر بە هەمان شێوە ڕووتی ئەچینەوە ناو ئەو خاکە ئیتر ینی من تێناگەم لەمە فەلسفەی ئەمە چییە ئەگەر تۆ خانمێک بینی تۆزە جلەکانی کورت بێ یاخوش بڵێن بە شێوازێکی ئەوروپی بێ یاخود ئەوەکو ئەوی تۆوتێ هەمووشی داپۆشراو بێ یعنی ئەوان قسەی خۆیان هەر ئەکەن لێدوانی خۆیان هەراڵێن یعنی هوەری ئەمە لەکوایە من ئەمێ بەڕاستی تێبگەم هوەری ئەمە چونکە نێرینەکان قەدەغە کراون لەم ڕەگەزی بەرامبەر شتێکی سادە نییە بۆ ڕەگەزی بەرامبەر با بڵێن نێر بۆ مێ یاخود مێ بۆ نێر شتێکی سادە نییە شتێکە ینی پێویستە بۆ ڕەگەزی بەرامبەر پێویستە جا لەناو کەلتوری ئیسلامیە چونکە شتەکان داپۆشراون هێندە قەدەغە کراون لە یەکتری هێندەی زیاتر تامەزروی یەکتری ئەبن بۆیە بەو شێوازە چی نێرینە یاخود چی مێرینە بە هەر شێوازێک لە شوێنێک لە لەشیان دیار بێ ئەوە بەهینی شریعەتی ئیسلامیەکە عورەتە و نازانم چیەم شتانە ئەنجا زیاتر تامەزروی ئەنجا ئەگەر هات و داپۆشراوش بێ لە هەمان کاتە ئەوان بە چاوی ناپۆشراوی ئەیبینن ڕووتە بە هیچ شێواز نایبینن کە شتێک داپۆشرا ئەوان بە عقلێتێک تۆ خانمێک بپێچەوە بە بەتانیەک بڕوات بێ ئێستا گەنج هەیە لەو وڵاتی ئێمەیە بەڕووتی بێنێ لە ناو بەتانیەک ڕادێ بەڕووتی بینی ئەڵێ ئەمە لە ژێرەوە ئەوها لە مێشکی خۆیان وا وەسفی ئەکا چونکە هێندە تامەزرۆیەتی جا بۆیە لە ناو کەلتوری ترا لە بڵێن کەلتوری ئەوروپیا شتەکان مرۆڤ ئازادە شوێنەکان زۆرن بۆ گۆڕینەوەی حەز و ئارەزۆکان یعنی ئازادی وای کردووە کە خەڵک هێندە برسی نەبێ ئەمە هەردوو ڕەگەز ئێستا لە کۆمەلگاکەی ئێمەیە هەردوو ڕەگەز برسیە تامەزرۆی یەکترین قەدەغە کراون لە یەکتری نابینن ئەمە وای کردووە زیاتر بۆیە کەلتورەکەمان بۆیە شێواوە کەلتوری کوردی ئێستا بە تەواوەتی شێواوە بەڕاست زۆر سپاس بۆ بەشداربوونت ئەزیزم سپاس بۆ تۆ دەستخۆش سپاس بۆ دەرفەتە زۆر سپاس بەڕێزم من هیوادارم کاتێکی خۆش بۆ تۆش بەڕێزم لە لای خۆتەوە دای خەرەوانە بەڵێ بزانم ئێستا بتوانم وەرت گرمەوە لە لای من کامێرەت هەیە تاڤگە خان لای من کامێرەت هەیە و بۆ شت ئەنێرم نازانم کە تۆ ناتوانی وەری بگری دیارە ئەبێ لەسەر باری درێژی داینەی کامێرەکە بەڵێ تاڤگە خان بۆم ناردووە ئەمە چەندەمین جارمە بۆی بنێرم بەڵام نازانم کێشەی چییە وەرناگیرە ڕیڤان دووبارە وەرم گرت ئەبێ چاوەڕێکی تا وەرتەگرم چاوەڕێکە بەڕێزم ئەبێ وەرە بگرمەوە سەرە و نەهاتوە هێشتا هەموو شتێک بەسەرە نییە
هاوڕێ عەلی تۆ داوا ئەەکەیت و بە ڕەسمی مەلایەکەوە هاتوویتە سەر شاشەکەی من وەڵڵاهی بۆ وەڵڵاهی تۆ باوەڕت پێیەتی من بۆم ناردووی چەندین جارە بۆم ناردووی دەوەری گرە جام بەرەوە چوو لێ بکەم وەری ناگری نازانم بۆ قسە ناکەی سڵاوتان لێبێ هاوڕێیان بەخێر هاتن سەر چاوەکانی من ڕیڤان چیت ئەتەوێ بیتە سەر دینەکەی من وە کامێرەم بۆ نادیتەوە هیوادارم موشەی ناشیاو بەکار نهێنێ ئەو کامێرە دەدەیدە ئەو کامێرەش بخەرە سەرخۆ واز لەوە بێنە هەرج لەم هەر لە بەرنیە تێبگە واز لەوە بێنە بەتەنها لە ماڵەوە گوێ بگرە گوێ بگرە خوشکی خۆم لە گوێ بگرە با قسە بکەم خوشکبران لە خوشکبران زیاتر تۆ چایم نەستێکیش پێم وتبێ خەزاڵەت مندا لێ وردنەکەم باشە بوار بە با قسە بکەم باشە جوابی ئەم هاوڕێی پێش خۆمە دەمەوە زۆر بە کورتی زۆر بە کورتی بڕوا کە تەشیر ناکەم خوشکی من تەشیر ناکەم نەسوکاتیشەکەم دڵنیابە باشە یەکەم شت دەڵێ ڕۆیشتومەتە پرۆفایلی ڕێڤان نازانم چی و چی هەموو هاوڕێیانی بێدینیش هەموویان منەناسم کەسێکی زانستیمە هەرچیەک ئەیڵێ ناقەشەی لەگەڵەکەم با لە ئێستاوە منەتی نەبێ لەو چیرکەوە تا 1000 ساڵی تر بابێ بتوانێت ڕوبەڕوو قسە لەگەڵم کەەوە بۆ هاوڕێ باشە با ئەوە وازی لێبێ چیتش ناڵێ با بڵێ داعشی چێشەم لێ بابێ پێم سەلمێنێ ئەمە تۆنیت بەڵێ 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 خۆم باسی دینەکەی بەڕێزم جا لەسەرەوە مەدوێ مشتەکان با باز لەوە بێنەوە هاوڕێ بابێ مناقەشە لەگەڵم بکە با باسی کلتورەکەی خۆمان بکەین باشە وەڵە فەرموو زۆر باشەوەی سەرەتا هاوڕێ جان دووشی لێک جیاکەینەوە دین و کلتور و یاسا باشە بام سێشتانە لێک جیا بکەینەوە چونکە ئێمە کاتێک ئەگەر یەک بۆ شای بچووکم پێبە فەرموو ئەو سێ خاڵی مشتەرەکەن یعنی هەر سێکیان پەیوەندیان بەیەکەوە هەیە وەکو هاوکێشەیەکی کیمیایی وایە تێگەی وەکو بڵێ چۆن ئەڵێ گوێ بگرە هاوکێشەیەکی کیمیایی ئاو چۆن دروستە بێ کە ئەڵێ H2+O2 بڵێن ئۆزائیدەکە و ئەوانە کە ئەبێتە بە H2O تێگەیشتی دینەکە یاساکە ڕێک ئەبێ بە کولتورەکەی تۆ بەڕێزم پێم وایە زۆر ئاشکرایە ڕوونکردنەوەکەی باشە با دەست خۆش بێت تێگەم بڵانەوە لە هەموو شوێنێکا جێبەجێ ناکە ئێستا من پێ دەڵێم بۆ ئێستا ئێمە کەمێژوی خۆمان بجێڕینەوە بۆ باسی کللتوری خۆمان بکەین باسی 5000 ساڵ بەر لێ ئێستا بکەین دەوڵەتی میدیەکان کە ئێمە بە سەرچاوی خۆمان هێزانین و هیچ کەسێکین کاری لەوە ناکات کەسێ بڵێ من زەردەشتیم مسوڵێک حەرەبم یان فارسم یان بێزەنتیم ئەوانە ئەوە درۆوەکە و ئەمە جاشێکی شتێک زیاترینێ ئێمە ئەبێ بڵێن میدین هیچ مەجالی تیانە باسی کللتوری ئەو سەردەمەی خۆمان بکەین ئەو سەردەمە ئێمە چۆن بووین چونکە لە دوای ئەوە کە ئێمە ئەزانین کەوتۆتە سەر بەردەستی هەروەها سلجوقیەکانە کەوتۆتە بەردەستی ئەوانەی کە ئێستا کە پۆزی ئازادی و فەلسەفە لەسەر ئێمە لێ ئەدەن باو باپیری ئەوروپیەکانن کە دەوڵەتی مار لەسەر دەستی ئەوانە لە ناوچووە کە هینە بێخنیەکانن کە ئەمانە ئەگەڕێنەوە بۆ چەند سەدەیەک بەر لە ئێستا ئەمانەی کە ئەوروپا ئێستا بە میراتگیری خۆیان نەزانین با ئێمە باسی ئەو سەردەمە بکەین چێ کللتوری ئێمەی هەڵوەشان بەجددی خوشکی من با ئێمە باسی ئەو سەردەمە بکەین ئێمە باسی ئیسلام نەکەین 12 سەدە دوای ئەوەی کە ئەوروپیەکان و باو باپیری ئەوروپی ئەمریکیەکانی ئێستا کە سلجوقیەکان ئێمە لە نابردووە با ئێمە قسە لەسەر ئەو کات بکەین با 12 سەدە دواتر باس نەکەین ئێمە کورد لە 5000 ساڵەوە تا ئەمڕۆ کەشی لەگەڵ بێ بۆتە داردەستی نێوان هێزەی ئەولاولایەکان نێوان دەوڵەتەکانی بێزەنتی و ساسانی و عەرەب و فارس و نازانم چی ئێمە بگەڕینەوە بنچینە تۆ کاتە خانوێگەکەی هەر بەجددی ئەبێ گەڕێیتەوە بنچینەکەی لە چیەوە دروستە بێ بەڵێ لە چیمەنتۆ دروستە بێ بەڵێ ئەمە لەمە دروستە بێ کەواتە ئێمە با باسی سەقفەکە نەکەین خراپە باسی ژێرەوە بکەین چۆن خراپ دروستمان کردووە ئێمە با لەسەرەوە بدوێین چی وای لە ئێمە کرد تا ئێستا تۆ ڕۆژێک لە ڕۆژان وتوتە نەفرەت بێ لە سەلجوقیەکانی وایان لە ئێمە کرد نەفرەت بێ لە ئەسکەندەری مەکدۆنی ئێمە ئاوای لێ کرد تا ئێستا ڕۆژ تۆ وتوتە نەفرەت بێ لە ئەشکانیەکان وایان لە ئێمە کرد دەوڵەتە بنەماڵیەکان وایان لە ئێمە کرد بێزەنتی و ساسانی وایان لە ئێمە کرد تا ئێستا تۆ ئەمە دوو توەر بەجددی
بەڵێ من ئەیلێم هەموو شتێک نایڵێ خوشکی من ئێستا بەڕێزم ڕێم پێ بە ئەزانی بۆچی من ئەیلێم بەڵام من ئێستا باسی ئەو سەردەمە کۆنە ناکەم ئێستا ئێمە لە سەدەی 21 بەڕێزم یعنی ئێمە هەر هاتوین بەرەو دواوە بەرەو پێشەوە هەنگاومان نەناوە خەتای ئیسلامە بەڵێ دەی من پێ دەڵم لە کوردستان ئیسلام دەمەتر لە مزگەوتەکان بەولاوە دەسەڵاتی نییە بەڕێزم 6,000 7,000 دادجان ئەگەر 6,000 مزگەوتە بێ بم بەیانێشەوە ئەگەر نوێژی جێژن و دوێنێ ئەمانە نوێژی جێژن کراوە بە هەمویانە حساب کە لە مزگەوتەکە کابرایەتە دەرەوە بینی نامێنێت چی وتراوە و چینە وتراوە و چینە و ئەڕواتەوە سەر ئەم فعل و ئەم میشەی خۆی ئەیکا ئەمە واقعەیەکەوتنەوەی بەڵام ئێمە با باسی کۆمەڵە کەسێنەکەی تون ڕەون کۆمەڵە ئاجێ بەجێکەن منیش هاوڕاتە کە هەر شتێک ئەکرێ کە بە سیاسی بکرێت بە نمونە ئێستا هاوڕێک باسی ئەردۆگانی کرد کاکە ئێمە بە شەریعەت و سیاست لێک جیاکەینەوە کاتی تۆ باسی فەندەمنتاڵیزمیەکەی ئەمە تۆ ئەبێ بگەڕێیتەوە کوێ ئەبێ بگەڕێیتەوە ئەم سەرچاوەیە چێ بەکاری هێنێ سایەکێک دوور نەڕۆین لەوانە کاکە ئەرستۆ سوقرات ئەمانە کە باسی بە سیاستکردنی شتێکەکەن کە خۆیان لە سەفرە خودای خۆیان ڕاهاتوون وەکو زیوس و ئەمانە خۆشارەزای لەوە لێ هەبێ خۆیان باسی سیاستەکەن دوو حکمەتی بۆ دانن ئەڵێ یان دەستەواژەی بەکاری هێنێ یان بەرژەوەندی دەستەواژەیەکە یعنی حکەمکردن بە باشە بەرژەوەندیەکە ئەوەیە یعنی خۆم بۆ خۆمی تۆشە خۆم لە سەفاز دەکەم بەجددی ئێمە فەندەمنتاڵیزمەکان بە ئەو خۆی بەکاربێن ئێمە سیاسەکان جیاکەینەوە چێس بە سیاست دەکات چێ بە سیاست ناکات بەرگری لە ئیسلام ناکەم بەرگری لە هیچ شتێک ناکەم بەڵام تۆ ئەڵێ با ئێمە وا بکەین پێشکەوین باشە خوشکی من پێشەکەوین بەڵام پێشکەوتن لەسەر ئەساسی کامیانە سەر ئەساسی میرنشینەکان ئەگە بناغێکیان بۆ ئێمە دانەنا یان لەسەر ئەساسی ئەوەی کە ئێمە هەر بە کۆی لێی هاتووین لەچوو ئێمە دەست بە چاکە کار بکەین لەسەر هەردوو بناغەکە هاتووە تۆ کۆی لە کراوی تۆ وڵاتەکەت دابشکراوە تۆ کوردستانت هەبووە من هەمووی ئەزانم من مێژووی من خۆم جۆغرافیام تەواو کردووە کەواتە ئەبێت لە ڕووی مێژووکەشەوە زۆر باش ئەوەش پەیوەندی هەبوو بێ بە جۆغرافیەوە کە خوێندراوە بەڵام بەڕێزم ئێمە ئێستا باسی ئیتر کۆیلەتی ناکەین ئێمە لە ناو خۆمانە تەبانین ئێمە کولتورەکەی خۆمانمان پێسەقەتە ئێمە خانمانمان هەیە بەجلە جوانەکانی من ئەڵێ کە کولتورە ئەڵە شەڕواڵە پێ بەڕێزم بۆ تۆ بۆ بێگانەیەک ئەشکێنێ ئێمە خۆمان لە ناویەکە تەبانین بەڕێزم ئیتر چی لە بێگان ئێمە چی لە بێگان من لە تۆ ئەگەم بڕوات بێ خۆمانشکێن ئەگەر نا بڕوات بێ نەدین ئیشی بە ئێمە ماوە تەنها دەوروبەرەکانە سیاسەتی دەوروبەرە ئەوانی چیاوە ئەگەڕێتەوە سەرەوەی ئێمە یاگرتوو بێت بە بڕواکە پەیوەندی بەدینەوە کاکە ئێمە کۆمەڵە کەسێکمان لە سەدەسەڵاتە لە کوردستانی باشوور هەر بە ناوی مەلایەتی و حکومەتەکە کاکە هێدە فەرمووەمە لە چیا دەرێنێ ڕێزم بۆ تۆ ئەم کەرە لەم خۆڵە لەکوێ دەرەهێنی ئێمە بابین لە ناو خۆمان یاگرتوبین بڕوات بێ یعنی کێشەی من تۆ ئەو 7,000 مزگەوتەیە کێشەی من تۆ مەلاکانی داعشە نەخێر با 5,000 با 20,000 داعشە بێ لە کوردستان ئەی 3 میلیۆنەکەی تر چیەکە دەی بەڕێزم 3 میلیۆنەکەی تر یەکترتوو بێ با 3 میلیۆنەکەی تر ژیانی خۆش بۆ یەکتر دابینکە بەڕێزم ئیجتیماعی سیاسی لە بیرەمێنێ بەڕێزم دەی کەواتە تۆ هاتیتەوە سەر خاڵەکەی من کە لە پشت ئەو یاسایەوە دینێکەیە بە ناوی دینی ئیسلامەوە دینە گوێ بگرە با شتێکی بۆ بڵێم کاتێ قات هەمماکەیەک دەخات بەرگری لە هیچیان ناکەم ئەگەر زان بەرگری لە ئیسلامەکەم قسە بکە بۆ نمونە ئەگە بە ناوی کیسرای ساسانیەکان کیسراتی پاشایەکان خواتیانەکتیان گودەماری خواتیمانتیایە بە کوردیانەوت ئێوە پلەدون لە بەرەوەی فارس نەبوو بەڵام لەگەڵەوە ئایانوت ئەبێ فارس بن ئەو باشە کاتێ بەزەتی کورد لەناوە بێزەتیەکان و لەنێوە فارسەکانە دابەشکرا بوو دوایین شوێنەکە ئەمێنێتەوە مەنتیقەی جەلەولاوسنەیە ئەمە لەوێشە ئەو بەشەی کەوتۆتە زەردەستی ساسانیەکان و بێزەنتینیەکان بە کەیف خۆیان کردویانە خۆیان و ئەبێ یعنی لەو ڕەگەزە بن بەڵام بە وجدانەوە قسە ئەەکەم ئیسلام هاتووە بڵێ بمن حرە بم یان وتوێتی بە موسڵمان بەر بە کورتی وتوێتی بە حرە بەس ئەوە نەتخوا وەڵام بەرەوە بەڕێزم زمانێک گوێ بگرێ دادەجان ئێستا ئەزانی چۆن ئێستا ئێمە سەرکەلتووە باشە بەر بە کوردی وت لە قورئانە لە حەدیثە لە فتوایە لە هەچیا هەیە بڵێ بۆستە من ڕێم پێیای تۆ قسە بکەی دەبا منیش قسە بکانی خۆم بکەم بڵێ تۆ هەر ئێستا هاتیتە سەر لایڤەکە بڵێن لایڤی پێشوش وتە سەلام عەلەیکوم ئەی ئەمە لەکوێ هێناوەتە بەڕێزم
لەکوێ هێناوتە قورآانەکەت قورآانەکەت لەگەڵەکەم مسلمانن بڕواکە لە ماڵیشەوە قورآانەکەت بە بە هەموو عەرەبیە تەمەنە موشی کەواتە سەلام ئەڵێ عەلەیکم بەکارنێناوە قورآانەکەت عەرەبیە بەتەعەداوە پێ دەڵم لایڤەکەمەوە بە هەموو تەمەنم بە حەسی کەسنم و سەلام عەلەیکم ئەگە بۆ سوحبەت نەبوت پێ باشە لایڤەکەم ماوە من ئەڵێم تۆ کە من وتم تۆ کەواتە بە کۆی گشتی قسە ئەەکەم یعنی تۆ بە کەسی بەرامبەرم ئەڵێم زۆربەی مسلمانەکان کێنە سەر لایڤەکان ئەڵێن سەلام عەلەیکم بابە تۆ لەناو لایڤێکای خۆ لەناو مزگەوتانی بەمنەڵی سەلام عەلەیکم ئێستاوە لە بەردەمیشتە ڕیڤان قسەکە لایڤەکەشمەوە ئەگەر من بەکە هەنێ وشە هەیە تۆش بەکاریێنی هاتوتە ناو زمانەکەمانەوە کوردیە فارسی هەر شتێکە ناچاری بەکاری بێنی خۆش دەزانی کۆمەڵە وشەیەکی ستاندارە زمانمان وا ڕاهاتوو یان بە عەرەبی بڵین یا بە فارسی یان بە هەر زمانێکی تر بە من خۆم خەڵکی ڕانیەم ناچارم زۆر جا وشەی فارسی بەکارهێنم یعنی تێکەڵی کلتورەکەم بۆ زۆر هەوڵەیەم بە هەموو شێوەیەک وشەی بێگانە بەکار نەهێنم زۆر دوور نەڕۆین تۆ باسی حەلی مەردانیان کە وت ڕۆحی شاد بە گۆڕەکەی پڕ بێ لە نور خۆزانم تۆ نەبڕوات بە ڕۆحێ نەبڕوات بە نووری ناو گۆڕەیە بەڵام ڕۆحەکەی نامێنێ بەڕێزم ئێشاد ئێپی ئەڵێ شاد بێ کەواتە ڕۆحی شاد بێ جۆگرە کە ئەڵێ بۆستە با بە شێوەیەکی جوان کوردەوارانە هەیە ئەوەی تەفسیرێکی بڕواکە دادەجان لە تەفسیری تەنها دینەکانە قسە لەسەر بەڕێزم من بەپێی بیر و بۆچوونی خۆم بۆ تڕون ئەەکەم و زۆر بە کوردەوارانەش بۆ دەڵێم کە ئەڵێم ڕۆحی شاد بێ یعنی گیانی شاد وایە مەبەست لەوەیە ئەو گیانەی شاد وایە کە ئێستا ئەسڵەن لە کوردیا وشەی ڕەوانمان هەیە بەرامبەر گیان و ڕۆح گیانەکە ڕۆحیانی گیان ڕۆحیانی گیان باشە تۆ لە کوردیە نەخێت تۆ بۆ ڕۆح وشەی ڕەوان بەکارە هێندی ڕەوانی باواز لەوە بێنین من نیو تەمەەن تۆ بۆ نێ بەڵ ئەڵێ بەمنێ ئەڵە و مناڵی 37 ساڵ تەمەنمە نیوەی تەمەنم لەنەوە ئەو شتانەیە بوو باواز لەوە بێنین بەڵام بینەوە سەر ئەسلی مەسەلەکە من پێ دەڵێم بڕوات بێ لە ئیسلامە بەرگری لێ ناکەم من پێش هەموو شتێک کوردم پێش ئەوەی دیندار بم کوردم تێم بگە باشە تۆ ناڵی کوردم دیانەتی نییە کورد دیانەتی نییە منیش پێ دەڵێم کورد لەبەرەوەی ئێمە سەرچاوی مێژوویمان نییە تاریخی مێژوو بگرە هەر لە پلۆتاریەکانەوە کە باسی ئەو ئیسکلۆپیدیانێک کە باسیەکە ئەڵێ لەو کاتەوەی کە مرۆڤ هەیە مرۆڤ لەو چرکیە مرۆڤ دروست بۆ پەرستنی کردووە هەر نەبێت لەو تیمساحە پەرستوێتی ئەگەر لێ ترساوە یعنی شتێکی هەڵەیە تۆ بڵێ کلتور و دابوونەریتی بێدینی هەبووە ئەگە بەردێکی پەرست بێ پەرستوێت شتی وهانیە لە تاریخ و لە فلۆتار شتی وانە دادەنجات بەڵام ئێمە کە مێژوومان شێوێنراوە بەڵام ئێمە کە لە ڕووجوگرافی و نازانی کوێ سنووری ئێمە بۆچی پەرستا لەو ناوچەیە ئەو شتێکترە بەڵام لە تاریخا ئەڵێ مرۆڤ هەبووە ژیر نەبووە مرۆڤ ببێنان بەبێ ژیری ژیاوە بەبێ کلتور و دابوونەری ژیاوە بەڵام بەبێ پەرستن نەژیاوە کۆنترین نمونەشیان یابانیەکانن کە بۆ 1000 ساڵ ئەگەڕێتەوە بۆ ئێستا ئەمان دیندار بوون سیان پەرست و ئەو پردەی خاڵی خۆیان دروستیان کردو لە نێوان خۆیان و ئاسما و دویانە کاتی خۆی پردی هەبوو لەنێو ئێمە و ئاسمان بۆی خراپی ئێمەوە بچراوە ئەم پردە نەماوە ئەو کاتە دین پەرستش هەبووە تۆ ناکەی لەسەر کورد بەبێ دین بوون حسابێکی ئەسڵەن مێژوو بێدین بوون کاکە 530 ساڵ پێش ئیزای نەگەڕێتەوە کە لەسەر دەمی لە ئینسکلۆپیدیا لە هەر شوێکە ئەگەڕی لە یۆنانیەکان و لە سومخای و هینە هیندەکانەوە بێدینێ سەری هەڵداوە ئەسڵەن بێدین بوون هەر نەبووە یعنی ئێمە کە بگەڕینەوە 5000 ساڵ تەمەنێک کە محەممەدانی ئێستا پایتەختی دەوڵەتی ئێمە بۆ بەڵام سنوورەکانمان لێوم بووە و یان بۆهۆی فۆسلەوە بەهۆی بەردبوونەوە ناتوانانی شوێنەکان دۆزینەوە شتێکی ترە ئێمە مێژومان شێوێنرابێ هیوادارم ئەو هەڵێ نەکەین بڵێن کورد بێدین بووە دینێکی هەبووە من پێتەڵێم باوەڕمان بە گردون بووە بە خۆر بە ڕووناکی بە دادەجان تۆ ئەتوانی سەر بەڕێزم پێم وایە بەر لە ئێستا زۆر خۆشحاڵم حەز ئەەکەم لە لایڤی داهاتوومە حەزەکەم بەشداربی زیاتر من و تۆ لێ دوان لەگەڵ یەکتریا بکەین باشە بەڕێزم حەزەکەم خۆشحاڵە بم داوا لێ بردن ناکەم سەر و سەرچاوم ڕێز و خۆشەویستیم بۆ تۆ ئازیزم سەرچاو دێرین خان دەستەکان بەخێر هاتی باوانم سەرچاوەکانی من ئەزیزم پێم وابوو دێرین خان پێش تۆ داوای کامێرەی کرد بزانم ئەگەر مابێت وەری بگرم
گەرما بێ دێرین خان من وەری ئەگرم ئەڵە حەزەکەم قسە بکەم ئەوە من ئێستا تۆ ئەهێنمە سەر کامێرا دوای ئەوەش دەستەکان وەرەگرم بەڕێزم ئەو خانمە نەمتوانی وەری بگرم هیوادارم بێتەوە ئێستا من بۆ تۆی ئەنێرم ئازیزی من دەستەکان من کامێرم بۆ تۆ نارد سڵاو شوش و خانم کاتەوە باش سڵاو لێبێ ئازیزی من سەر هەردوو چاوم هاتی پێم خۆش بوو بەشداری کەم جەناب لازم ببوورە ببوورە ئەمە با بێدەنگ کەمەوانی فەرموو ببوورە بەڵێ فەرموو سەبارەت بە چێ لایڤەکەتان شوش و کولتوری کورد و تێکەڵاوبوونی بە کولتوری نەتەوەیە وڵاتێکی تر و کاریگەری کولتوری عەرەب و دورگەی بیابان مەبەسمان و ئاینی ئیسلام کە کاریگەریەکی زۆر وەکو بڵێن تەواو کولتوری کوردی بە شێوەیەکی زۆر زۆر لە سایە هەشتا بڵێن داگیری کردووە و دواییش شکاندنی کولتوری خۆت بۆ کولتوری وڵاتی دووهەم فەرموو ئازیزم بەڵێ ئەمە سەرەتا لەوە دەست پێکەم کە ئاینی ئیسلام و کولتوری عەرەب کە هاتووە سەپێنراوە بەسەر کولتوری ئێمە لە زەمەنی عومەر بن خەتاب بووە کەواتە لە زەمەنی ئەو خەلیفەیە بووە کە قورئانیشیان پێ نەبووە کە هاتوون کوردستانیان داگیر کردووە کولتورێکیان هێناوە گوتویانە یاوە تا ئەتان کوژین یاوە تا بن بە ئیسلام بەڵێ شمشێریان بەکارهێناوە شمشێریان بەکارهێناوە سەلم تەسلەم تەسلیم بە ئیسلام ئەوە ئەپارێزرەی نەبی بە ئیسلام ئەوە کوژرەی ئەوە پەیامەکەیان بووە بەڵێ بێگومان دواتر چیان بۆ هێناوین هەرچی نەهامەتیە بۆیان هێناوین ئاینێکیان بۆ هێناوین ئاینی ئیسلام پڕە لە توندوتیژی پڕە لە کوشتار پڕە لە ماف زەوتکردنی ئافرەت و پێدانی بە پیاو ئەو مافانەی لە ئافرەت زەوت کراوەوە هەر هەمووی راوە بە پیاو لە ئاینی ئیسلامە باسەکەم دواتر دینێکی پڕە لە توندوتیژی و بە زۆر سەپێنراوە لەبەرەوەی لە ئاەتی قورئان ومن یبتغی غیر الئیسلامی دینا فلن یقبل منه وهو في الآخرة من الخاسرین کەواتە هەر کەسێ پەیڕەوی ئاینی ئیسلام نەکا ئەوە لێ قبول ناکرێ و لەو دنیاش ئەو لە دۆڕاوەکانە کەواتە لێرە حکمێک سەپێنرا بەسەرت کەواتە یا موسڵمانە بی یا ئەوەتە تۆ لە دۆڕاوەکانی بەڵێ زۆر ڕاستە دەم خۆشحاڵم گیان بەڕاستی وایە ینی کولتورە کوردەکەی قۆڕح کردووە هەمووی ترس و تۆقاندنە دواتر توی محکومی ئاینێکە بی پێت ئەڵێ یا ئەوەتا دەقەکانی من پەیڕەوەکە یا ئەوەتا ئەو سووتێنم كلما نضجت جلودهم بدلناهم جلودا غيرها ليذوقوا العذاب الله هەرچەندە پێستەکانیان سووتا پێستی نوێیان بۆ دروستەکەینەوە بۆی بەردەوام بن لە ئازار چەشتن بۆ ئەم هەموو توندوتیژیە بۆ بەس بۆی پەیڕەوی ئاینی ئیسلام کەی بە ترس و تۆقاندنە بە دەقەکانیش بێ و هەر کەسێک پەیڕەوی ئەوە نەکە أولئك جزاؤهم أن عليهم لعنة الله والملائكة والناس أجمعين ليرة أوي كنهامتية بو ملتي إما هاتوا لبيناو تشيا لبيناو أوي كإما ملتك بوين جردست بوين ملتك بوين خاوني خومان نبوين ملتكين برتوازين تا أمروجج خوينوار نين ئێمە مەلایەک ڕێزم هەیە بانکخوازێک و هەر کەسێک بێ دوو قسەی بە جۆرێکەکە لە مینبەری مزگەوتەکان هەموو خەڵک دوای ئەکەوێ ناچن بگەڕێن بخوێننەوە بزانن ئەو دەقە لە کوێوە هاتووە ئەو قسەی ئەو باسێکە ئەو مەتەڵە ئەو چیرۆکە وە خوڕافەیە وە ڕاستە میلەتی ئێمە میلەتێکە هەر ژێر دەست بووە و ئەو کاتەی کە ئەم دینە ژاتۆ و سەپێنراوە بەسەری هەر ئەو کاتەش هەر ژێر دەست بووە
هیوادارم میلەتەکەمان بەخۆیان بچێتەوە خوێنەوار بێ بخوێنێتەوە لێ کۆڵینەوە بکە ژیان زۆر زۆر خۆشترەکەوە ئێستا پڕە لە نەهامەتی بۆ میلەتی کورد. بەڵێ زۆر ڕاستە دەست خۆش بێ خانم گیان بەڵام من پرسیارێکم هەیە ئەی ئێمە چی بکەین کە بتوانین کاریگەری ئەو کولتورە پیسە ئەو دینە کە بەلای منەوە زۆر قێزەونە چی بکەین ئێمە کە بتوانین کولتورە جوانە کوردەکەی خۆمان وەربگرینەوانێ و جایکەینەوە لەو بەڵێ پرسیارەکە زۆر بەجێیە. بەڕای من گەڕانەوە بۆ هەرچی نەهامەتیە لە ڕێی ئاینەوە بۆمان هاتووە. ئاینیش واتە قورئان و محەممەد. هەر مرۆڤێک یەک تۆز خوێنەوار بێ بەدواداچوون بکە بۆ ئەو دەقانەی کە لە قورئانە ئێمەی مەحکوم کردووە، دەقەکانی کە بۆ محەممەد هاتووە کە چۆن سەرجەیکە لەگەڵ ژنەکانی کە ژنەکانی محەممەد سەرپێچیان کردووە، خراپەکاریان کردووە و سزایراون و یاخود ئەڵڵا هەڕەشەیان بۆ ئەنێرێ فلا تخضعن بالقول من يأتي منكن بفاحشة مبينة يضاعف لها العذاب ضعفين. کەواتە ئێمە ئەبێ بیرکەینەوە بڵێن ئەو دەقانە بۆ ئێمە نییە، بۆ محەممەد و بۆ ژنەکانێتی یا ئەیها النبی لم تحرم ما أحل الله لك. شەڕی نێوان دوو ژنی محەممەد ئەوە چ پەیوەندی بە ژیانی ئێمەوەیە؟ یاخود محەممەد حەز بکە لە ژنی کوڕەکەی خۆی دواتر بە دەقێکی ئاەت دابەزێنێ و حەڵاڵی کا بۆ خۆی بهێنێ، ئەوە چ ئەگۆڕێ لە ژیانی مرۆڤێکی کورد کە ئێستا ئەناڵێنێ بەو دەقەوە چی ئەگۆڕێ؟ تەنها بیرکردنەوەیە. یاخود دەقی تایە باسی قوڕەیشم بووەکە لإلاف قريش إلافهم رحلة الشتاء والصيف. ئەوە تبت يدا أبي لهب إذا جاء نصر الله والفتح. ئەوانە هەر پەیوەندی نەماوە بە مرۆڤی ئەم سەردەمەوە نەک کورد، هەموو مرۆڤێکی ئەم سەردەمە ئەو دەقانە هیچ لە ژیانی ناگۆڕێ. دواتر دەق هەیەڵێ کە چوونە ماڵان لە دەرگابن. ئەوانە بەڕاستی بەش بە حاڵی خۆم ئەوانە بەگاڵتە جاریە زانم ناکرێت تۆ بێی مەحکومی دەقێک بی ژیانی خۆت بچەوسێنیتەوە لە پێناو دەقێکە کە هیچ ناگۆڕێ لە ژیانە بۆ خودی خۆی سوودی نەماوە لە بەرەوەی مرۆڤانە نەماون لە ژیان. محەممەد ڕەفیقەکانی کە چوونەتە ماڵی خواردووە تەماحیان لە ژنەکانی کردووە، دەقێدا بەزیواڵێ خوار هەستن بڕۆنەوە ماڵ محەممەد ماوانە ژنەکانی ماون. ئەو دەقەت چییە من مەحکوم کا لەم زەمەنە؟ بیر نەکاتەوە بیر کاتەوە بە دوواداچوون کە ئەگاتە ئامانجەکان ئەگاتە ڕاستیەکان. ئەوە بۆ چوونی خۆمە. زۆر ڕاستە. بەڵام من یەک بۆ شای بچووکم پێ بە حەزەکەم لەگەڵمان بمێنیتەوە. ئازیزان ڕیڤان تۆ لە لایڤەکە ئێستا وشی جوانت وت بەڕێزم کۆمنتی خراپ مەکە تکایە بەڕێز تکایە گەر یا سەرکان گەر ئەتەوێ بیت لە لایڤەکە دوو وشەی جوان بڵێ ئەگەر ئەتەوێت تۆ پێناسی کولتور بکەیت من هەر لە ئەوڵۆ پێناسی کولتورم کرد وەرە بدوێ بەڵام تکایە کۆمنتی ناشرین مەکە چکە کاتی خۆتان بە کۆمنتی ناشرینەوە بەڕێمە بن. پێم وایە تەرکیزکەیتە یا فۆکوسکەیتە سەر بابەتەکە باشترێک جۆ بگری بۆی لە یەکتر فێربین. فەرموو ئازیزم فەرموو بەردەوام بە. بەڵێ ئەوە ڕاو بۆ چوونی خۆمە. ئێمە کولتورێکمان هەیە کولتوری خۆمان نییە، کولتورێکی عەرەبیە زاڵە بەسەر کولتوری خۆمان. مەبەستم ئەوە بوو ئەو کولتورە عەرەبیەش لەو دەقانەیە کە لە قورئانەوە بۆمان هاتووە کە بە زەبری شمشێر هاتووە سەپاوە بەسەر خۆمانە. کولتوری خۆمان لە سڕینەوەیە. ئێمە کولتورێکی جوانمان هەبووە، ئێمە زەردەشتی بووین، ئێمە ژن مافی خۆی هەبووە، شان بەشان پیا و
پێشکەوتنی کردووە لە کۆمەڵگا، بەڵام ناتوانین حاشای لێکەین کە ئیسلام هاتووە بۆ ئەو کوردیان کردووە بۆ مسلمان. چەندین ڕاپەڕین کراوە لە دژی ئەو کولتورە و لە دژی ئەو ئاینە کە سەپێنراوە بەسەری، لەبەرەوەی کولتورەکەی گۆڕیوە، لەبەرەوەی ڕەوتی ژیانی ئەو کۆمەلگایی گۆڕیوە، کەواتە ڕاپەڕینیان ناکرد ئەگەر وەکو خۆیان بواە، هەمان کولتورەکەی خۆیان بواە قەت ڕاپەڕینیان ناکرد. زۆر ڕاستە، ئەوە ڕاو بۆ چوونی خۆشخانگەن. سەرچاو زۆر سوپاس دەکەم، زۆر سوپاس. سەرچا دەستخۆشی لە جەنابیشتانەکەم. بەخێر هاتی سەرچاو دەستخۆش دینە بم ڕۆژ بە ڕۆژ ئەوەی کە بەناوی ئەو دینەوە لە منی کوشتووە، لە منی زەوت کردووە، بیگەرمەوە بۆ خۆم و بیگەرمە بۆ کەسانەی کە حەزەکەن جۆم لێ بگرن، واز لەو دینە بێنن. ئێستا حەزەکەم دێرین خان ئەزیزم، تۆ لە لایڤەکەی ماوی بەساقە دێرین جام، لە لای من کامێرەت نییە، کامێرم بۆ بنێرە باوەڕێ بگرم بەساقە. لە لای من کامێرە نییە دێرین خان، ئەزانی چی بکە، بڕۆ لە لای کەسێکی ترەوە کاتێکە لایڤەکەی بڵاو کردوتەوە لە پیجی ئەو کەسەوە وەرەناوانە کامێرەکەت باش ئەبێ. چاوەڕێیەکەم هەتاوەکو کامێرەکەت باشەکەی حەزەکەم وەرەگرم، چکە زۆر دەمێکە چاوەڕێی بەسەر چاو دێرین خان وەرەگرم. لەسەر چاو تاگەیەکەم کە لایف تەواو بوو. قوربانی چێ ئەبی بەڕێز؟ وەڵام من کەسم نایە ببێ بە قوربانم، خۆهین نییە، مەڕۆ بزن نییە بیکەم بە قوربانی سەری ببڕم. تو سێری ئەو وشەیە ناردێک جانەکەم. ئێستا کامێرەت هەیە وەری بگرە بەساقە. ئەم کاتێ هەموو کاتێککە باش شوشەخان سڵاو و ڕێز بۆ برادەرانی ژوورەکە. بەخێر هاتی سەر چاوان ئازیزی من. حەزم کرد باس لە باسی کولتور و دین و سیاست کرا. دەیگیانی من ئێمە لە کۆمەلگایەکە ئاژین هەتاکو ئێستا یاساکان کولتورەکە بە پێی دیانەتەڕوە. بەڵێ ئەگە تێبینێکی ئەو شەریعەتانەی کە لە شەریعەتی ئیسلامە هەیە کراوە بە دەستور و یاسای وڵاتەکەمان. چەندەها سەدە پێش ئێستا ئافرەتی ئێمە ئافرەتێکی حوڕ بووە. ئایا خەڵکی ئێمە لە مەبەستی حوڕتێکە؟ ژنەکانمان شان بەشانی پیاوان ئیشیان کردووە، شان بەشانی پیاوان دروێنەیان کردووە، کشت و کاڵیان کردووە، مەڕووماڵاتیان بەخێو کردووە، ینی هەموو کات هاوکار بوون شان بەشانی پیاو. ئەمە مافیانێکە بە ئافرەت لە بواری کارکردنە. ژنەکانمان پەچە و ینی ئەگە سێری جلی کوردی جاران کە ڕوتیەکی تیا بووە سەر و کڵاو، ینی ئەو پێش دەمێک پێش ئیسلامیش. ئێستا کورد بە بۆنەی کەڵتەکانەوە، بە بۆنەی دیانەتەکانەوە، هەر لە زەمانی خۆشیەوە نەکردتەنیا ئیسلام زۆرێک لە دینەکانی تر جوولەکە لی کوشتوین، مەسیحی لی کوشتوین، ئیسلامیش لی کوشتوین. ئەمە مێژوویەکە ئەگەڕێتەوە بۆ زۆر دەمێک پێش ئێستا. بەڵام بڵێن مەسیحەکان کە گەیشتنە چەنەها چاخ و سەدە و هەندێک شتیان نەهێشت، ئێستا وازیان هێناوە لە کوشتار. کێ ماوەتەوە؟ دینی کێ؟ کەڵتی ئیسلامی ماوەتەوانێ کە بە ئێماڵن ئەڵن بە هەرچی ئەەکەن بەس باسی ئیسلام نەکەن. بەڵام ئەگەر تو بیتەوە حەقیقەتەکەی ینی بێتەوە سەر واقع، ئێمە گیرۆدەی دەستی ئەم کەڵتەین. بەڕاستی من ناڵم ئاین پێی ئەڵم کەڵت. کەڵت چییە؟ کەسێک دێ خۆی ئەکات بە سەرۆک، کەسێکێت خۆی ئەکات بە ناردراوی خوایەک کە تا ئێستا کەس نەیبینیوە.
ئەوەی کە بڕوای بەخواشەیە ڕێزم هەیە بۆی، بەڵام ئێمە ئەڵێن ئەڵڵاینە قورئان خودا نییە. هەڵە سێ ئەڵێ من خوا قسەی لەگەڵا کردم، چۆن ئەڵێ ئەوەی پێوتم ئەوەی پێوتم ئەوەی پێوتم، یاڵن موسا چوە سەر شاخەکە لەگە خوایە قسەی کردیان. زۆرێک لەم شتانە مرۆڤە لە خەیاڵی خۆیان. هەند زۆر مرۆڤمان هەیە کە گوێ لە دەنگەکانە بێ ئەمە شیزۆفرێنیایە، هەڵستن کەڵتێک دروستەکەن، ئەڵێ من دیانەتە خوا قسەی لەگەڵا کردم، ئەمە حرامە، ئەوە حەڵاڵە، ئەوە وایە، ئەوە وایە. تۆ ئەگەر تێبینیکەی لە کۆمەلگای ئێمەیە نێرینە هەموو مافێکی هەیە، زۆر ڕاستە، لەم دنیاش و لە دنیاکەی ئەولاشیانە. دەی ئەگەر تێبینیکەی دایک و باوکەکانمان کوڕەکانیان جیاوازتر بەخێو ئەکەن لە کچەکانیان، ئەمە ئاینەکە وای لێ کردووە، ئەمە بیر و باوەڕەکە وای لێ کردووە. چۆن دیانەت پەیوەندی نییە بە کولتورەوە؟ دیانەت کاریگەری سەرەکیە لەسەر کولتور. بە کچەکەی ئەڵێ ئەوە مەکە عیبە، دانیشە عیبە، شوورەیە شەرمە، مەچۆرە دەرەوە، لە دوای 12 شەوە لە دەرەوە مەبە. بەڵام کوڕەکەی هەندێ خێزان هەن کە بە هەمان شێوە بە کوڕەکەی ئازاری کچی خەڵکمێ وامەکە وامەکە، ئەمانەت شتێکی جوانە کە تۆ ئازاری بەرامبەر نی، شتێکی جوانە فێری مناڵەکە دەکەی. بەڵام بە کچەکەی ئەڵێ نابێ وا بکەی ڕۆڵی جام بنێشتمە جوو. بیرێ شوش و خان ئەیانوت بنێشتمە جوو عیبە، هەموو شتێک عیبە. جگەرە کێشان بۆ ژن عیبە، دە زەمانی خۆی ژن جگەرەی کێشاوە، هەر لە کۆنەوە ژنان جگەرەیان کێشاوە کردیان بە عیبە. بۆ لەبەر ئەوەی مزگەوت بەرەبەرە زۆر بوو، مزگەوت کە بەرەبەرە زۆر بوو دیانەتەکە توند کرایەوە، ئەمە تەئسیری کردە سەر کولتورەکە. مێمبەری مزگەوتەکان بەکارێنن باسی سترێجی تەسکی ئافرەت و جلی تەسکی ئافرەت و نازانم چی و وای لێ هاتووە. ینی بەڕاستیان دێجا کە سێری وێنەکانەکەم یاخۆت سێری تەلەڤیزۆنەکەم هی کەناڵە کوردەکان ئەیبینم کە بە ڕێژەیەکی زۆر کچان ئێستا خۆیان داپۆشیوە. بۆ لەبەر ئەوەی باوک و براکان کە ئەچنە مزگەوت پیانەڵەن کچەکانتان داپۆشن، زانکۆ بۆ بە بەڕەڵاخانن، یعنی زۆر وشەی تر کە حەز ناکەم بەکاری بێنم، چکە لە مەفهومی لە بیرکردنەوەی مناو بەپێی بیرڕای من ئەوانە بەڕڵاینی ئەگە تۆ کچەکەتە چ زانکۆ جلێک بە دڵی خۆی لەبەرەکە. یعنی دینەکە وای لێ کردو بچووکترین شت مافی نییە هی ئافرەت. ئەی ئەمە دینەکە تەئسیری نەکردوتە سەر کولتورەکە؟ بەڵێ زۆر ڕاستە، زۆر ڕاستە، بێگومان بێگومان. من هەر لە ئەوڵیشەوە باسم کرد بەو جۆرە بە پێناسەیەکی سادا کورد، بەڵام بەداخەوە زۆر کەس لەوە ناگەن. یعنی هەر ئەڵە باسی کولتورکە، کولتورەکەی تۆ جلی کوردی ئێبا بەگیان بەڕاستی جلی کوردیەکەش نەماوە ئێستا ماوە. ئێستا هەر بووە بەهین ئەم تەواو لەچکەکە و 2 ڕۆژی تر چاویشیان داپۆشن. شوش و خان حەزم کرد باسی تەوەرەیەکی ترکەم. هەتا کۆمەلگای ئێمە ئەی بوو ئارەکانی خۆمان بشارینەوە باسی نەکەین گۆڕانکاری ڕوونایەت. لەوانە چۆن ژن کوشتن ئەبێ باس کرێت، چێ لە دووەلی عالەمیە باسیکەین، چ بێینە ڕۆژنامەکانی دووەلەکانی تر، چ گفتوگۆ لەگەڵ ژنانی وڵاتانی ترکەین باسی ژن کوشتن و عادەت و تەقالیدەکە بکەین. ئەمە لە شکاننی کورد نییە، ئەمە لە شکاننی عادەت و تەقالیدەکەی. ئەبێ کە شتێک ڕوویە بە دڵمان نییە ئەبێ باس کرێ، نابێت تازە بشارێتەوە. بەڕاستی شاردنەوەی لە ژێر ناوی عیبە و با وڵاتانی تر نەزانن کە ئێمە چۆنین و شتێکی زۆر ئاساییە. یعنی من خۆم و خوشکەکەم 2 بیر و ڕای جیاوازین، ئەڵێ باسی مەکە عیبە وست بەبا نەزانن ئێمە چۆنین. نا بەشکم من باسیکەم، ینی بەڕاستی کەسێک هەبێ هاوکاری کا با باسیکەین. ئەگەر باسی ژن کوشتنێک بکەین بە قێزەونی چۆنە و ژنە کوژراوە فڕێیراوە لەوانەیە سەنێرینە پێی ناخۆش بێ بڵێ من وا نامەوێت لەگەڵ خوشکەکەم وا بکەم، نامێ وا لەگەڵ دایکم بکەم، وان نامێ وا لەگەڵ پورزاکەم بکەم. ئەبێ باسی شتە ناشرینەکانی ناو کۆمەلگا بکەین، ئەبێ باسی ناشرینی تەقالید و عادەت لە هەندێک شوێنە بکەین.
بەڕاستی ئەیتر کاتی ئەوە هاتووە کە دان بە هەڵەکانی کۆمەلگای کوردیا بنێ بێگومان هەڵەکانیش هەڵەکان هەڵەی کولتوری وەکوتمان کوردی نییە کاریگەری کولتوری و دیانەتی ئیسلام و عەرەب کاریگەریەکی زۆری هەبووە لەسەری بەڕاستی یعنی کولتوری کورد نەبووە بەڕێزێک لێرەوە ئەڵێ خانم زەردەشتیە ئێ بەڕێزم من باسی مەسیحە بۆ بکەم توی ئەڵەی تۆ مەسیحی باسی زەردەشت بۆ بکەم تۆ ئەڵەی تۆ زەردەشت ئەی من نازانم بەڕاستی چی پێ بڵم نەخێر من هیچ کامێک لەوانە نیم من مرۆڤ دۆستم من حەز ناکەم بە ئازاردانی مرۆڤ حەز ناکەم بە کوشتن حەز ناکەم بە درۆکردن حەز ناکەم بە دەست درێژی حەز ناکەم بە زۆر چەسپاندنی بیر و ڕا بەسەر کەسی بەرامبەرمە چ دین بێ چ بیرێکی تر بێ حەزەکەم دواوشە بڵێم من یەکم لەوانەی کە چەند هاوڕێیەکەم ناسی من ئەڵێم شەونمی هاوڕێم کووە بەنازی هاوڕێم کووە بەیانی هاوڕێم کووە هاوڕەکانم کووە کە لە کاتێکا ناسیم یارمەتی یەکتریمانەیە ئەزانی دوا کتێبم کە بڵاوی کەم و ینی یەکەم کتێب و دوا کتێبم ئەبێ کە بڵاوی کەم و بە چەند چیرۆکێکی کورتی هاوڕێکانم کە کوژان لە ژێر ناوی کللتور آخر باوکە کچێکیاوە بە چاوکوێرێک ینی بە کوڕێکی نوقسان کە کچەکە خۆی حەزی لێ نییە چەندها ساڵ لە کچەکە گەورەتر بووە ینی بە کورتی باسی چیرۆکەکەکەم هەستا کچەکە وتی نامەوێت چوە ڕێکخراوێکی ژنان باوکەکە کە بردیەوە کوشتی لەسەر چی لەسەر حەز و ئارەزوی خۆی کە بڕوای بە ژنە هەبوو زۆر شتی وامان هەیە ئەبێ باس کرێ ئەبێ دەستی خرێتە سەر من زۆر کەسێک لە ئێمە لە ئەو وڵاتی کەتیایە ژیاوە ئەو شتانە ڕوویەوە ئەبێ باسکرێ کاتێکی خۆش زۆر سپاسەکەم بۆ بەشداربوونەکە بە کورتی کۆتاییم پێێنە زۆر سپاس بەڕاستی زۆر جوان هەمووی و بێکەوە هەڵسەنگان تێکەڵاوت کرد جوان بێکەوە گونجان شەوت شاد بێ بە قوربان بەڕێزێکی تر ئەگەر بکرێت دوا کۆتا کەسم وەربگرم چکە بەڕاستی تر من پێویستم بە پشودانە کاوە کوردی بەڕێز کامێرە بنێرە ئێستا من وەرت ئەگرم ئێستا من خۆم کامێرەت بۆ ئانێرم کاتە باش کاتێکی باش خێر هاتی سەرچاو سپاس دەکەم خاتە شوشوگیان بە دڵنیاییەوە خاتە شوش و دین بڵێن دین ئیسلام زۆر تاسیری هەبوو لەسەر کەلتوری کورد بۆ نمونە کوشتن بەڕین بە ناوی شەرەفە ئەو شتانەوە لە ناو کورد قەت ئەو شتانە ڕووی نەداوە بەڵێ زۆر ڕاستەوە بۆ بە کولتور خۆی کوشتن و ئەو بۆ کولتوری کورد ڕاست بەڵام هیوادارم ڕۆژێک بێت کە کورد بە خۆیان دابشتنەوە توزە ئەو بڵێن ئەو شتانەی کە ئەو شتە قیزەونانەی کە بە ناوی دینی ئیسلامەوە هاتوتە ناو کەلتوری کوردەوە توزە وردە دوور بکرێنەوە ئێستا بوو نمونە کافر وشەی کافر ئەسڵەن زۆر وشەیەکی نەشیاوە هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان کە حکوومەتی کوردستان بیر لەوە بکەنەوە کە بڵێن ئێستا چۆن بڵێن لە ئەڵمانیا پێشتر نازیەکان ئەگەر ئێستا هەر کەس ئەو شێشە بێرێکە غەرامە وشەی کافر غەرامە و توزە ئەو شێشە ناو کوردن شوشخان ڕاست دینەکان بڵێن بەتایبەتی دینی ئیسلام
کەلتوری کوردی شێوانەوە بەس لەبیرمان تقریبا من 20 ساڵوانێ پێش ئێستا من دایک شتانە لەسەرەوە بڵێن ئەو لەسەریانەوە لە خێزانەکان بگرێتە شتەکان مانەوەتە کە ڕۆژ مرۆڤان خۆیان لەگەڵ بەڕێزم دەنگ لە لای من زۆر خراپە. ئالۆ گوێت لێمە خاتۆ؟ بڵێ دەنگ ئێستا باش بوو بەس دەنگت زۆر خراپ بوو نازانم بۆ. بەڵێ ئەڵێم ڕاستەکە دین بڵێن دینی ئیسلام کە کەلتوری کوردی تۆزی شوانووە بەس بەڵام مرۆڤەکانیش بڵێن جیل لەگەڵ ئەم سەردەمەی خۆیان دەگۆڕن بوو نمونە ئێستا دایکانی خۆمان ئێستا من دایکم بڵێن پێش 20 ساڵ ئەو کاتە سەروەنیەکی کوردی بەسەرەوە بوو بەس بەڵام ئێستا ئەو شتانەیە نەداوە. ئێستا بڵێن پێشتر بڵێن زۆربەی ئافرەتان بڵێن پانتۆڵۆشتانیان لە پێ نەکرد بەس بەڵام ئێستا زۆربەی ئافرەتان شتە لەلایەن ئەتیادیە زۆر ئاساییە کەنیشە بەر ڕۆژێکیەت ئەو کەلتورە بەڕای من کەلتور لە دین و لە کەلتوری ڕاستەقینەی لە وڵاتەکان هەر هەمیان دەرەچێت توزە بڵێن نەوە ئەو کەلتوروانە نامێنێ ئێستاش ئەبێ کوردیش بەخۆی دابشتەوە کە بڵێن سەقەتترین کەلتوری کە این کەلتوری بیری بیابانەوە شتاناتنەوە وڵاتەکەمانەوە ئەوە پێش هەموو شتێک لا بدرێت. زۆر ڕاستە. من ئەگەر شتێکت پێ بڵام زانیارێکت پێ بڵام بە زمنەوەی کە لە ئەوروپا ئەژیم ئەو گەنجانەی ئێستا باوەڕکە لە 180 باوەڕیان بە خۆ ئەوان دینەکەیان دینی مەسیحیش دینێکی توندرە باوەڕیان پێی نەماوە توندرەوە بۆی کە ینی دینەکی خۆیانیان خۆشەوێ تەنها کەسە کۆنەکانن یعنی ئەوەی کە بەد لە تەمەنان باوەڕ کە گەنجەکانیان باوەڕیان پێ نییە باوەڕ کە ئەو شتانەی کە لە ڕووی دینیەوە بۆتە ئەوەی ساڵانە یادی ئەکەنەوە وەکو جژنی قوربان و ڕەمەزان و ئەمانە لای ئێمە ئەوانە ئێستا لەلای ئەوان زۆر کاڵ بۆتەوە ئەبینی ساڵ بە ساڵ کاڵترە بێتەوە خەڵکەکە ژیانی جوانی خۆی ئەکا جا لەبەرەوەی ئەوەی دانیشێکە باسی خۆیەکی بۆ بکەی بیترسێنی کە بیکەی بە کولتور بەسەریەوە ئەو باوەڕ بە خۆبوونی زیاتر دروستە بێ فێری زیاتر دوو شابێکە وەکو فەلسەفەیە بەکاری بێنێ بۆکو وتم باوەڕ بە خۆبوونێکی تەواو ئەبینی لەمانەیە بەڵام لەلای خۆمان نازانم نایبینی بەڕێزم ئادەی کام مناڵ بە ترس گەورە نەکراوە کام مناڵ نەکەی بە تایبەتی کچەکان ئایبە کۆشت داپۆشە لە کاتێکا کۆشی کوڕەکەی مناڵە کوڕەکەی بەرزەکاتە و شانازی پێوە ئەکا ئاخر بۆچی چ جیاوازیەک هەیە لە بینی ئەم دوو ئەندامی مرۆڤەیە چ جیاوازیەک هەیە بۆ بەکەمیدا ئەنەی کچەکەت ئەمە کولتورە بەڵێ ئەمانە هەمووی کولتورن. ڕاستەکەی شوشوخان من لە پێشەوە گوتم ئەو کولتورەی کە هاتوتە ناو ئێمەوە کولتوری بیابان هاتوتە ناو ئێمەوە لە جیاتی ئەوەی کە بە کوڕەکەی بڵێ کوڕم توش فێر بە یاری بە هەست و بە هەستی کچانی خەڵکی نەکەی کچم توش فێر بە کە جوان پەروەردەبی چونکە تو کچ بڵێن ڕاستەکە پیا و بڵێن وەکو هاوڕێ وەکو ڕەفیقی ئافرەت و ئەوشتانە یان بۆ خێزانەکەی خۆی وەکو ڕەفیق ئەوشتانەیە بەس بەڵام ئەو کچە ئەو ئافرەتەکە گۆرە بێ منداڵ ئەخاتەوە ئەو منداڵش ئەبێ ئەو ئافرەتە بڵێن دایکان ئینامکەن بەس بەڵام ئەو بیرێکە لەناو ئیسلام ئەو فکرێکە هێناوەتە ناو گەلی کوردەوە کچان سەر دەبڕن کچان بە ناوی کەلتورەوە یان خود بە ناوی دینەوە بێ یان خود بە ناوی هەرچێکە بێ لە ناویانەدەن بیستین ئیما ڕۆژانە بیستین لە وڵاتە عەرەبیەکانە یان خود لە وڵاتە ئەسلامیەکانە تەنانەت بگرن لە کوردستانیش
بەدایان کەس سەر بڕێن یان بڵێن ڕەجمیان نەکرێن هەرچەند کە ئەو شتانەی کوردنی هەر هەموویان ئێمەوە هیوادارم وەکەوەی کەوتم کوردنەتی کورد گەرمەبوو ڕاستەکەی خۆی دووکەوە لەو کەڵتەی ئەو بیردا خانمان هەمویان وەکو جەنابێت بتوانن لایڤ هیوادارم خانمان هەر هەمویان ئەوانەی کە وەکو جەنابتان ئازادی خوازن لایڤکەنەوە بۆ وشیارکردنەوەی دایکان و خۆشکانی کوردمان دەستخۆشی تێنش لێ دەکەم شوشوخان. زۆر سپاس دەکەم گەورەت کردین بەڕێزم بەخێر هاتی سەر هەردوو چای من ڕێز و خۆشەویستی من بۆ تۆ بەڕێزم. زۆر سپاس دەستەکانت خۆش هیوادارم زۆر سپاس هیوادارم سەرکەوتوو بن. زۆر سپاس دەکەم بەڕێزم زۆر سپاس. نازانم ئەگەر ئەزیزێک مابێ بیەوێ دواوشەی خۆی بڵێ بە چەند خولەکێک کۆتایی پێبێنێ ئیتر منیش بەڕاستی ماندووم ئەمە پێویستم بە پشووە حەزەکەم بڕۆم پشوو بم چکە چەند کاتژمێرێکەوە تام لە لایڤ لەگەڵتانم. خانمێکی تر مابێ بێ لەگەڵمانە بێ بۆ بەڕێزان من چەند وشەیەکی تر ئەڵێم لە باسی کۆنی سەردەمی کۆنی دینی مەسیح و جوولەکە و ئەوانە ناکەین چیان کردووە بەڵام ئەوان پێشکەوتنێکی زۆریان بینیوە کە من لەگەڵ ئەو فۆرمات و شتانە شانیمەوە پێشکەوتن خوازیە بەڵام کامێک لە مەسیحیەک ببینی سەری مەسیحیەکی تر ببڕێ بەڵام بەداخەوە ئێمە بە ئاشکرا ئەمابینین لە دینی ئیسلامە کە داعشە بە ناوی موسڵمانەوەیە یەت لە برا موسڵمانەکەی ئەکوژێ ئەمە لە دینی ئێرانیە و لە بەرنام ئەمان تەنانەت ناتوانن ئەمانە ڕێزیان هەیە بۆ سروشت ئەوەنە ڕێزیان هەیە بۆ ئاژەڵەکان تەنانەت ناتوانن ئاژەڵێکیش سەر ببڕن یاخود زەرەری پێ بگەێنن جانە نا مرۆڤێک زەرەر پێ بگەێنن. بەڵێ کامێرە کێ ئێوێ نازانم جەبار حەمات فەرمۆ کامێرم بۆ تۆ نار بەڕێز جەبار حەمات. سپاس دەکەم شوشو خانم کاتەی تۆم کاتەی بەڕێزان ئەوانەی لە ژوورەکانم کاتتان باش بەخێر هاتی سەرسەر و سەرچاوی من بەڕێزم فەرموو. هیوادام سەلامەت بن دەستان خۆش بێ بۆ ئەو بابەتانە. کولتور یەکێکە لە بابەتە ئەساسی و سەرەکیەکان کاکە قسەی زۆر لەسەر کرێ و تاسیری زۆر کردو لەسەر کۆمەڵگای ئێمە بەڵام پێچەوەی باسی ئەوە بکەم برادێکی وەرگێت وتجارێکی تریش وەرەگرتووە سوکایەتی کردووە داوای لێبوردنی کرد بەڵام دوایی کە چوو خوار لە نووسینەکانیە زۆر سوکایەتی بە دەستانخانە کرد ئەگوت تۆ کەپڵی منی ئەو برادەرە خۆی بەڵێ ئەگوت تۆ کەپڵی منی لەگەڵ و برادێکی تیا کەوتبوونە من دڵنیام بۆ برادرانە ئەمەڵە نەفسێتیان نزمە ئەمەن دەفسێتیان نزمە ئەلەو کاتە دوول لە ڕووی ئێوە دوول لە ڕووی ئەوە شەرمەکە مناناڵم لەو کاتێ خەریکی دەستپەر بوون کە ژنەکان قساکەن من داوای لێبوردن لە خاتوڤیانەکەم بەڕاستی ئاگادار نەبوو نووشەی ناشیاوی نووسی زۆر داوای لێبوردنەکەم بیانخان کۆمنتێکیم بینی وتی شتی وەکو سەگ وایە ئەڕشێتەوە ئەینووسێ بەڵام من وتم با بانگینەکەم ئەندە دوایەوە هەتی سەر تاپای وشەکانی لە ئەوڵەوە هەتاوەکو آخر درۆ بوو دیفاع لە ئیسلام بۆ هەرگوم دیفاع لە ئیسلام ناکەم ئەیگو جا چییە با ئەگەر کوردستان 20,000 داعشی تیا بێ 7,000 مزگەوتی لێبێ
کوڕی بابم یەک داعش ئەتوانێت 200 بەشەر بکوژێ بە تەقینەوەیەک یەک داعش نەک 20,000 داعش تۆ لە کوردستان 20,000 داعشی دەبێ یعنی ئەوە ئەخوازی زۆر پێ باشە زۆری پێچاکە کە کوردستان 20,000 داعشی لێ بکە خۆت یەکێکی لەوانە ئیتر هەموو شتەکان بکەوێتە دەستیەوە شەریعی ئیسلامیمان بۆ بێنن خلافی ئیسلامیمان بۆ بێنن ئەم سوکە ئازادی کە ئێستاش تەمانەکە ئاوا ئەمەشی کە ئەوەش نەمێنێ ئیتر وەکو مووسڵ ئەم مووسڵمان بینی وەکو ئەوەی لێ ئێوە ئاواتە خوازی ئەوانن دوای ئەوە باسی قاجاری و باسی ساسانیەکان و باسی نازەنم چیەکە کاکەجان ئەو سەردەما بە کورد و بە فارس و بە نەتەوەکانی ترەوە لە ژێر ڕکێفی ئەو ئیمپراتۆرەتەیە بوون هەچی چۆنێک ژیابن بەڵام دوای ئەوە یاسای بیابان لە سەردەمی عومەری کوڕی خەتابە لە سعودی عەرەبیەوە یەتە کوردستان بەبێ ئەوەی دەستورێکی پێبێ بەبێ ئەوەی یاسایەکی پێبێ بەبێ ئەوەی قورئانی پێبێ بەس لەبەر ئەوەی بێت وڵاتەکە داگیر کا و ژن و کچەکان بک بە کەنیزە بۆ بەرەو ئەفریقا نەڕۆشتن لەبەرەوەی ئەوان حەزیان لە سوور و سپی و قرزەرد و چاوشین بووە تێگەشتی بەرەو کوردستان هاتوون ئەو هەموو قەت و ئامان خوڵقانوە دایکان و داپیرانی ئێمان هەر هەموو سەر بڕیوە بڵێن باوکانی ئەمە ژنەکانیان کردەوە بە کەنیزە بردوانن لە لای خۆیان فرۆشتوانن کاکە یەکێ کللتوری قێزەونی خۆیانیان بەسەر ئێمە چەسپانەوە بەڵێ بەسەر ئێمە سەپانوە ئێستا شانازی پێوەکە ئەمجا دوای ئەو کللتورە لە 1400 ساڵەوە ئەو یاسایە ئەو دینە ئەو مەسەبە هاتۆ چی لە ئێمە کردووە بابێن سەر باسی کللتور چییە کللتور بریتیە لەو بنەما ئەخلاقیە ژیانیانەی کە خەڵکی ئەو ناوچەیە لەسەری ئەڕۆن وەکو چی هونەر گۆرانی دانس و هەڵپەرچێ خواردن و چێشتێنان خان و دروستکردن و بیناسازی جلوبەرگ پێکەوە ژیانی مرۆڤەکان بە تایبەتی ژن و پیاو ئەمە کللتورە کە کللتورێکی تر هات یاخود نەتەوەیەکی تر هات یاخود ڕەگەزێکی تر هات کە هەموو ئەم شتانەی تێگا و گۆڕی یعنی ئەو نەتەوەیە ئەو کللتورەی تر زاڵ بۆ بەسەر ئەو نەتەوەی ئێمەیە هەمووی لە ناو بردو و گۆڕیوەتی بۆ ئەمە جا ئایا پرسیارەکەی ئەمانی کە باسیکن گۆڕانکاری بەسەر هاتۆ چی لاتۆ هوەری ئێمە چی لاتۆ من پرسیار لێوە کەم بەڕێزان هوەری ئێمە چی لاتۆ گۆرانی ئێمە چی لاتوە دانس و هەڵپەرچی ئێمە چی لاتوە ئەی باشە ژن و ژنخوازی ئێمە چی لاتوە کاکە جامل لە کوردستانم داوەتیان کردم بۆ شەکرا و خواردنەوەی کەسێک باشە ئەچمە ئەوێ هەموو دانیشتون قڕ و قەپ و نازانم چی ئەنجام مەلایەک هەڵەستی سوورەتێکی قورئانە خوێنێتەوە یعنی من پێم ئەوە لێ بووم تا سوورەتی نیسا بخوێنەرەوە باشە سوورەتێکی خوێنێتەوە ئەنجا زیاد لەم هەموو کەسە کە سوکاری پیاوەکە کە سوکاری ژنەکە بەس مەلا بۆی هەیە قسە بکات ئەو دەست پێ بکاتەوە ئەو بڵێ نازانم چیوە ئەمە لە چۆ هاتووە کەی ئەمە شتیوامان هەبووە نەخێر بەداخەوە من لە سەرەتای بەرنامەکەەوە باسم کرد ئەگەر وەکوتم لە سەرەتاوە لێرە نەمو داوا لێ بردنەکەم نەخێر دوای ئەوە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە بنەچە و ئەساسیاتی پێکەوە ژیانی ئێمەی گۆڕیوە کاکە پەیوەندەکانی بینی ژن و پیاوی لەسەر پەیوەندی دینی ئیسلام و شەریعی ئیسلام و قورئان و ئەمانەکە بنیادەنێ ئەگەر ئەوە نەبێ تۆ کافری تۆ عقوباری قسەت دێتە سەر نازانم چی دێتە سەر ئەمە گۆڕینی بنەچای ژن و ژنخوازیە لە ناو کولتوری ئێمەکە ئێمە شتیوامانە بووە دوای ئەوە هەر لە مەسەلەی جل لەبەرکردن کاکی جان لە ماڵەوەیتە دەرەوە سوار پاسەبی یاخود ئەچیتە تەکسیەوە یاخود ئەچیتە بازاڕەکانەوە ئەچیتە دەوائیرەکانەوە کاکە من چوومەتە دائیرە بۆ ئیشوکاری خۆم بڕوا خۆم زانیوە لە ئێران یا لە سعودیە تا پرسیارشم کرد ئەوە بە دەوری خۆمە سوورامەوە ئەروتم من لە چۆم وتیان کاکە چییە وتم ئەمە سعودیە یا ئێرانە ئەدەی بێم بڵێ ئێستا ئەلم ناوە سێری بکە ئەگەر یەک ژنی بەبێ مەحاجەبە بەبێ حیجابە بینی دەی پێم بڵێ کامەیانە بەبێ حیجاب لە پێش ڕاپەڕینەوە کەشتی وا بووە سەلەبیزم ئیخوانەکان هاتە ناو کوردستانەوە کاریان کرد لەسەر تێکدانی بنەما و ئەساسیاتی کەڵچەر و کولتوری ئێمە
گۆڕینی بەو کەڵچەر و کولتورە دینیە دواکەوتووە 1400 ساڵی کە بنەچاکەی لەسەر هەڵاواردندا مەزراوە جیاوازیەکان لە بینی ژن و پیاوە جیاوازیەکان لە کاکەکان تەسیری کردوتە سەر تەربیە ئەو برادەرە لە تەربیە ئێمە بۆچی ژن و پیاو ئەوەلیاتوە لەبەر ئەوەی لە قوتابخانەی سەرەتاییەوە لە دایانگاکانەوە کچ و کوڕەکان جێ ئەکرێنەوە ئەم دوانە بەیەکەوە ژیان نابنە سەر بۆی ئەوە دوانەوەی گەورە بن چ ژنەکە چ پیاوەکە تینووی سێکسە تینووی دەستلێیانە یعنی هێشتا ئەم کوڕە ئەم کچە دەستیان بەر یەکتری نەکردو لە بەروی دینی ئیسلامەڵێ بڤەیە قەتەعێت یەک دیوار بخەنە بینیانەوە نابێ ئەم دوانە نزیکی یەکتر بەبوو چونکە ئەمانە زیناکەن ئەمامە حرامە ئەمانە نازانم چییە ئەم دوو کەسە لە هیچ شێوەیەکە نزیکایەتیان لە یەکتری نیە هەتا گەورە بن ئەو کارەساتە ئەقەومێ کە ئەو کارەساتە ئەقەومێ باشە ئەو کارەساتی هەڵاواتە کەواتە چارە سەرکردنی هەموو بنەماکانی کۆمەلگای ئێمە بە کەلتور و بە پێکەوە ژیان و بە هەموو بنەماکانی ترە دەستبردنە بۆ تەربیە ئەگەر تەربیە چارەسەر نەکرێ لە ئەساسەوە لە قوتابخانەکەوە ئەم شتە چارەسەر نەکرێ ئەم جیلە کە ڕۆی ئەم جاری توشم ئەموتووە ئەم جیلەی کە ڕۆیشتووە ئەم جیلە هەمووی سەقەت ئەم جیلە هەمووی کەوتە بەڵام خەمی جیلی داهاتوو خەمی مناڵەکانی تر ئەم جیلەش هەروە بێ ئەخە چۆنە بێ کاکە کەواتە ئەگەر دەست نەبرێ بۆ تەربیە جیلی داهاتووشمان هەر بەم شێوەیە بێ کەلتوری داهاتوومان لەمە خراپترە بێ کاکیجان وەرە بڕۆ تام و چێژی خواردنەکانمان بکە کاکە ملوخیان بۆ هێنا ملوخیە بالئەرانب حشتریان لە سعودیە ناوە کەبابی حشتر بۆ دروستەکەن لەبەروی حشتر لای پێغەمبەر لای محەممەد پیرۆز بووە یعنی بزانە کاکیجا ئەمەیە گۆڕینی بنەمای ئەساسیاتی ژیانی ئەو گەلەی تۆ گۆڕینی کولتوری تۆ کاکەجان بە 1000 ساڵ پێش ئێستا وترا حشتر لە جەبەلا ناژی لە کوردستانە ناژی ئەمە یەکێک بۆ لە کردوانە بە نوکتە ئێستا حشتریان هێناوە کەبابخانەی حشتر کە ڕۆژانە یەکێکە لە فرفرۆشترین کەبابخانەکانی کوردستان بۆ لەبەروی بەبەردێ دوو چۆ لە کاکوژێ یەکیان ئەچێ نانەکەی خوا دووەمیشان ئەچێ خێرەکە گۆشتی ئەو گۆشتە خوا کە محەممەد المستەفا دەستی لێیاوە بە پیرۆزی لە قەڵەماوە گۆشتی حشتر ئەمە لەلایەک گۆڕینی کولتورە ببوورە درێژن پێ گۆڕینی کولتورە لەلایەکیش دەستی سعودی عەرەبی تیا بۆ دروستکردنی بزنسێکی گەورە لەو ناوچەیە لە ڕێگەی حشترەوە باشە کاکە ئەزانم هاوڕێ عەلی ئەم قسانە لە ناو جەرکدەیە ئەم قسانە کاکرێ بە ناو جەرکە چونکە ئێمە لە زدی 200,000 داعشین لە زدی 7,000 مزگەوتین لە زدیەوەی دین تەداخل بکاتە سەر کارە ئەساسیەکانی کۆمەلگای کوردی سەرفەر دین ئەبێ بچێ لە مزگەوت 7,000 مزگەوتی بۆچی کاکە هاوڕێ عەلی بەس پێم بڵێ ئەم 7,000 ئەگەر نیوەی قوتابخانە بێ باشتر نییە تۆ پێم بڵێ ئێوە چیەکەن لەو مزگەوتانەیە ئەو داعشانەی کە دروست بوو هەر هەمووی لە مزگەوتەکانەوە دەرنچوو داعشە کوردەکان پێم بڵێ لە ماڵی منەوە دەرچوو لە ماڵی منەوە دەرچوو لە ماڵی شوشوخانەوە دەرچوو کەسوکاری منی تێ هەمووی ئەوانەی ئێوەن کە ئێوە دەرستاندایە کەواتە گەورەترین زەرەر ئێوە لەو کۆمەلگای ئێمەتانەوە هیچ کەسێکی تر لەوە زیاتر زەرەری نەیەوە دینی ئیسلام گەورەترین زەرمەندێک 1400 ساڵات ئەو کۆمەلگایەوە بە ئێوەشەوە ئێستا ئێوە یەنە سەر شاشەکان قسەی باقوبرێکەکەن هەر هەمووتان داعشن هەر هەمووتان داعشی خەوتون یەک هەری پسکۆلتان بۆ هەڵکەوێ لە خەلیفە ئەبوو بەکر بەغدادی خراپترەکەن ڕێک ئەچن بەیعەتێن بە هەر هەمیان هەر هەموو کوردستانی باداکەن ئەم شوشوەی کە ئێستا دەنگی ئاوایە بەس بگەڕێتەوە بەردەستان کەوێ مەگەر خۆتان بزانێت چی لێکەن ئەوە حەقیقەتە ئەوە ڕاستیە حاشا هەڵنەگرە هیچ کەسێ ناتوانێ حاشا لێ بکە ئیسلام دین مەسیحیەت زەردەشت من هیچ ئیدعایەت بۆ زەردەشت ناکەم من خۆم لە دینێکەوە ناگۆڕم بچم بۆ سەر دینێکی تر نە من زەردەشتیم نە من مەسیحیم نە من ئیسلامم دین بە هەر هەمیانەوە یەک شتن یەک پرۆگرام یەک بەرنامەیان هەیە هەر هەمیان مەفروزە لە سیاسەت جیاکرێتەوە لە دەوڵەت جیاکرێتەوە پچێ کاری ئیشی خۆی تاوەکو ئەم وڵاتانێک ئێمە کە من شوشوخانی لێن ئەو کاتە دەستورێک دامەزرێ تۆ کە دینداری تۆش پارێزگاری لێکە منیش کە بێدینم پارێزگاری لە منیشێکە بەڵام ئێستا تۆی دیندار دینەکەی خۆت سەپانۆ بەسەر هەموو دینەکانی ترە بەسەر هەموو خەڵکیترە لە دینی تۆ زیاتر هیچ شتێکی تر نابێ هەبێ ئەگەر هاتوو ڕەخنەشی لێ بگیرێ ئەوە هەر قبوڵ نییە قسەی لەسەر کرێ ئەوە هەر قبوڵ نییە دڵتان داغەکە باسی غەڵەتەکانی قورئان کرێ قسەی لەسەر نییە باسی غەڵەتەکانی پێشەواکەتان بکرێ محەممەدە
کە خۆتان ئێستا بۆتان دەرکردو کە چی کردو چی نەکردووە بەرامبەر بەژن بە قەتڵ و عام بە کوشتن بە خوێن ڕشتن بە سوکایەتی بە بەشەریەت 1400 ئەنجا لەویشەوە ماوەتەوە بۆ ئێوەمانن ئێستا ئەتانوێ ئەو کولتورە بەردەوام بێ حتا چەند ساڵ چکەوێەوە لێ ئەخۆن بڕواتانە بێ ئەو دینی ئیسلامە نەمێنێ ئێوە ڕێک ئەچنە مێژووە ئەچنە مێژووە هیچتان پەڕووباڵتان نەکرێت هیچتان پێ ناچارە دیفاعی لێ بکەن چکم نانی لێ خۆن نانی لێ خۆن هەر هەموو یەکوی دوژن و سێژن و چوارژنتان لەژێر کێفی ئەو دینایەنەوە ئەگەر دەستوریکی ئەلمانی بێ ئێوە ناتوانن ئەو چوارژنانە بێنن ئێوە ناتوانن بچن مناڵی 6 ساڵ بخواتن لە دەستوری عێراقی بۆتان نییە داوای ئەو بکەن کە لە 9 ساڵی بۆی هێمارە بکرێ حتان چیەوە بڵێن لە دەستوری ئەلمانیا حەقی من و تۆ هەموو کۆمەلگا پارێزراوە بە یەکسانی وەکو ئەم وڵاتانە بەڵام لە دەستوری تۆە لە شەریعەلۆی تۆە لە خەلافەتی ئیسلامی تۆە نە من بۆم هەیە قسە بکەم لە کەسی دەدینێکی تر بۆی هەست هەر هەمومان ئەبێ بە سەرشۆڕی لە بەردەمی ئێوە بپەرستین ئێوە بەڕاستدابنێن لە ئێوە زیاتر هیچ کەسێکی تر ڕاستێ ئێوە خۆتان بە مطلق دانێن قورئانەکەتان مطلقە کاکە قورئان مطلقە یەک وشەی لێ دەستکاری ناکرێت ئیتر داوای پێکەوەژیانی چیەکەن کاکە باشترین چارەسەر جیابوونەوەی ئەو دینەیە لە دەوڵەت دەستبردن بۆ تەربیە لە مناڵیەوە لە خێزانەوە ئەنجا بەبخانەکان لەو گیانەکردنەوەی هەڵاواردنی ژن و پیا و کچ و کوڕ بۆ یەک و منیان لێ نەیە کاکە هەتا ئەو کاتی ژن منیانە لە ژیان نەمەزای ئەمە چییە ئەبێ ئاوا بێ کاکە ژیان چۆنە بیوا بێت ببرن کە دەنگم بەرزە ئەوە من تووڕە نیم بەس هەر دەنگم وایە ڤیان قالەوانی بمناسێ من دەنگم بەرزە لەسەر مەسرح دەنگم بەرزە لە گۆرانەیە دەنگم بەرزە ناتم بۆ چیوەم بە هەر حاڵ خۆزگەم ئەو دەنگم بۆ خاوە کراوە تووڕە نیم لە هیچ کەسێ تووڕە نیم دەنگم دلێرە بە هەر حاڵ زۆر سپاس دەکەم لەسەر سەر لەسەر چاوەڕێزم ئەوانەی کە حەزەکەم ڤیان خان ئاگادارکەنەوە وەری بگرم جنێو بە ئێمایە بەڵێ ڤیان کام داوای لێ بورد نەکەم داوانێ من کاتم لە تۆ کرد بێ هەموو کاتێکتان خۆش بێ هیوادارم سەلامەت بن دەستان خۆش بێ بۆ ئەو بابەتە هیوادارم کولتوری ڕەسەن من بە ڕەسەن بە ناوی نەتەوایەتی ئەوانە نانم کولتورێکی مرۆڤایەتی بۆ ئەو وڵاتی من بێتە ئاراوە دوور لەم کولتورە شەڕانگێزە پڕ لە هەڵاوادە ناشرینە قەتڵ و عامە کورە ئەم هەموو حیجابە ئەمە نازە دوور لەوان کولتورێکی مۆسیقا هونەرمان بگەڕێتەوە سەر دۆخی جوانی و ڕەسەنی و ئینی جارانی خۆی حەزکەی گوێی لێ بگری کاکە حەزکەی گوێی لێ بگری وای لێ بێتەوە چاوتان ماجەکەم دەستان خۆش بێ زۆر سپاس دەکەم بۆ شە جوانەکانت هەمووی هەمیشیاو بوو زۆر سپاس دەکەم ڕێزە لەسەر سەر و لەسەر چاوەڕێزم وشەکانت هەمووی پراپڕ بوو هەمووی زێڕی لێباری بەڕێزێکی تر هەیە وەری بگرم بەڕێزێکی تر هەیە وەری بگرم ئەگەر ڤیان خان بکرێ لە لامبی لە لای ناوڵایڤەکەیە حەزەکەم بێ ئەوەی لە ناختا بوو دەری ببڕی بەڕێزم ڤیان خان ئاگادارن لێرەیە ڤیان خان لێرەیە ئەوەی گەر کەسێک بیەوێت دواوشەی خۆی نازانم بەڕێزان بەڕاستی ڤیان خان نابینم با هیوادارم بگەڕێیتەوانەیە وشەکانی خۆت بڵێ داوای لێبوردنت لێ ئەەکەم کە وشەی ناشیاوت پێ وتراوە کە بەڕاستی ئەوەی وشەی ناشرین و ناشیاوەڵێ ئەوە کەسێکی زۆر بێ دەسەڵاتە لەبێ دەسەڵاتی خۆیە وشەی ناشرینەڵێ بەڕێز نیهاد گازی ئاخیرین کەس بۆتی ئەنێرم بەڕێزم هیوادارم زۆر بە کورتی بۆ تۆم نارد کامێرە نیهاد مرحبا شوشو خان چۆنی بە قوربان بەخێر باشی
شوخان با بێنەوە کاتێک ئەوەجار قسەم کرد لە ڕێگە بووم داوا لێبوردن دەکەم ئەو شتێکە لە بیرم بوو لە بیرم چوون یعنی ئەگەر تەماشا دەکەی لەسەر کنتور ڕایان I want to talk ئەموو ماما ئەگەر بێنەوە لەسەر حسب ئیشەکەی خۆم يعني كام بالنسبة إشكال من أمل دريمة ولا إشكال من همو لو ولايتانية شو لبنان شو سوريا شو العراق شو أفغانستان أو هر همو إشكال لويا أقربينه لسر مسألة علمي وانيا بين سر سايكولوجي درون الناسي بكردي بيالن يعني بون نمونة كسك لسر أوي دينوا لسر ما في مروف human right كاتي دينوا مثلا بعض جاركان ألين أوان أتوانن بيجورينوا أتوانين يعني شون بينوا فيريان كين أزاني تشيلن ناتو تشيلي عمري چندا ألم عمري 54 سالة 50 سالة شو عمل دري جورا بويما حسب أتكيت أوان رفتاركم ألي باشا 54 سالة قلتي فلان كاس ناو بونمونا ناو فلان كاس زينن كنزيك خومانا ليرة قورا بوا او فلان كاس 54 سالة اتواني بقوري ألمنا ألي شون اتواني شون او تشتا قصة كانت علمينية وايا راستا يعني قربينا مرحلة تلقين وتقليد لسر قروا الناسي شون من دار خومان الوردة كين هر اوها قورا ابي بونمونا من دار قشكا كاتي قورا ابي لاس اگر كربي لاساي بابي اكا يا بابيري اكا شلي اكا وتشلك او مرحله شيا تلقينه ليه فير بوا دواي تقليدي دكا دينا سر تشندر لسر خلقي خومان كاتي دينا دري شيا كان يعني بشوي رفتار دكان او بيالن انفصام للشخصيات يعني دينا بدواي مزقوطه قرن سجل لي يدن يارمتي وردقرن هر همو ششتاك تقليد ولي حزة كان وكو خليفة كان بمرن أو بيالن ناخوشي دروني ولا ناخوشي دروني ولا أقر بينه ولا سر كيشكان لسر مثلا كسي مثلا قانون دشكيني جرم دكا تقينوي دكا كزدك وجي بونمونا شيء كان أقر تماشا كان أقر رجزي شرقي بي ألين أو توريستا بلام أقر رجزي غربي بي خلق أولاته بي اللي توش حالة دروني هي وايا قصة كيان راستا ما بس متجيش شيء بلا تجيش تماشا كان شيالن أو دج إسلاما نا أو هابر ورد كراينا أمن قصة لقرفان خوام دارناينا أمن علمي قصة كم لسر الكتاب لسر لا فلان كس ورناقرب أو تشتا أمن شون كتابي وشكي يعني عملي بوا لبرامبر تشاوم او ها دينا ولا سر لسر هوشياربوني كومالغا لكن دس بيكا لمكتب لجريده لمجله لتلفزيون بداخوا تماشاكم تلفزيون كاني كردستان هرمو تماشاكم هرمو تقاو هر هوريايا و چەکداری و کوشتن تەماشام نەکردێت چشتێکی یعنی بۆ ڕۆشنبیری بی بۆ فێربوون نییە بەرنامە نییە بەرنامەی فێربوون ئەو هەموو حەزبایەتی هەموو دەنگدان و ئەو حەزب لەسەر ئەو حەزبی قسەیەکە ئەوە چشتەمان نییە لە ئەو چشتە یعنی هیچمان نیە سەفرین بۆ نمونە لە مەکتەب دێنەوە لەسەر چۆمان لا يك بولك حموتن ازانين وشتي لسر او زور شرمزاريه ليك بولك 38 خندوار ناوي محمد چوار كسيان ناو هر سناوي ناو خوي ناو بابي ناو فاميلي عائلكي شيء وكو يكن او زور يعني تماشاكي لا مكتب لا سطح روشن بيريو اوان كونتور كرديان تكجوا هر اوان دەبوو زۆر سپاس دەکەم و چەند ملایەک لێ دانیشتیە
رخنا مام جەبار زۆر باش قسەی کرد دەستخۆشی لێکەم لە هەر هەمووتان زۆر جوونیان هاتن استفزاز بکەن گوتیمان ئەوە بەرنامە خۆشەکانی من و ئیوەیە با تووزش شەرمیان بکردبا هەر بژی شوشوخان دەستخۆشی لێ دەکەم سەرکەوتوبی حەز دەکەم ئەو بەرنامەکە زۆر بی خۆشەکانی دی زۆر ئەو بەرنامەیان هەبی ئەوە زۆر ئەسڵ من ئەتۆم تەماشاکەم کچەکەی میشم تەماشا ئێوە دەکات زۆر باشە ڕێزت هەر بژی خۆشتان دەکەم ئەوتان ماش دەکەم زۆر سپاس سپاس دەکەم دووبارە بەڕێز کو ئەو مەلایکە لێرەیە شێخ یا شێخ بەخێر هاتی سەر چاوان ئەتەوێ کامێرەت بۆ بنێرم شێخ ئەتەوێ کامێرەت بۆ بنێرم بزانم کامێرەت هەیە بەڵێ کامێرەت هەیە کامێرەت نەما کامێرەت هەیە ئێستا بۆ تێنێرم گەر بکرێت شێخێک هەیە لە ناومانە بزانین ئەویش ڕای خۆی دەربڕێزە سڵاو بەڕێزان چۆنن باشن سڵاو لە تۆی ئەزیزیش بەخێر هاتی سەر چاوانمان هیوادارم هەموو باش بن بابەتەکەتان چییە بخۆرە من زۆر پێم کرد نازانم بابەتەکە وا بزانم دیارە لەسەر ئیسلامە بەڵام بزەوت کامە ڕوکنی ئیسلامی قێزەوەن بەڵێ کولتوری داگیرکردنی کولتوری کوردی لە ڕووی کولتورە عەرەبەکەوە کە داگیری کردووە و گونجاندنی ئەم کولتورە تێکەڵاوە لەگەڵ کولتوری وڵاتی دووهەمە بڵێن ئەبێتە سێهەمیش کە ئێمە ئەژین لە دەرەوە و نشکاندنی کولتوری خۆت بڵێ بەڵێ سیر کە ئیسلام لە سەرەتاوە هاتیە لە پێناو ئیستیطان تعریب هاتیە بەرنامەی ئیسلام لە سەرەتاوە واتە کەڵتی حەمەی کوڕی ئامە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو تاريخ الحزب الهاشمي سيد القمني پرتوکەی هەیە و دەتوانن بە PDF دای بەزێنن باپیرە گەورەی محەممەد بەناوی قسەی بن کلاب واتە قسەی کوڕی سەگەکان بۆ ماوەیەک دەوڵەتی پێکهێناوە لە مەکە بەڵام دوای مردنی لە نێوان کوڕەکەی لەگەڵ براکەی دانایشان ناوی عەبددارە دەبی بە کێشە سەبارەت بە دەسەڵاتی سیاسی بۆچی چکە هیچ کام لە خێڵەکانی دورگەی عەرەبی یەکتر قبول ناکەن بۆی خێڵێک حکمی خێڵەیشتر بکە هەمیشە خەونیان بەوە بینی وە کەسێک تیاندا هەڵکەوێ ئیدعای پێغەمبەرایەتی بکات لە ژێرناوی ئاینێکی ئاسمانی خودایی وا بکاتن قوڕەیش باڵا دەست بێ و بالفعل حەمەی کوڕی ئامە دێ ئەم کارە دەکاتن و قورئانی زۆر بە ڕۆشنی ئاماژەی بەوە کردیە دەڵێ جعلناکم ئومەتەن وەسەطا واتە دەمانەوێت ئەی عەرەب ئێوە بکەین بە ئومەتێکی ناوەڕاست لە نێوان بێزەمتیەکان یا ڕۆمەکان واروها ساسانیەکان ئەمە زۆر ڕوونە لە قورئاندا واروها خۆشی دەڵێتن ئێمە حکمێکی عەرەبیمان دابەزاند دەقێکی قورئان هەیە دەڵێ حکمێکی عەرەبیمان دابەزاند واتە حکمێکی عەرەبی و هەموو فێرکاریەکانی قورئان دەقەکانی قورئان سەبارەت بە شەریعەتی ئیسلامی لە ئەلفەوە بۆیە هەمووی پێش ئیسلام لە ناو قوڕەیشدا بوونی هەبووە هەر لە دابوونەریتی حەج لە دەستبڕین لە ڕەجمکردن لە جەلدکردن لە ملک اليمین لە بەکۆیلەکردن و تەنانەت قوند پاکردنەوە بە سێبەرد و تەنانەت هەموو ئەوانە بۆ نمونە بوونی هەبووە و محەممەد کوتومت ئەوەی کەوا لە ناو قوڕەیشدا بوونی هەبووە خستوویەتی قورئانەوە و هاتیە و دواتر بۆ نمونە محەممەد ئەگەر هات و سەیری سوڕەتی ئەلکاف بکەی زۆر معجیبی کەسایەتیەکی خوێنڕێژ بووە وەکو ذیڵقەرنەین ئەسکەندەری مەقدۆنی و زۆر بە شێوەیەکی باسی کردیە لەگەڵەوەش کەسێکی بتپەرست بوو ئیدعای خودابوونی کردیە و کەسێکی دوودەجی بووە وەکو محەممەد زۆر معجیبی کەسایەتی ذیڵقەرنەین بووە حەزی لە داگیرکاری کردیە لەبەرەوە ئیسلام هاتیە لە سەرەتاوە بۆ نمونە محەممەد لە 10 ساڵی کۆتایی تەمەنی 82 غەزوو سەرای کردیە 82 غەزوو سەرایە وەکو ذیڵقەرنەین هاتیە دواتر بە ناوی ئیستیطان واتە مانەوە تعریبکردن بە عەرەبکردن چەسپاندنی دابوونەریتی عەرەب یاخود قوڕەیش هاتوون و بالفعل لەو کارە تا ڕادەیەکی زۆر سەرکەوتنیان بەدەست هێناوە لە کاتێکدا عەرەب تەنها لە مەکە و مەدینە و هەروە لە حیجاز بوونیان هەبوو ئێستاکە دەبینی 21 دەوڵەتی عەرەبین باکووری ئەفریقیا بۆ نمونە عێراق بۆ شام هەموو ئەوانە کاتی خۆی خاچی بۆ نمونە و ئاینانەی کەوا بوونیان هەبوو یا ئەو میلەتانەی بوونیان هەبوو بریتی بوون لە میلەتی ئەکەدی
سریانی، ئاشووری، یەهودی، کورد، فارس، ئێرمەنی لەو منتیقانە بوونیان هەبوو، عەرەب لەو ناوچەیە بوونی نەبوو کەچی ئەو ڕۆکە دەبینین و هەروەک ئەو ژنە مەلیکە ئەو ژنە قسەیەکی زۆر جوان هەیە مەغریبێکە ئەمازێک کە دەڵێ عەرەب یا ئیسلام شەوێک لە ئاو دەستێک گوو بکەن بۆ بەیانی دڵن ئەو ئاو دەستە هی ئێمەیە وبالفعل ئەوە طبیعاتی گیان لێ ڕاهاتون بۆچی چکە قورئان دەڵێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بمناكحة الدبر تأمرون بالمعروف وتنهون عن المنكر ايوا باشترين خلقان ايوا باشترين ملة بو خلق هاتون اي عرب من نازانم براسي اگر هاتو بقريتو بو او رين معنی قرآن چی باشی تێدا بێجگە لە دەستدرێژی کوشتن بڕین و هەتاوەکو دوایی بەڵام داخەکەم ئەمە خەتای ئەو خوێڕی و سەرسەریانە نییە کە لە مزگەوتەکان ئەم ژارە بڵاو دەکەنەوە بەڵکو خەتای سەرسەریاتی و بێ ئەخلاقی دەسەڵاتی کوردیە دەسەڵاتێکی خوێڕیمان هەیە 27 ساڵ تێکدان لە ناوبردن سڕینەوەی کەلتور تەنها لە پێناومانەوەی لە دەسەڵاتی سیاسی تەنانەت دەسەڵاتی کوردی بۆ نمونە سیر بکەی تەنها دەیەوێتن لە دەسەڵاتی سیاسیدا بمینێتەوە هیچ کێشە نییە و تەنانەت ئامادەیە شریعەتی ئیسلامی لە ئەلفەوە بۆیە جێبەجێ بکە تەنها خۆی بێ بە پادشا وەکو شانەکانی بۆ نمونە دورگەی عەرەبی وەکو سعودیە و قەتەر و کوێیت و هەتاوەکو دوایی لەبەرەوە دەبینی هەمیشە پشتیوانی لە ئیسلامی سیاسی کردیە دژ بە ڕەوتی ئازادی خوازانە و شۆڕژگێڕانەی کۆمەلگا من ئەوم لەبیرە لە ساڵەکانی 1992 دژ بە شوراکان دژ بە ڕەوتی کۆمەنیست دژ بە بستنەوەی کرێکاری هەمیشە بەرگریان لە ئیسلام دەکرد دژ بە بستنەوەی ئازادی خواز و یەکسانی خوازی کۆمەلگا لەبەرەوە ئەو تێکدانەی دەسەڵاتی کوردی لە 27 ساڵی ڕابردوو لە کۆمەلگای کوردی کردوویەتی و هەروەها کردوویەتی بە کۆمەلگایەکی قێزەوەن و سێ چار جۆر مرۆڤی بەرهەمهێناوە وەکو گوکەر گانکەر گەوات گەندەڵ بڕوا بکە بە 270 ساڵی تر کۆمەلگای کوردی پاک نابێتەوە لەم شتە قێزەوەنانە واتە دەسەڵاتی کوردی بە هەموو حیزبەکانیشەوە ئەوەی لە دەسەڵات و دەسەڵات نین بەشی شێریان بەردەکەوێت لەوەی کەوا هاتوون دەیانەوێ مەسحی یاخود کەلتوری کوردی بسڕنەوە و ئەم کەلتورە دورگەی عەرەبی لە شوێنیدا جێکەوتە بکەن لەبەرەوە ئێمە پێویستە لە قسەکانمان تۆزێک بە ئینسافانەش قسە بکەین مەوزوعەکە تەنها مەلاکان نین مەلاکان چین بۆ نمونە بابگەڕن بۆ سەردەمی سەدام حوسێن چ مەلایەک ئەسڵەن لە مزگەوت دەیتوانی گوو بخواتن یەک مەلانەوە بتوانی گوو بخواتن لا بداتن تەنان لە سەرەتای وتارەکانیان دەیانگوت ئەڵڵا گیان سەدام حوسێن بپارێزی و لە کۆتاییشدا دەیانگوت سەدام حوسێن بپارێزی بەڵام ئەمڕۆ کە دەبینی لە ناو مزگەوتەکان دەرشێنەوە بەسەر گەورە و بچووکی کۆمەلگا بۆچی چکە دەسەڵاتی کوردی ڕێگای پێداوە دەسەڵاتی کوردی ڕێگای پێداوە لە پێناومانەوەی لە دەسەڵاتی سیاسی و دین ئەفیونی گەلە و باشترین ڕێگا بۆی خەڵک بگەوجێنی ئەوەیە دین بڵاو بکەوە مزگەوت دروست بکە پەیمانگای شەریعەت دروست بکە کولیەی شەریعەت دروست بکە من نازانم پرسیار دەکەم ساڵانە نزیک 500 کەس لە پەیمانگای ئیسلامی 500 هزار لە پەیمانگای ئیسلامی و کۆلیژی ئیسلامی تەخەڕوز دەکاتن ئەمانە چی دەکەن لە کۆمەلگا ئەمانە چی دەکەن ئەمانە جگەر لە جەهل لە خورافە لە خوێڕیاتی لە سەرسەریاتی هیچی تر بڵاو ناکەنەوە ئیسلام گەورەترین سەرچاوی بێ ئەخلاقیە بۆ کۆمەلگای کوردی و بۆ کۆمەلگای بەشەری چکە لە کۆمەلگای مرۆڤایەتی سێ کار هەیە بە گەورەترین تاواندا دەندرێت لە ئیسلامدا بە پیرۆسترین کاردا دەندرێت بۆ نمونە جیهاد لە پێناو ئەڵڵا واتە کوشتن زۆر پیرۆزە ملک اليەمین دەستدرێژی سێکسی و اقتصاب لە ئیسلامدا زۆر پیرۆزە کتاب اللهی عەلەیکم کەچی لەناو کۆمەلگای مرۆڤایەتیدا قێزەوەترین کارە دزی و فەرهودی کارێکی زۆر قێزەوەنە ناو کۆمەلگای مرۆڤایەتی بەڵام لە ئیسلامدا ئەنفال و فەی و غەنیمە کارێکی زۆر پیرۆزە من نازانم ئیسلام هاتیە مرۆڤایەتی فێرە چی بکاتن دەستکەوتەکانی مزگەوت و ئیسلام لەناو کۆمەلگای کوردەواری چی بووە من قسەیشترم نییە زۆر سپاس هەر بژین زۆر سپاس دەکەم دکتۆر جانڕێزت چاوت ماچەکەن بەڕاستی وشەکانی هەمووی لە جێی خۆی بوو ئەمە من لە ئەگەر نازانم تۆ لە ئۆڵۆ لەگەڵمانە نەبووی بوو بە دوو لایف زۆر باش ڕۆی زۆر باش بڵاو کرایەوە بەڵام لەگەڵ کۆتایی هاتنی منە و یەکەم کەس کە وەرم گەر ڕیپۆرتێکی زۆر کراین بەداخەوە بە هیوای بەرنامی باشتر لە داهاتووە ڕێز و خۆشەویستیم بۆت ڕێز و خۆشەویستیم بۆت
هاوڕێ عەلی تۆ لە ئەوەڵی بەرنامەکەەوە ئەڵەی کامێرە بۆ من بنێرە بەڕێزم من جار کامێرم بۆ تۆ نارد چەندین جار کامێرم بۆ ناردی تۆ ڕاتێک کردەوە تۆ نەدویست وەرەگری بەڕێزم و ئێستا وەرتەگرم فەرموو تۆ ژوشەکانی خۆت بڵێ بەڵام شتی ناشرین بۆ هیچ کەسێک ناڵێ بۆ خۆشێ پیشانەیە سەرچاو بەڕێزم باشی مەرحەبا حواڵت بەخێراتی سەرچاو دادەگیان ئەو کابرای کاتجەباری ناو نازانم چی قسەیەکی زۆر زۆر ناشرینی کرد من ئێستا شەرمەکەم ئەو قسەیەکەم تێگەم کات جەبار جوان گوێ بگرە من ئێستا حالیان چاوەڕێی بانگەکەم بڕۆم بۆ نوێژی بەیانی نەک ئەو ئیشە ئەو قسە قۆڕت کرد کە نووسیت هوتو مسلمانەکان وە ئاکەن تێگەی ئەگەر لە خۆ بێت تێگەی من ئەو ئافرەتێک کە ئێستاش قساکان لە خوشکم فەرسرە کە ئێستا قسەی لەگەڵاکەم تێگەی بۆ نییە بە هیچ شێوێ بە هینی مسلمانەکان کەیت و بۆ شێوێ باسی مسلمانەکان کەین ئەرەدارەجان ئێوە باسی کەلتورەکەن هەموو لایڤەکانت هەر کەسێک لەو ملحیدانە وەرگر هەمووی باسی دینی گر ئادێ دەتخوا دارەجان باسێکی ئەوەش بکەن پێش ئیسلام کەلتوری کوردی کامە بوو پێش ئیسلام کورد چەند نفوس بوو پێش ئەوەی ئیسلام بێت کوردستان داگیر کات چەند کەس هەبوو نفوسمان ئەرێ کەلتوری هەولێری لەگەڵ سلێمانی جیانیە ئەرێ لادی لەگەڵ شاریا جیانیە ئەرێ گەرمیانی لەگەڵ هەورانیا جیانیە ئەرێ بادینیەک لەگەڵ سلێمانیەکە جیانیە ئەرێ ڕۆژهەڵاتیەک لەگەڵ باشووریەکە جیانیە ئەرێ باکووریەک لەگەڵ ڕۆژئاواییەکە جیانیە ئەرێ هەموو ئەمانە کەلتور نین ئەرێ لە ماڵێکە لە برایەک لەگەڵ برایەکی تر کەلتوری جیاواز نییە ئەرێ ئەمانە هەمووی جیاواز نییە ئەرێ دایشی ئێمە جلی کوردی لەبەرا نەبوو ئەرێ باوکمان جلی کوردی لەبەرامان نەبوو ئەرێ جلە کوردیەکانمان بوو بە عەگاڵ ئەرێ جلە کوردیەکانمان بوو بە دزداشە ئەرێ جلە کوردیەکانمان بووە بەچی ئێستا خوشی گەورم خوشە گەورم تۆش حەق بڵێ ئەو سوکایەتی ئێستا کرا بە مسلمانان تو هەر ئەڵێ بەڵێ قسەکان ڕاستە مسلمانی کرد بە گەوات و بەڵێ قسەکان ڕاستە ئەو مسلمانانەی کە ئەو پشتە کردی بە گەوات خوشک و برای تۆن خزمی تۆن ئامۆزای تۆن باوکی تۆن سوکاری تۆن بەڕێزم ئێمە جۆ بگرە لە جیهادانین بۆ تۆزێ بۆ ئوسلوبە نابڕێزم بەڕێزم ڕێزت هەیە بەڵام بەڕێزم لە من بووە بەڕێز کاتژمێر چەنە لە لای تۆ ئێستا ئەڵێ ئەچم بۆ نوێژ نوێژیکەیوە 20 دقەیتر بانگی بەیانێ لای ئێمە لە شاری سلێمانیم لە گەڕەکی چوارباخم بە ناوبانیشم هەموو کەسێ ئەم ناسەتیەکەی خوشکە گەورم تۆ جۆ بگرە ئەو خوشکە باسی کەلتوری کوردی مەکە مناڵەکەی خۆی بە ئینگلیسی قسەیە کرد ئەگەر ئەو مناڵەکەی بە عەرەبی قسەی کردایە تۆ گلەیی لێ کرد ئەی بۆ فێری کوردی ناکە مناڵەکانیان ئەی بۆ ئێستاش بە ئینگلیزی قسە ناکەن ئەرێ کێ بوو کوردستانی دابش کرد ئەرێ کێ بوو ڕێکەوتن نامی سیفەری کرد ئەرێ کێ بوو ڕۆکێتن نامی لۆفەری کرد ئەرێ کێ بوو شیمایردی بەسەر ئەرێ کێ بوو بەڕێی من تۆپوتاریدا بۆ هەمووی مسلمانە هەمووی دینی ئیسلامە زۆر ڕێز و خۆشەویستیم بۆ بەشداربوونت بەڵام بەڕاستی لە مافی مرۆڤ و لە دیانەتەکانی ترا هەرگیز نەهاتوە سەری مرۆڤ بپاڕێنی بەڕێزم ئەوەی داعش کوردستانی دابش کرد بەڕێزم بە پێی پەیمانی لۆزانی ساڵی 1920 کوردستان دابش کرا دوژمنەکانی بوون بەڵام بۆ کاریگەری ئەو دینە هەر لە ئەوەڵەوە هەر لە مێژووی کوردەوە تەسیری هەبووە لەسەر دابشکردنی کوردستان کە بە زەبری شمشێر کە بە زەبری کوشتن کە بە زەبری بڕین کە بە زەبری نیکاح کە بە زەبری سوکردن دادە گەورم کوڕ خۆی چی بوو فەقیرە هەر مەزلوم بووە دادە گەورم شمشێری چی و ئیسلامی چی و مەسیحی چی و جوولەکەی چی کورد لەوەتیوێ هەر مەسلوم بووە هەر پێشی ئیسلامیش هەر مەسلوم بووە هەر لەژێر دەستی داگیرکەریا بوون ئێوە بۆ ئەم قسانە ئەکەن ئەرێ بۆ دیفاع لەو دەوڵەتیانە ئەکەن ئەو دەوڵەتیانە ئەو دەوڵەتانە وایان کردۆ لێرە بەڕێزم چەندێک لە مێژووی کوردە خوێندۆتەوە تاوەکو بە من ئەڵێ پێش ئیسلام
کورد ئاوها بووە نەخێر هەرگیز وانە بۆ خۆشی گەورم بەس ئەو نەم پێ بڵێن تۆ نفوسی کورد چەند بوو پێشی ئیسلام نفوس ژمارەی نفوسم پێ بڵێ گرنگ ئەوەیە ئێستا 5 ملیۆنین 5 ملیۆنیش دەوڵەتی کوردیمان نییە لەبەر خاتری ئەوەی کە ئێمە موسڵمانین کورە پار ڕفراندۆمێکرا ئەوروپا لە عەرەب زیاتر قسەی کرد لەسەری بەڕێزم کام عەرەبە کام عەرەبە چوو حەجی وەحشی بۆ هێنام کەرکووکی داگیر بەڕێزم داعش عەرەبە تورکیان بۆ هێنان بەڕێز داعش عەرەبە داعش عەرەبە و موسڵمانی ئەسڵیە کاتێکی خۆش بۆ بەشداربوونەتم خوشەگەرم خۆ عەفرین داعشی تیان نەبوو رووسیا هاو تورکیا هێنایە نابی خۆ من بچ داعشی تیان نەبوو ئەمریکا دایە دەست تورکیا ئەی بۆ ئەوانەش ناڵن ئەی بۆ حەق ناڵن ئەی بۆ ئێستا ڕۆژانە دەیان لاوی کورد لە ڕۆژ هەڵات لە سێدارە ئەدرێ بۆ باسێکی ئەوانە ناکەن بەڵام ئەوەش کۆماری ئیسلامی ئێرانە بەڕێزم کۆماری ئیسلامی ئێرانە بڕۆ برادرە مسلمانەکانی تۆ و بڕۆ دادگاییان کە دادەگیان ئاخر ئەوانەی کە بەناوی ڕێکخراوی کۆمەڵایەتی ئەوروپیەکان بۆ نایەنە جوان بۆ نایەن دیفاعەکەن بۆ نایەن قسەیەکەن بۆ نایەن بەرگریەکەن ئەی بۆ باسێکی ئەوە ناکەی ئەی بۆ باسێکی دەوە ناکەی فەرمودیفاعەکە لەو لاوە کوردانی کە ڕۆژانەی لە سێدارە ئەدرێ بە ناوی سیاسەتەوە بەرگری لە بەڕێزم بەرگری ئیسرائیل ئێوە بە دژی خۆتانی دائنێن هەرچەنە هیتلەر هەموو جوولەکەیەکی کوشتووە ئێوە هەر هێشتا ڕقتان لێتی بەڕاستی کێ بێتە دەنگ لە ئێوە کێ بێتە دەنگ لە ئێوە تۆ بۆ خۆچیاکەی تۆ دادەجان دادە گەورە لە بەرۆی من بەڕێزم من مسلمان نیم بەڕێز من مسلمان نیم ئەی باشە مسلمان نیت ئەی باشە بەڵام هەر کوردی ئەی هەر کورد نیت خوشکم بە شانازیە ئێمە عەرەبین ئێستا من عەرەبم بە شانازیەوە بەڕێزم بەس بەڵام هەتاوەکو عەرەبم خوشکە گەورم ئێستا تۆ من بە عەرەب دانیت نەخێر بەڵام بۆڵی ئیسلامی من نازام چیم ئەی کوردی سەرچاوم کوردی منیش هەروە تۆژ ڕێزت هەیە لەسەر سەر و لەسەر چاوم بەڵام لە کاتێکا کابەی لە براکەی من بکوژی بە ناوی دینی ئیسلامەوە نەخێر هەرگیز من ئەو کەسە بە کوردانانم بە داعشی دانم کورە داعش چێ بوون داعش چێ بوون چێ دروستی کردن منەظەمەیەک هاتن هەرچی گەنجەتیان کرد و کوژیان و دایان بڕین و کایەسەتیان لێ هاو داعش چێ بوو ئەوەی داعش کردی ئوسامە بلاندن و قاعیدە ژنەی کرد هەمووی سیاسەت بوو خوشکە گەورم هاوشارە کوردیەکە هاوشارە سونیەکانی وێران کرد چەندین مەلای بە مناری مزگەوتەوە تەقانتەوە یەک پەلاماری هەرچی شاری سونیدا یەک شاری سونی لە عێراقا نەما بەڕێزم لە عێراقا نەما هەموو ئەهلی سونە و جەماعەت تەفروتنا کرد خوشکە گەورم ئێمە ئاگادارین دەیان مەلای سەلەفی کوشت دەیان مەلای خەڵکی کوشت لە کەرکووک بڕۆزانەتیان نەکرد لە مووسڵ زانەتیان نەکرد من ئاگادارم خوشکە گەورم نا بەڕێزم من و تۆ هەرگیز خوشک و برانی من داعشی نووسمایە ئەو شەوەی داعش هاتە کەرکووکە چوومە ناویان بەڕێزم من و تۆ هەرگیز خوشک و برانین خوش من و تۆ هەرگیز خوشک و برانین ئەزانی بۆچی چکار تۆ لە پشتەوە نەخێر من بەڵێ من پێت ئەڵێم چکە تۆ بە من ئەڵێ خوشک لە دواشەوە جنێوم پێ چکە ئەمە دووڕووی خۆ دەرەخەی بەڕێزم لەگەڵ ڕێزما بەڵێ بڕۆ سێری کە سێری کۆمنتەکان کە چی ئەنووسن بەڕێزم هاوبیرەکان بەڕێزم ئێستا لە پشتی کامێرەوە نییە من کۆمنتەکانە بۆ ئەنێرم بزانە چەند ئێشتی ناشرینم بۆ هاتۆ بەڕێزم بە ئاشکرایەنە سەر نەخێر من ئەڵێم هاوبیرەکانی تۆ مسلمانەکانی برادەرەکانی تۆ بۆیە من پێتەڵە من و تۆ خوشک و برانی نەخێر من و تۆ خوشک و برانین ئەمە ڕقەبەرایەتی نییە چکە من و تۆ لە ڕووی دایک و باوکمانەوە هەر کەسە و دایک و باوکی خۆی هەیە بڵێ وەکو چۆن ئەو ملحیدانە بێڕازیان کرد بە خزمکە سوکاری خۆیان بڵێن گەوات ئەمە قوبوڵە خوشکە گەورە بەڕێزم ڕۆژانە ژنیان ئەکوژرێ ڕۆژانە لە دایکیان ئەبرێ ڕۆژانە لە خوشکیان ئەبرێ ڕۆژانە جنی ناشرینیان پێ ئەوترێ
نەخێر بەڕێزم نەخێر بەڕێزم ئێوە بەڕێز ئەی بۆچی تۆ ناچی بەڕێزم تۆ ناڵێ من کوردم یەک دقە بەڕێز دێ ئەو کامێرەی بخەرە سەر خۆ ئەگەر مسڵمانی بابوو بینم دەی بابوو بینم با ڕوود ببینم لە چی ئەترسی نەخێر ئەو کامێرە یەک تاقیش یەک کەسیش نییە مسلمان بێت ئەو کامێرەی بخەرە سەر خۆ ئەنجام من جواب گەورم جابم بەرەوە من وەڵام ئێستا وتی مسلمانەکان گەوادن ئاوای وت نەیوتووە گەوادن بەڕێزم مەبەستی مسلمان بەڕێزم مسلمانەکان ئەوانن کە بوونەتە جاشی عەرەب ئەوانن کە بوونەتە جاش بەڕێزم من پێت ئەڵێم خۆتم نیشان بە لە چی ئەترسی تۆ لەناو مسلمانە ئاژی تۆ لەناو داشە ئاژی ئەو پارێزێ دە خۆتم شان بە دوای شتێک چاوەشەکاری ناکەم پیۆنێکی کامێرە بخرێت سەرەوە یان پیشاندرێ یان چی لێ بکرێت جابی من بەرەوان ئێوە کارەکانی خۆیان ئەڵەن گەوات ئێوە بەڕێزم تۆزێ ئەهوەن بەرەوانێ من یەک شت پێ ئەڵەم ئەی بوو ناچی بەڕێزم لە هەموو لای ڕێزت هەیە بەس بەڵام بگرە ئەوە چەند برادێکی نزیکی خۆم کە منیان بینیوە شێوازی قسەکردنم هەر خۆی هەروە بووە هەر بەو شێوەیە بووە بەڵێ بەڕێزم ئێستا تۆ من گوێم لە تۆ گرت دیت با تۆش گوێ لە من بگری من یەک شتێت پێ ئەڵەم وتم کامێرەکە خەرە سەر خۆت تۆ مسلمانی لە چی ئەترسی چکە ئێوە بە من ئەڵێن بۆچی کامێرە ناخەیتە سەر خۆت بەڵێ بۆچی من خام ئەزانی بۆچی کامێرە ئەزانی بۆچی ئەزانی بۆچی کامێرە تۆ بە بەڕێزن ناڵم بەخوا برا خوشی گەورم کامێرە بخەی نێخەی قسەکەی بە تەلەفۆن دیکەی بەهین بکەی ئەوە من کێشەی ئەوە من بەڕێزم ئەزانی من بۆچی کامێرە ناکەمە سرم من لە هیچ کەسێ ناترسم من لە ئەڵڵاکەتان نەترسم کەواتە لە هیچ کەسێ ناترسم وانە باش ئەو کێشە نییە ئەو کێشە وتێتی من ئەترسم دادەگەورم ئەوە پەیوەندی بەخۆ بەڵام ئەزانی چی لایبەکانم بەم شێوەیە بڕۆ سێری لایبەکانم کە ئەو برادرانی کە منیان بینیەوە کە ئەم ناسن ئەزانن کێم و ئەیکەواتە داعشی ئەیکەواتە تۆ داعشی بۆی خۆ دەرناخەی داش من باوکم پێشمەرگە بووە مامم پێشمەرگە بووە هەمووی پێشمەرگە بووە داعشان کرد بە چی داعش هەرم قسێتان بەدەمەوەیە ئەگەر داعش بەم فەرمەوە ناونیشانی خۆم ئاسایش خواخوایەتی داعشە بگرێت بەڕێزم من هاوبیرەکانی من کە ئێوە پێیان ئەڵێن مولحیدەکانی هاوڕێی من کە لەم لایڤەیە بوون خۆیان نیشاننا هەمویان بە شێوەیەکی جوان باسی بۆ ڕق و دژایەتی تۆ نەیانوە چکە ئەوان ناخیان گەرما چکە ئەو دینە بە ڕقتۆزە بەڵام بە جنێودان بە مسلمانان بڵێن گەوات بە مسلمانان بڵێن مزگەوتەکە گویان خوارد بە مسلمانان بڵێن لەسەر میمەروان ئەمانە کێشەیە بەڵام وەرە سیر کە بزانم یەک جنێوم بەکارهێنا بەرامبەر هیچ جنێوت بەکار نەهێنا بەڵام موشەکانت هەموو بەڕێز گوێ بگرە وشەکانت هەمووی توندڕەوانە بوو توندڕەوانە ینی هەمووی دژی وشەکانی ئەوانە بوو کە وەرە جەنگ با لەگەڵتا شیر و تیر لێ هەڵێن تێگەی ئەوە وشەکانی تۆ ینی تۆ نازانی چی دوتوە من ئێستا ئازانم بەڵام برادەرەکانی من ئەوانە گەر قسەیەکیش بکەن مرۆڤ ناکوژن بەڕێزم مرۆڤ ناکوژن چکە مرۆڤ کوشتن لە زمنی مولحیدێکان نییە یاخود بێدینێ باوەڕێکان نییە ئێمە باوەڕمان بە ئێستا یەک کەس نەماوە بۆ حسابەی و قسانەی ئەوان بێ یەک کەس لە هەولێر و سلێمانی و دووەکان نەماوە کە ئەم هەموو خەڵکە لە ناو مزگەوتای و هەمووتان بە داعشدانا جا بۆ حسابە بێ یەک کۆمەڵگەی کوردی کەسیتیان نەماوە هەمووی سەر بڕاوە بۆمای خوێن دروست بەڕێ ڕۆژانە ئێوە برە دادە گەورم ئێستا داعش من تەکفیرەکە تۆ چی ئەڵێ ئێستا داعش من تەکفیرەوە ئێوە باسی چی ئەکەن ئێوە بزانن کات بەڕاستی من کاتم نەما تۆش ئەگەر وەختی نوێژێ بێ با نوێژەکە و بانگەکە و بەسەر نەچێ گەورەتەوەرەکە لەسەر کەلتوری کوردی بوو بەڵام یەک کەس لەو مەحیدانە باسی کەلتوری کوردیان نەکرد بەڵام باسی ئەوەیان نەکرد پێش ئیسلام بووکو خۆتان ئەڵەن پێشەوەی کوردستان داگیر بکرێ کەلتورەکەمان چی بوو باسی ئەوەتان نەکرد باسی ئەو دایکە ئازایانەتان نەکرێکی لەوانە دایکی خۆم باوکم 4 ساڵ ئێران گرتی هەش مناڵی بەخێو کرد بە مریش پاکردن و سەری پێپاکردن لە 1992
هەژدانە ماڵ گەورەکەمان 16 ساڵ بوو دایکی ئەو جۆرەمان هەیە ئێمە ئەو دایکانەمان هەیە ئەو خوشکانەمان هەیە ئێمە کەڵە پیاوانی شاعیرانی وەکو قانع و مەولی و سالم و ئەوانەمان هەیە وەکو شێخ عەبدولسەلامی بارزانیمان هەیە شێخ محمودی مەلیکمان هەیە شێخ سەعیدی پیرانمان هەیە قازی محەممەدمان هەیە مەلا مستەفای بەرزانیمان هەیە مام جەلالمان هەیە ئەم پیاوانەمان هەیە کەلتوری کوردی ئەمانەی بەرهەمهێنا بوو بەڵام فەرمووی ئێوە چێتان بەرهەمهێناوە فەرموو ئێمە ئەو کەڵە پیاوانەمان هەیە ئێمە ئەو بەڕێزم بۆ تۆوە ئەزانی دایکی ئێمە جوجەڵەی هەڵهێناوە یعنی تۆ ئەو قسانەکەی ئێوە دایکی منیشە دایکی ئێوە دایکی منیشە دایکی ئێوە دایکی بەڕێزە دایکی ئێوە خزم و کەسوکاری منە ڕێزم بۆ دایکی تۆ هەیە دایکی من لە ژیانە نییە بەڵام بەڕێزم هەمووتان کرد بە گەواد هەمووتان کرد بە بێئەخلاق هەمووتان گوخواردا خۆ لایڤەکە ماوە خوشی گەورە بەڕێزم لایڤەکە زۆگوی خوا ئاواتان ئەی بەڕێزم بەڕێز بۆستە ئەی تۆ بۆچی باشە بۆچی کاتێک کە ئێمە لایڤێکەکەین ڕیپۆرتیەکان پۆستەکانت زنشتی ناسژینی لەسەر ئەڵێن لەچی ئێترسن ئێوە ئەیکەن بەڕێزم من ئێستا قسە لەگەڵ تۆیە ئاکەم من ئێستا قسە لەگەڵ تۆیە ئاکەم زانم بەڕێزم ملیۆن و یەک ئاکاونتان هەیە بە ئەنواع ناویەنە ناوەوانێ ئەنواع ڕیپۆرتەکان لایڤێک بەڕێزم تۆ هەر باسی خۆتەکەی دەکەواتە تۆ بەناوی بەڕێزم دەکەواتە تۆ بەناوی ئیسلام و قسەمەکە تۆ مسلمانی ئەگەر وای سێری کاسێ بەناوی دی بەڵێ بەرگری لە دینەکەم فەرمو یەک دینم پێ بڵێ بڵێ ئەوە ئاکە ئاکاومنتەکە و نازانم چی تۆ باسی چیە بەڵێ ئەی هاوبیرەکانی تۆ بەڕێز ئەی من حەز ناکەم ناوی قسەیشی داتان خستەوە بەسەریە قبولتان نەکرد ئەمە عنسوریەتن ئێوە عنسوریەتن بڕاستە یعنی ئەو هەموو مولحیدا ئەو هەموو جنێوەیە یەک قسە نەکرد بەڵام من قسەیەکەم نەجنێوم داوە نەسوکاری نەهیچ تۆ قسەم پێ بڕی لەبەر ئەوەی ئەزانی بۆچی قسە و پێ ئەبرم لەبەرەوەی تۆ ڕێز بۆ من دانانەی مولحیدەکانی هاوبیری من خۆیان پیشاننا هەمویان بە کامێرەوە بەڵام هیچ کامێک لە ئێوە کە من دووسێ مسلمانم وەرگرتووە کە تۆ ئەڵی وەرێ نەگرتن من لە ئەوڵەوە وەرم گرتن و لە ئەوڵەوە تۆ کامێرەشی ئەنار من بۆم ئەناردی وەرێ نەئەگرت ڕەفزە ئەکردەوانێ يعني بەڵێ نەخێر نا بەڕێزم ناوانە بۆ ڕاستێکە ناڵێ ئەزیزم ئەوتە نوانە بڵێ وڵڵای نازانم ئێستا کاکدانا لێرە بێ بزانە هەم بردەم کێشەی لایڤم نەبووە ئەوە کاکدانا خۆ ئەویش کەسێکە بێدینە لێی بپرسە کاکدانا سەرکە و لەوەتیەوە چوومەتە ناو لایڤە من کێشەی لایڤمە بۆ یان وەرنەگیراو یان هین چاکم کڕۆیان خەتەکەم خراپ بووە تۆ ئاخە تۆ ئاگادارنی دادە گیان تۆ من وەرنەگەڵتا ئێستا من یەکەم جارمە ئێمە لای بەڕێزم ڕێزە لەسەر سەر و لەسەر چاوم بەڵام من 5 دانەجار ئەم شەو کامێرەم بۆ تۆ نارد وەرد نەگرت 5 دانەجار کامێرم بۆ تۆ نارد چکە ئەزانی بۆچی چکە تۆ ئەزانی بۆستە ئەزانی بۆچی من کامێرم بۆ تۆ نارد یەکەم کەس چکە توێکی موسڵمان من بە عەقڵ ناقصدا ئەنەی من هاتووم بەرامبرت ئەدوێم لەگەڵتا ئەڵێم ئەمە غەڵەتەکانی دینەکەتە ئەڵێم دینەکە و کاریگەری هەبوو لەسەر کولتوری کوردی دەم خۆت تۆ باسی کەلتور ئەەکەی یان باسی ناقص عەقڵەکە ئەەکەی باسی ئەوە ئەەکەی فەرمولایەکی ترکەرە و باسی ئەو ناقص عەقڵەکە باسی ئەەکەی ئەی کەم هەموو لەسەر هەمووی لەسەر ئەم کولتورەش بەدەق بەڕێزم کە وەرێکە دانا لەسەر ئەو قسەیە ئەو کاتە ئێمە ئەوێش وەخسات بەڕێزم هیوادارم بەشداربی وەرتەگرم بەڵام ئەبێ لە یەکتر تێبگەین کرد ئەوە کە توورێ کوردیەکە بکە باسان کرد ئێساش نەما یەکێ لەو ملحیدانە پێ بڵێ کە چۆن باسی کەلتور لە کوردیەکەی کرد بەڵێ باسی کاریگەری بەڕێزی من بەڕێزی من نەخێوانە چکە ئەو ملحیدانەی برادری من هاوبیرەکانی من پیانەڵەم هاوبیر و ئازادی خوازەکانی من هاتنەناوە بە شێوەیەکی جوان باسی کاریگەری ئەو دینیان کرد لەسەر کولتوری کوردی زۆر ڕاستەکە بەڕێزم بەڕێز ڕێگە بە لەبەرەوەی ئەزانی چی ئێوە بەڕاستی جنێوبارانی ئێمەتان کردو بە هەموو جۆرێک لە دایکمانە بن لە خوشکمانە بن بەڕێز ئەزانی چی بۆ نووسیوە ئەگەر ئێستا من بۆت بنێرم لە کۆمنتەکەی چی بۆ من هاتووە تۆ ئەڵێی
دەیکەواتە گەوادەکەی ئەو زۆر خۆشتر بوو لەوەی کە ئێوە بە منتان منتووە. تێگەشتی بەڕێزم، هیوادارم بەشداربی لە لایڤی داهاتوە. من بەرنامەم زۆرترە، بەرنامەی ئەم جارە کولتورە لەگەڵ دەقە قورئانیەکان بۆ تەهێنمەوانێ کە ئەو دەقە قورئانیانە هەمووی جنێودانی کولتوری عەرەبە کە وەکو سەگ و حەیوان و ئەم شتانە کەڕ و سەگی خوێڕی لە دەقە قورئانیەکانە هاتووە. من هەمووی و بۆ لێ ئەیەمەوە بە تەسجیلیشەوە، دوایی بۆ شتەکەمەوە بە کوردی بەردەوام لەگەڵما بە ئەنجا ئەو کاتە پێدەڵم کەت ئەسیری هەبوو لەسەر زۆر باشە دەست بەخۆشە بەردەوام بەدادە. من پێت ئەڵم ڕەخنە بگرە سەر چاوم بە دڵی خۆ، بەڵام جنێودان سوکایەتی ملحدێ بێ بڵم ئیسلام وا مسلمان وا مسلمان گەوادن هەمووی ئەمانە قبول کرامیە چامە تەوەری لایڤەکە تێت ئەدا. دادەجان بەڕێزان هیوادارم هیچی تانگۆی نازانم چی کەسێکی هەیە من لەسەر خۆ بە بەڕێزیە ئاەتەکانی قورئان ئەهێنێ هەر ڕەخنەیەک هەبێ هەر شتێک هەبێ. بەڵام بەڕێزم ئەوە تا تۆش بەڕێزی من ئەوە تا ئێمە هەر کەس لە ئێمە شێوازی تایبەتی خۆی هەیە لە هاسوکەوتکردنا لە بیرکردنەوەیە. بەڵام من نازانم چی لە ناخی ئەو مرۆڤانەیە هەیە دژ بەو دینە کە وای لێکردوون ئاوا بە گەرمیەوە ئاگر لە جەستیان ناخیان گەورم. ئێستا من قسە لەگەڵاکەم ئێوە من بە داعشدا ئەنێن، یعنی داعش ئەخر ئەمەیە کێشەکە. ئاخر بەڕێزم کێشەکە لەوەیە چکە ئێوە باسی مرۆڤ دۆستیەکەن، باسی ژیانەوەکەن، باسی مرۆڤ ژیانەکەن، نازانم چی باسی ئەم جۆرەشانە ئەکەن. داگە گەورم من لە شوێنێکی ئیشەکەم سێریکە بەشەوە لە شوێنێکی ئیشەکەم هندیەک و نەفرانیەک و یەزیدیەک. بەڕێز یەکێک لە هاوبیرانی تۆ لە مسلمانەکانی تۆ محەممەد عەبدوڵڵا ئەمین کە هەموو ناوەکانی عەرەبیە ئەڵێ بژی ئیسلام بژی داعش ئێوە هەمووتان زەرب ڕەقاب. بەڵێ ئەی تۆ بۆ جوابی ئەو وانایەتەوە کاتێک کە تەنها وشەیەکی گەواد شێتی کردووی، ئەی بۆچی جوابی ئەوە نایەتەوە؟ ئەو کۆمنتەش بخوێنەوە بە منیش ئەڵێ تۆش ملحیدی دا ئەوش بخوێنەوە. بەڕێزم هیوادارم تۆ جارێ بڕۆی ئەو برادەری داعشە بەڕێزی من باشە ئێمەی مولحید دەستدرێژی بۆ سەر هیچ کەسێ ناکەین. ئەگەر وشێکی ناشیاویش بڵین لەو ڕۆوانێ من حەزم لە وشەی ناشیاو نییە، بەڵام زۆر کات بۆم یەچکە من لە لایڤێکا وتومە وشەی بەڕێزی من نایکەم نەخێر من حەزم لێی نییە نایکەم، بەڵام لە لایڤێکە بە ئاشکرا بە یەکێک لە هاوبیرانی تۆم وتووە لە مسلمانم وتۆ جنێومەیە جنێو بە دایکی من مەیە، دایکی من لە گۆڕایە چەندین ساڵە ڕۆحی شاد بووە، ئەو زیاتر بە من ئەڵێ کێرم بە گۆڕی. بەڕێزم بەم ئوسلوبە جا هاوبیرەکانی منیش ئەم جنێوانەیان بۆ چۆ بۆیە دڵیان پڕ بووە بۆیە ناخیان پڕ بووە. بەڵام بەڕێزی من ئێستا ئێمە خەزبووکە سوکاری خۆتان، ئێستا من خەزبووکە سوکاری خۆم لەوە چێ دینی ئەدیانێکی تری هەبێ من خەسم ئەو جنێوانەوە یعنی گەواز و گویان خوارد و مزگەوە و نازانم چی و ئەم جۆرە شتانە ئەڵم. بەڵێ بەڕێزم بەڵام هەرچی جنێ و شتی ناشرینە ئەگەر تۆ بگەڕێیتەوە سەر کولتورەکە هەمووی لە عەرەب و لە حەمەی کوڕی ئاماوە بۆ تاتوە لە ئەڵڵاکەتەوە حەمەی کوڕی ئاما ئەڵێ جوان ناوبێنە خوشکێ جوان ناوبێنە بێڕێزی مەکە هیچ نەبێت جوان ناوبێنە. ئاخر من کەسێک من ئەزانی بۆچی ناویم هێناوە ناوی خۆی خۆشی پێی واوتراوە لە قودەقی قورئانیە هەیە ئەلحەمەد لە ئەحمەد و حەمەد محەممەدەوە هاتووە، یعنی خۆی بە ئەڵڵا دانێ کە محەممەد هەبوو بێ ڕاوە سەدادا ئادی تۆ ڕاتۆ بڕات هەیە بەوەی شخصێک هەبوو بێ ناوی محەممەد بوو بێ لە ڕووی ئەوەی کە لێ کۆلەرەوان و توێژێن بە مێژوون تاریخ و بیستن ناڵم بە یەقین ئەڵم بڕوات بەوە هەیە نەخێ من بڕوام بە محەممەد و بوونی محەممەد نیە بۆ باسیشیەکەن کە بڕوا بە محەممەد نەبێتتر بۆ باسیشیە ئەی ئێوە بۆیان لەسەری خۆتانە کوژن بەڕێزم.
ئێمە بڕوامان پێێتی ئێمە یەقینمان پێێتی ئێوە ئادێ ئەم قورآانە هیچەیە ئادێ دادە ئەم قورآانە هیچەیە ئەو قورآانە هەمووی لە هینی شاعیرەکانەوە دزراوە لە ئینجیل و تەوراتەوە دزراوە بەڕێزم لە ئینجیل و تەوراتەوە دزراوە بەڕێزی من پێ و ناڵم نووسەرەکەی چێ بوو تۆ بڕۆ بەدواجاچوونی بکە چکە ئەزانی چی ئەوە تا من ڕاستێکە و پێ ئەڵە مەڵە نووسەرەکەی چێ بوو نووسەرەکەی ئەڵڵاکە بوو الله چێ بوو ئەم ئەڵڵای چی بوو ئەڵڵاکەم چێ بوو چەندین نازانم ئەو خوای تۆ باوەڕە پێێتی ئەخە نووسەرەکەی تۆ ئەم ئەڵڵا هاتە خوارەوە ئەم شتانی دزی ناو بڵێ ناو ئەنجا من ئەگەر جۆگرە محەممەد نەبووە بە محەممەد بەڕێزی من محەممەد خوێنەوار نەبووە ئەی من چی پێ بڵم محەممەد خوێنەواری نەبوو لە کۆ قورئانی نووسیوە تۆ ئێستا پێش ئێستا تۆسە پێش ئێساوت و بڕوان بەوە نیە محەممەد کەسێکە بوو بێ ناوی محەممەد بوو من لە دەق قورئانەکانی ئێوە و لە کتێبە دروستکراوەکەی ئێوە باسیەکەم نەخێر ئەو کەسە لە مێشکی من و لە بوونی منە نییە بەس وەکو کەسێکی مێژووی کە لە یەکێک لە زانکۆ بەناوبانگەکانی سویدا لێکۆڵینەوەی لەسەرکراوە بە کەسێکی مێژوویدا ئەنێن بە کەسێکی شەرخوازیدا ئەنێن یعنی ئەم قورئانەش ڕاستە هی ئەو سەردەمەیی 1430 ساڵ پێش ئێستەیە بەڵێ بەڵام حەمەد زیوێتی حەمەد زیوێت بەڕێز بەس حەمەد زیوێتی لە تەوریت لە تەورات و لە ئینجیل زۆر باشە زۆربەی مولحیدەکان خۆیان لەوە دزنەوە بڵێن قورئان هی ئەو سەردەمەیە بەڵکو گۆڕانکاری بەسرا هاتووە نەخێر بەڕێزم گۆڕانکاری چی بەسرا هاتووە هەر هاتووە خۆی بە غەڵەتی ئەو غەڵەتانەی کە لە تەورات و ئینجیلا بووە هەر هەما غەڵەتی دووبارە کردوێتەوە بەڕێزی من زۆر باشە تۆ ئەو دەقانە و بەراورد کردووە ئادێ ئەو دەقەی تەورات و قورئان و بەراورد کردووە باڵێ من بە سویدی خوێندومەتەوە بە سویدی من و تۆ دیبێتێک ئەەکەین لەسەر ئەو دەقانەی لە تەورات و لە قورئانە هەیە لە ئینجیل و لە قورئانە هەیە بەس ئەو ئینجیلەی کە هی ئەو سەردەمە بێ محەممەد هاتۆ دزیەتی و ئەو قورئانەی ئێستا ئەو دەقانە بێنە فەرم و دیبێتێ بکە لەم تا دوای جەژناڵێکەی ئەڵێ ڕۆژێ دابنێ لە خزمەتە بم ئەی بەڕێزم تۆ ئێوە ئەتوانی تۆ دکتۆر دیار ناوە بیستبێ ئەوش بێدینە سەرۆکی گروپەکەیە بەڕێزم ئەی تۆ بەڵێ زۆر ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە بەڵام گوێ بگرە تۆ ئامادەی لەگەڵ دەیناسۆرێکی وەکو من یاخۆت عەقڵ نوقسانێکی وەکو من ئادمەیکەی گەورم ئەزانی چێ قسانە هین مەکە شەکان تێدمەیە بابا ئێوە بە ئاشکراواتە تۆ لە دینە هاتووە بەڕێزم لە دینەکەی تۆ لە قورئانەکەی شەکەم مەگۆڕ دادە گەورم چاولی ئەەکەم ئەزانی ئێستا من لە تۆ چی من ئێستا من بەڕێزم محەممەد وا دوای قورئان وا دوای هاتیتەوە بۆ تەورات و ئینجیلەکە ئەبێ بە دەق ئەو دەقانە بێنی لە قورئانە هەیە هاوار من وتم دەقەکانە بۆ ئەهێنم من وتم دەقەکانە بۆ ئەهێنم بۆت ئەهێنم حەزەکەی ئێستا لەبەر دەسمایە بەڕێزم ها لەگەڵ ما بە دوو دەقە بۆ پێ بڵێڵم باد یعنی دیبیتەکە ناکە یامەدنی لەو دکتۆر دیار کەسێکی وەکو دکتۆر دیار بێ دیبیتەکە بەڕێوە بەرێت ئەی باشە ئەی من خۆم عەقڵ نوقسانم لەم ڕێگەی ئەم پێیجەی خۆمەوە بێ بیکەم بۆچی کەسێکی تر بیهێنم ئەبێ ڕێکخەرێک هەبێ دادە گەورم ئەبێ ڕێکخەرێک هەبێ نەخێر دیبێت بەڕێزی من دیبێت ئەتوانین من و تۆ بیکەین ئاوا ئێستا چۆن قسە ئەەکەین بەس من و تۆ بین ڕێکخەرە کات دە ئەندرێ کات بۆ من کات بۆ تۆ ئەمە دیبێتی پێ ئەوترێ تۆ چەند دەقە قسەکەی من چەند دەقە قسەکەم سنوورەکان چۆن بێ سنووری من چۆن بێ سنووری تۆ چۆن بێ ئەمە دیبیتە ئەمە دانیشتنە ئەمە قسەکردنە باشە من بەو شێوەیە ئەوە ناکرێت بەڵام من و تۆ ئێستا دیبیتێکی جوانمان هەیە ئیتر لەوە باشتر یانی چی ئەبێ تۆ بە تەمای نەمە باشتر چی ڕووبا من و تۆ دیبێتەکەین و جوان ڕۆیشتۆ و لەوانەیە تۆ تووڕە بیت و بەڵام من ئەهوان تەکەمەوە لەبەروی من ئافرەتم تۆزێ ئارامترم
من توڕۆن نەبوو من شێوازی قسەکردنەکانم هەر بەو شێوەیە ئەوەی کە لایڤەکانی بینیمە بەم شێوە قسەم کردەوە ئەوەی ڕۆژانەش دەکەم هەر بەم شێوە قسە ئەەکەم من ڕێزم بۆ هەموو مرۆڤێک هەیە بەڵام ڕێزم بۆ جنێودان نییە حەزم لە جنێودان نییە ئەوە شتێکی زۆر ناشینە چکە جنێوەکان هێنی هەمەی کوڕی ئامە و دورگەی بیابانی عەرەبی بووە تۆ جان نامبێنە بە هەر حاڵ تۆ جان نابێنە هەر کاتێک ئەوە دکتۆر دیار پێی ئەڵم هەر کاتێ بڕێزت خۆت ئامادە بوویت ئەوە سەرچاوم لە گروپی بیرڕا هەیە تۆش لەم پەیجێ خۆتەوە سێ خۆت بکە سەرچام دیبیتەکە لەسەر ئەو دەقانەی کە لە تەوراتە هەیە لە ئینجیلە هەیە لە قورئانیشە هەیە وەکو خۆی کوتومت بێ فەرق بێ جیاوازی بەم شێوەیە دادەیان ئیتر کاتمان زۆر لە تۆ گرت بەڵێ بەڵام ئەی یەک پرسیاری تر ئەی ئەو لەبەرەوەی کە من ژنم ئەو خۆم زۆر باوەڕم بە خۆم و زۆر شانازی بە خۆمەوە ئەەکەم بەڵام ئەی ئەو دەقە قورئانیە چییە کە ئافرەت لە مستەوای سەگ و ئاسن و تەنەکەیدانێ ئەتوانی بۆم باسکەی دەقی قورئانی لە ئاسی سەگ و هیندایەنێ بەڵێ هینی تەنها ڕێگەیەکیان تەنها سوورەتێک تەنها نەشارەزاییتان ئەوەیە نەشارەزاییتان بە هەر حاڵ دوای خۆ بگەڕە بزانە دەقی قورئانی هەیە نازانم کوردادە بۆ ئێستا من بۆ تێیانم بەڕێ تۆ ناهێڵی من بۆ بێنم تۆ ناهێڵی داوای دیباتەکەی داوای دیبیت لە من ناکەی بۆ دوایی بڕۆتۆ ئەو کەوتیتە هەڵەیەکی زۆر گەورەوە دادە با زیاتر نەکەویتە لە کامە بەڕێز لە کامە من پێم وتم لە ئاەتەکانتان هاتووە ژنی ئادی باسی سوورەتی نیسان بۆ بکە باسی سوورەتی نیسان بۆ بکە دەی دادە گەورم فەرمو لە سوورەتی نیسا و ئاەتە بێنە کە لە تەورات و ئینجیلە هەیە و محەممەدی ژاو دێنا قورئانەکەیەوە ئەو بە ئاشکرا ئێمە لە چەندین لایڤەکانی دکتۆر پشتیوان و مەریوان هەڵەبجەیە ئەی بۆچی ئامادەنی دیبیت لەگەڵ ئەوانە بکەیت دەبڕۆ لەگەڵ ئەوانە دیبیت کە بۆچی ئێستا لەگەڵ منە ئاتەوێت دیبیت قسە و کردو دادەگەوە تا تۆ تێکەوتی تۆ قسە و کردو ناخێر من تێنەکەوتم بەڵێ پێم وتوی چکە من ئەمشەو پێم وتی بابەتی من لەسەر ئەوە نەبووە تۆ هێناوتە سەر ئەوە بەڵام منی جواب بە ئێمە ئەڵێم هەیە ئەوەتانێ بەس من یم لە بەرنامەی داهاتووە باشە هەموو سەرچاوەکانی بۆ هێنم چکە ئەمە بابەتی من نییە ئێستا تۆ هاتووی هینێک باسی ئەەکەی بەڵام تۆ ئەڵی تێکەوتوی ئێ دەبڕۆ لەگەڵ ئێ باشە منیش ئەڵم ئەی بۆچی ئامادەنین لەگەڵ دکتۆر پشتیوانە یاخود مەریوان هەڵەبجەی یادی بات بکەن بۆچی ئێستا هاتووی ئامادەی لەگەڵ من ئادیبێتەکەی لەبەرەوەی من نێچیری باشم لایڤەکانیدا ئەوە قسەکانێتی کە لە لایڤەکانی ئەیکا زۆر بووتی ئەو بە جنێودان و بە قسەوتن و بە فەرتەنە ئەم قسانە ئاکادێت تۆ کەسێ پێ بڵە گەواد و پێ بڵە هین و چۆن لەگەڵ دائنیشترێ ئەو کەسانە چۆن گفتوگویان لەگەڵا ئەکرێ ئەو کەسانە بەڕێزم کەواتە تۆ هیچ پێ نییە ئەگەر تۆ حەز ئەەکەی لەگە بەڕێز ئەگەر تۆ هاتە لای دێکەوە لە گروپی بیرڕا دکتۆر دیار سەرپەرشتی کرد بڕۆ بەوانە بڵە کە دکتۆر پشتیوان و ڕێبووە قەرەچێواری قسەیان کرد بە یەکۆچیان باس نەکرد کە باسی هاتە سەر باسی قورئان چۆن تێکەوت دکتۆر پشتیوان بەڕێزم مەکانی ئیسلامی کرد چۆن تێکەوت بەڕێزم بەڕێز لایڤی هیچتان نەکردو چکە ئامادەی دیبێت نەبوون لەگەڵ ئەوانە بیکەن بەڵام تۆ ئامادەی لەگەڵ عەقڵ نوقسانێکی وەکو منە دیبێت بکەی من ئامادەم بەڕێزم گەر ئەتەوێت دیبێت بکەی زۆر ئاسانە بەڕێزم زۆر ئاسانە من دیبیتە لەگەڵ ئاکەم حەزەکەی لەگەڵ عەقڵ نوقسانێکی وەکو منابیکەی ئامادەنی لەگەڵ دکتۆر پشتیوانە بیکەی من بەنێچیری خۆدا ئەنەی لەبەرەوەی ژنم بەڕێزم لایڤەکەیە و دکتۆر دیار خۆی سەرپەرشتیشی کرد بڕۆ پێی بڵێ بەرحاڵ دادە گەورەم کاتی تۆمانی خوش فەرمانێشاندی دەست خۆش بێ شەو شاد ڕێزم بۆ جەنابێ بوراوی بەڕێزم کاتێکی خۆش بۆتەوە محەممەد عەبدوڵڵا ئەمین تۆ بە دەمی خۆت ئەڵێ
بەڕێزی مسلمان بە منەڵێ ئێوە نیو نەفەرن بەڵێ ئەمە لە حەمەی کوڕی ئامۆ تۆ بۆت ماوەتەوانێ کە ئەڵێ بە دوو ئافرەت بە پیاوێکەشێ کەواتە نازانم بەڕاستی بڵێم چی زۆر وتن خورما خواردن خۆشە بەڕێزان و ئەزیزانی من شەوی هەر هەمووتان شاد بێ کات بۆ من زۆر زۆر درەنگ بووە کەواتە من ڕێز و خۆشەویستیم بۆ هەر هەمووتانە بە هەموو ئازیزانی من کە هاوبیری منن ئەوانش کە مسلمانن ئەوانش کە ویستیان شتێک لە ئێمەوە فێربن شەوتان شاد خەوتان خۆش